لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی ناوی کتێب نهێنی کۆنترین مێژوو نووسینی ئەلێکسەندەر گەربۆفسکی لە ڕووسیەوە جەلال تەقی کردوێتی بە کوردی. ئەم کتێبە لە دووتوێی 192 لاپەڕەدا بڵاو کراوەتەوە. خوێندنەوەی کاوان ئەحمەد، کارە هونەریەکان ڕۆناک ڕەفیق. چەند وتەیەک. خوێنەری بەڕێز، ئەم پەراوەی ئەلێکسەندەر ئەلفرێدۆڤیچ گەربۆفسکی بە شێوەیەکی زانیاری سادە باسی ئەو شارستانیەتیە بەرزە کۆنانە ئەکا کە پێش نزیکەی 14,000 ساڵ بەوەی کارەساتێکی جیهانیەوە لەناوچووە. ئەو کارەساتەی ڕووی زەوی و باری هەموو مرۆڤایەتی گۆڕیوە و جیهانی بۆ ماوەی چەند سەدەیە گێڕاوەتەوە بۆ ژیانێکی تاریک و نەزانی. گەربۆفسکی نووسەر و زانە بۆ سەلماندنی ڕاکانی جۆرەها زانیاری جیاجیای وای بەکارەهێنێ کە ئەزەکەی ڕەنگە مرۆڤە مەزنا هەموو ژیانی تەرخان کردبێ بۆ ئامادەکردنی ئەم باسە. گرنگەوەیە نووسەر بێترس و ئازایانە و خاڵانە دێنێتە گۆڕێ کە زۆر کەس سڵیان لێکاتەوە. لە دەستنووس و شوێنەواری گەلانی هەموو سەرزەویە کۆڵێتەوە لە چوارچەوەی ئەفسانە و چیرۆکی کۆنی تیرە دڕندەکان تا تروسکایی ئەقۆزێتەوە بۆ ئاشکراکردنی ڕوودا و سەلماندنی شارستانیەتیەکی هێندە پێشکەوت و کە ئازایانە بەراوردی ئەکا لەگەڵ شارستانیەتی ئێستادا لە باسێکی نزیک لە باسی چرخ و فەلقی پیرەژنێکی چیرۆکە کۆنە کوردیەکانەوە ئەیسەلمێنێ کە مرۆڤی پێش هەزارەها ساڵ توانای دروستکردنی ئامڕازی بەرزبوونەوە و فڕینی بە ئاسماندا هەبووە. لە پشکنینی ئەشکەوتی شاخەکانی کوردستاندا ڕوونی ئەکاتەوە کە پێش 100,000 ساڵ ئەم ناوچانە ئاوەدان بووە و مرۆڤی ژیری تێدا ژیاوە. نووسەر دەریەخا گەلی لە ناوچووی مایی ئەوەندەی ئێستا شارەزای سۆڕانەوەی زەوی بوون بە دەوری ڕۆژدا و بە وردی حسابی ماوەکەیان کردووە. ئەیسەلمێنێ کە گەلانی زۆر کۆن چەکی کوشندەی وایان هەبووە وەک بروسکە داویە لە سوپای دوژمن و لە ئەنجامی تەقینەوەدا تەم و ئاگربەری ڕۆژی گرتووە. ئەمە و زۆر شتی تر. ئەی خوێندەواری خۆشەویست، لەم پەراوە نایابەی گەربۆفسکیدا ئەی خوێنیتەوە. هیوادارم جێگەی ڕەزامەندی تۆی بەڕێز بێ و چاوەڕێی دڵفراوانی تۆم بۆ لێبوردنی هەڵەکانم. جەلال تەقی، سلێمانی، کۆتایی ساڵی 1979. پێشەکی چاپی یەکەمی ئەم پەراوەی ئەلێکسەندەر گەربۆفسکی لە ساڵی 1966 دا دەرچوو. ئەوەندەی پێنەچوو دوای دانەیەک لەلایەن خوێندەوارانەوە قۆزرایەوە، ئەمەش بەڕێکەوت نییە چونکە ئەم باسە دەربارەی و شارستانیەتیە بەرزە دوێ کە لە کۆندا بۆ لە ئەنجامی کارەساتێکی جیهانی کە ڕووی زەوی و پاشەڕۆژی مرۆڤایەتی گۆڕیوە لەناوچووە. لەم سەدەی ئێمەدا ئەم دیاردە تێکڕایانەی کە هەموو ڕووی زەوی گرتوتەوە ڕێگایەکی نەبینراوی بەهێز لە ئاتمە سفری 2 ئەو دی و ئاتمە سفرەوە تەنیوە لە هەموو کاتێک پتر مرۆڤایەتی ئەبەستێ بەیەکەوە. بۆیەش هەر پەراوێک دەربارەی دیاردەی وا تێک ڕابدوێ گرنگێکی زۆری پێدرێ. بێجگە لەمەش ئەم پەراوەی هیپۆتێزێکی سێ زانیاریە و نووسەر بۆ سەلماندنی بیرروڕاکانی زیرەکانە زۆربەی زانیاریەکانی ئەم سەردەما بەکارێنێ. با پێی توانای زانیاری ئێستامان ناتوانرێەوە بسەلمێنرێ ئایا ئەم کارەساتە ڕوویداوەیان نا، بەڵام ئەگەر گریمان ئەوەی نووسەر باسی ئەکا و ژمارەیەکی زۆر پشتگیری ئەکەن وابێ و زۆر ڕووداوەکان کە هۆیەکانیان نادیارن و لە سنووری مێشک بەدەرن ئەبنە شتێکی ئاسایی. نووسەر زۆر بە وردی و شارەزا یان لەم بارەیەوە کۆڵیوەتەوە. دیارە هەموو ئەو شتانەی کە لەم پەراوەدا باسکراوە نەسەلمێنراون، ئەگەر وا بواە نەئەتوانرا ناوبنرێ. هیپۆتێز. ئەلف گەربۆفسکی دەربارەی ئەوە ئەنووسێ کە زانا پێویستە لە بیرروڕاکانی نەترسێ بێ چەند و چوون بە ڕازدانی باسی بکە. زانا نەک هەر تەنیا دەنجی مێژووە بەڵکو سەرباز و پارێزەریشێتی. هەروەها بژێ و خەیاڵ بڵاوی بێبڕواش هەر پێویستن بۆ زانیاری، چونکە بێ گرتنی ئەمانە دۆزینەوەی ڕاستەقینە ناهێنرێتەکایەوە. مرۆڤایەتی لە هەموو کاتدا ئاواتی پشکنین و ڕوونکردنەوەی دیاردەکانە لە بیر و بۆچوونەکانی مێژووەوە. هەر ئەمەش ڕێگەی بۆ دۆزینەوەی ڕاستەقینە خۆش کردووە. بۆیە نووسەری چیرۆکی چرخ و فەلەقی ئەفسانە کۆنەکان بە دروستکەری ڕاستەقینەی فڕۆکەی ئێستا ژمێرێ، هەرچەندە لە دوو سەردەمی زۆر لە دوای یەکدا
کە دوورن ئەم دوو دیاردەیە تونەتە کایەوە. دیارە ناتوانین هەموو پێشنیازەکانی نووسەر بە سەلماو دابنین، بە تایبەت باسی گیانی پێش کارە ساتەکە و ئەو بەشە زانیاریانەی لەو کاتەدا ماونەتەوە. هەروەها ئەو زانیاریانەی لەم دوایەدا ڕوون کراونەتەوە کە گوایە مرۆڤ زۆر لەوە کۆنتر دروست بووە کە تا ئێستا وتراوە. نابنا بەڵگەی سەلماندنی ئەوەی کۆ ڕۆژێک لە ڕۆژان شارستانیەتیەکی بەرزی تێکڕایی هەموو مرۆڤایەتی بەیەکەوە بەستۆتەوە و ئەم شارستانیەتیەی ئێستا بە شتێکی لەبیرکراوی ئەو شارستانیەتیە کۆنەیە کە دووبارە مرۆڤایەتی دۆزیوێتیەوە. لەگەڵەوەشدا نووسەر بە شێوەیەکی ڕاست و بەهێز بیرروڕاکانی ئەسەلمێنێ و ڕاستی کارە ساتەکە دەدەخە و کاتی ڕوودانیە چەسپێنێ. هەوڵەدا بە وردی نەخشەی گیانی ئەوسا بکێشێ و پەیوەندی گەلانی کۆن بەیەکەوە دەربخا. بۆ ئەمەش نمونەی زانیاری مێژووی و ئارکۆلۆجی چواری و جوغرافیایی لەگەڵ ئینتۆگرافی 5 و کلیماتالۆجیای 6 و ماتماتیک دێنێتەکایەوە. بەڵام نووسەر ئەو باسانەی کە تێیدا ناگاتە ئەنجامێکی زانیاریانە لە خۆیەوە نەیان سەلمێنێ و ئەیان هێڵێتەوە بۆ بیرکردنەوە و سەلماندنی پاشە ڕۆژ. نووسەر بە شێوەیەکی بەتام و زیندوو ڕای خۆی دەربارەی چەند دیاردەیەکی لە سەلمێنراوی زەوی و مرۆڤایەتی پیشانەدا بە یەکیانەوە بەستێتەوە و بە ساکاریەکی وا دەریانەخا کە هەموو کەستیان بگا. ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە. بەڕای ئێمە ئەم پەراوەی گەربۆفسکی زۆر سەرکەوتوانە نووسراوە و زۆربەی خوێندەواران بە ئارەزوویەکی بەتینەوەی خوێندنەوە کە بە ڤیدۆرۆف دکتۆری زانیاری مێژووی. بەشی یەکەم بەڵگە و شوێنەوار. بیرەوەری کارەساتەکە. نووسراوی ئاینی و ئەفسانەی گەلان لە ڕاستیدا کۆنترین سەرچاوەی مێژوون کە پێمان گەشتووە. هەندێک دۆزینەوەی ئەم ساڵانەی دوایی زۆر ڕاستیوایان سەلماندووە کە لەوە پێش تەنها لە ئەفسانە و پەڕاوە ئاینیەکاندا باسکراون. ئەمە شتێکی سەیر نییە، چونکە پەڕاوە پیرۆزەکان و ئەفسانە ئاینیەکان کە یادگارە کۆنەکانیان کۆکردوتەوە و بەمە هەندێک ڕووداوی ڕاستەقینەی گەلانیان پاراستووە. ئەنگلس ئەڵێ کە ئەو شتانەی دەما و دەم لە گەلانی ڕابردووە جێڕاونەتەوە هۆیەکی سەرەکین بۆ ڕاستکردنەوەی زانیاری دەربارەی کەرەستەی مێژووی و دیاریکردنی یەک بە دوای یەکدا کە هاتوون. بۆیە مێژوو نووس پێویستە هەوڵی ئەوە بدا کە لە چیرۆکی دەما و دەم و سەرچاوە ئاینیەکاندا و مەبەستانە بدۆزێتەوە کە بتوانرێ بکرێن بە بنچینەی زانیاری. هەر بەم شێوەیە بۆ وێنە کە شلیمانی زانای ئارگۆلۆجی ئەڵمانی بەهۆی وردبوونەوە و لێکۆڵینەوە لە چەندی ڕێکی نادیاری هەڵبەستەکانی ئەلیادەی هۆمیرۆس توانی شوێنەواری شاری چەرواردەی ئەفسانایی بدۆزێتەوە و سەر لە نوێ کە لاوەکانی بخاتەوە بەرتیشتی ڕووناکی و ئەو تەروادەیە کە هەتا ئەو کات بە ئەنجامی بیرێکی لە خەیاڵدا دروستکرا و دانرا بکات بە ڕاستیەکی ون نەبوو. هەر بەم جۆرەش زانەکان توانیان بەهۆی تاڵەت دەزووی باسکراوی لە ئەفسانەی کۆن و سەرچاوە ئاینیەکاندا شارستانێتی فراوان و ون بدۆزنەوە. نووسراوی سەرخشتە قوڕەکانی سۆمەر ناوی 5 شاریان هێناوە: ئەدریۆ، باپتێبرا، لاراک، سێپار و شۆرپاک و کە گوایە پێشکارەساتی لافاوەکە هەبوون. ئەگەر بەهاتایەوەبوونی لافاوەکە بە خەیاڵدا بنرایە ئەبوایە ئەم شارانەش هەر بە خەیاڵ بژمێرانایە. ئەوساش زانایانی ئارکۆلۆجی نەیان ئەتوانی 3 شار لەم شارانە بدۆزنەوە: ئەدریۆ، سپار و شۆرپاک. بێجگە لەمەش لە هەمان شوێندا شوێنەواری لافاوێکی زۆر بەهێزبینراوە کە ئەو کات داویە لەم ناوچانە. ئەمە بۆتە بنچینەی بۆ ئەوەی زانایان بێترس و بێژنیازبوونی ئەو لافاوە جیهانێکی قوبوڵ بکەن کە نووسراوە سۆمەری یان سۆمەریەکان و چیرۆکەکانی ئینجیل باسییان کردووە. لە ئینجیلدا ئەم دێڕانە خوێنیتەوە: لە 7ەم ڕۆژی مانگی دووەمدا هەموو سەرچاوەی ئاوی ئاسمان کرایەوە و 40 شەو و 40 ڕۆژ لە سەریان باران باری. 1000 ساڵێک پێش ئەم دێڕانە لە نووسراوە سۆمەریەکاندا ئەما خوێنیتەوە: سەرلەبانی ئاسمان شێوە و ڕێهێڵەیەکی وا بە سام دایکردنە دەتوانرا سیر بکرێ. ڕۆژی یەکەم باری باشوور هەڵی کرد و شاخ و دۆڵەکانی پڕ کرد، وەک جەنگ دای بەسەر خەڵکدا وای لێهات چاوچاوی نایبینی. هەروەک لە ئینجیلدا لێرەشدا مەبەست لەو لافاوەیە کە هێرشی هێنایە سەر مرۆڤایەتی و لە ناوی برد. ئەو کارەساتەی زۆربەی مرۆڤایەتی و ژیانی لەسەر زەوی لە ناو برد هەر تەنها لەم ناوچانەدا باز نەکراوە. هەواڵی ئەمە لە پەڕاوە ئاینیە میسریەکان و سانسکریتیەکان و هیندیەکان و لای گەلانی ئۆقیانوسی هێمن و هەردوو ئەمریکادا بڵاو و باز کراوە.
هەروەها هەندێک وێنە و نیگاری کۆنی ئەم ڕووداوەشمان پێگەشتووە وەک وێنەی ئاتسیەکان و وێنەی بابلیە کۆنەکان. جێفریزەر زانای ئینگلیزی کە باسی ئیقلیمگیری پێنجەکە ئەم کارە ساتە ئەڵێ لە ئەفسانەیەکانی ئەو سەوسی تیرەی هیندیەکان لە سەر و ناوەڕاست و خواروی ئەمریکا ئەژیان و یەکێکیان نییە باسی ئەم لافاوەی تێدا نەبێ. پەڕاوی جیمابۆلۆگ کە مەکسیکی کۆنا لەو بارەیەواڵێ ئاسمان لە زەوی نزیک بۆتەوە بە یەک ڕۆژ هەموو گیان لەبەری سەرزەوی مردن و شاخ و کێوەکانیش ئاو دایپۆشین. ئەژڵێت ئەو تاشە بەردانەی ئێستا ئەیان بینی ئەوسا هەموو زەوی داپۆشی بوو، ئەکوڵان و هاژەی گڕی شاخەکان سوور ئەبوو بەرز ئەبووەوە. لە پڕاوی پۆڵفیۆخ کە سەرۆکی ئاینی هیندیەکانی گیچیە کەنەوەکانیان ئێستا لە گۆتیمالا ئەژین نووسیبیانە بەم جۆرە دەربارەی ئەم کارەسا تا دوێ ڕووی زەوی تاریک بوو، بارانێکی ڕەشی بێوەستان شەو ڕۆژباری لافاوێکی گەورە هەستا، خەڵک حەپەسان و بەیەکدا هاتن ئەچوونە سەربانی خانوەکانیان بۆ ئەوەی خۆیان ڕزگار بکەن، بەڵام خانوەکانیانە ڕووخان و ئەیان خستنە ئاوەکەوە، ئەچوونە سەر دارەکان دارەکانەشکانەوە، خۆیان لە ئەشکەوت و سەر شاخەکانە شاردەوە، ئاوەکە ئەیان گەشتێ و ئەی کوشتن. بەم جۆرە مرۆڤی سەرزەوی کە بڕیار درابوو نەمێنن لە ناوچوون. یادی ئەم کارەساتە لە ناو هیندە سوورەکانی گۆمی ئامازۆنیشدا ماوە. لەپڕ ڕۆژێک زەوی گرماندی و تروسکایی ڕووناچی نەما و پاشەمە باران و ڕەهێڵە و لافاوێکی بەهێز هەموو زەوی داپۆشی. ئەفسانەیەکی بەرازیلی هەیە ئەڵێ ڕەهێڵە و تاریکی ماوەیەکی زۆری خایەند ئەوەندە بەرز بووەوە هەموو شتێکی سەر ڕووی زەوی داپۆشی. خەڵک لە تاودا نەیان ئەزانی چی بکەن و ئەچوونە سەر بەرزترین درەخت و شاخەکان. هەر لەو کاتەدا لەواچێ لە هەندێک شوێندا شاخ پەیدا بوو بێ. ئەفسانەی هیندیەکانی دوورگەی شارلو دەڵێ پێش لافاوەکە زەوی بەو جۆرەی ئێستا نەبوو، شاخ پەیدا نەبوو بوو. ئەو بوو لە پەڕاوی چیما لۆپۆپۆک بینیمان کاڵێ شاخە سوورەکانە کوڵان. ئەمەش ڕەنگە مەبەستی لەو ئاگر و مەعدەنە تواوانە بوو بێ کە بورکانەکان تەقیونەتەوە و فڕیان ئەدانە دەرەوە. هەواڵی هەمان لافاوکە بوومە لەرزە و ڕەهێڵە و گەردا و تەقینەوەی بورکانی لەگەڵ بووە لە ئەفسانەی گێلانی ئەفریقیشدا تا ئێستا هەرماوە. لەوەشە چێ مەبەستیان کارەساتێک بوو بێ کە لە نێوان ئەمریکا و ئەفریقا ڕوویدا بێ. بەڵگەشمان بۆ ئەمە ئەوەیە کە هەتا لە ئەتڵەسی دوور بکەویتەوە شێوە و ناوەڕۆکی ئەم ئەفسانەیە ئەگۆڕێ و کارەساتەکە هێزی کەمتر ئەبێ، هەتا وای لێدێ لە هەندێک جێگاتا تەنها باسی لافا و هیچی تر. بۆ وێنە لە ناو هیندە سوورەکانی تیرەی تلینگیدی ئالاسکادا تەنها باسی لافاوەکرێ. لێرە خەڵکەکە ڕایان کردوتە سەر شاخەکان و لە ئاوەکە دوور کەوتونەتەوە و ورچ و گورگ بێترز بەرەو خەڵکەکە مەیلیان کردووە و ناچار بڕم لە خۆیان دوور خستونەتەوە. لە ئەمریکای خواروش هەمان شێوە دووبارە بێتەوە. دانیشتوان لە ترسی لافاو چوونەتە سەر شاخەکان و خۆیان ڕزگار کردووە. ئەگەر بە خەیاڵ لە چەقی کارەساتەکە بەرەو ڕۆژهەڵات بەناو زەریای سپی ناوەڕاست و ئێراندا بڕۆین بگەینە چین ئەبینین بەرە شێوەی هێزی لافاوەکە ئەگۆڕێ. بۆ وێنە ئەفسانەی یۆنانیەکان ئەڵێن لە کاتی لافاوەکەدا هەموو زەوی ئەلەرزێ، هەبوو ڕایەنە کردە سەر شاخەکان و هەش بوو سواری بەلەم ئەبوون و بە سەوڵ لێدان بۆ جێگەیانەدا ڕۆشتن کە پێشەمە چێڵا بوویان، هەش بوو ماسی لەسەر دەوەنەکان کۆ کردەوە. وەگە بینین لەم ناوچانەدا تەنها بوو مەلەرزە ڕوویداوە و لەسەر هەندێک درەخت بەرزتر نەبووتەوە. لە پڕایی پیرۆزی زەند ئاوێستای ئێرانی کۆنەکاندا ئەڵێ کە لە کاتی لافاوەکەدا ئاو هێندەی باڵای مرۆڤ بەرز بۆتەوە. ئەفسانەی خواروی ڕۆژهەڵاتی ئاسیا و چین ئەڵێ کە ئاوی زەریا پاش ئەوەی هێرشی هێنایە سەر ڕۆخەکان لە دواییدا بەرەو خواری ڕۆژهەڵات کێشایەوە. ئەمەش گومانی تێدانیە کە ئەگەر لە لایەکی سەرزەوی لافاوێندەی شاخێک بەرز بوو بێتەوە ئەبێ لە لایەکی تری سەرزەویدا نزم بوو بێتەوە و کشا بێتەوە بەرەو ئەو لایی کە ئاوەکەی لێ بەرز بۆتەوە. بۆیە هەتا بەرەو ڕۆژهەڵات بڕۆین هەواڵی نزم بوونەوەی ئاوە بیستین. هەر لەبەر ئەمەشە کە لە ئەمریکای ناوەڕاست ئاو هەتا بەرزتر بێ لووتکەی شاخ گەیشتووە و لە یۆناندا هەتا سەردەوەنەکان و لە ئێران باڵای زەلامێک بەرز بۆتەوە. ئایا ئەمە و نەخشەیە تێکڕاییە کە لە ئەفسانەی زۆربەی گەلاندا هەیە؟ ئەوەی سەرنج ڕایکێشی ئەوەیە کە ئەم هەواڵە لە زۆربەی ئەفسانەی ئەو گەلانەدا کە هەزارەها کیلۆمەتر لە یەک دوورن زۆر لێگەچن. بۆ وێنە لە هەمویاندا یەکێک ئاگاداری دانیشتوانەکە کە کارەساتێک ڕوەدا. لە داستانی بابلی خوداوەند یا شای گۆستۆرۆسدا ئاگادار ئەکاو پێ ئەڵێ ئەی کوڕی ئۆبارای تووتو
خانوەکەت بڕوخێنە و کەشتیەک دروست بکە، گوێ مەدەرە کەلوپەل و سامانت خۆت ڕزگار بکە، بەڵام بیرت نەچێت گیانلەبەری جیاجیا لەگەڵ خۆت هەڵگرا. خۆی ئاتسیەکانیش هەر بەو شێوەیە دوێ. ئیتر خۆت بەمەی دروستکردنەوە خەریک مەکە و لە قەدی درەختێکی گەورە بەلەمێک دروست بکە و چونکە لە مانجی تۆزۆنتێلی ئاو ئەگاتە بەرزایی ئاسمان. لە ئینجیلیشدا خوا نوح لەم بەڵایە ئاگادارەکاتەوە. هەر بەم جۆرە فیشنووی خۆی هەندە سوورەکان مرۆڤایەتی لەم بەڵایە ئاگادارەکاتەوە. لە دوورگەکانی و خێنووسی هێمنیشدا جۆرە ئەفسانە هەیە کە گوایە ئەوەی لەم لافاوەدا بەلەم و کەشتی دروست کردبوو ڕزگاری بوو ئەوانی ترخەنکان. ئەفسانەیەکی نووسراوی بیرما باسی مرۆڤێکی ڕەشپۆش ئەکا کە لە جیهانێکی ترەوە هاتبوو، بەناو خەڵکدا ئەگەڕاو بە دەنجێکی کاریگەر لەو بەڵایە ئاگاداریەکردن. بەڵگەیەکی تری ئیقلیم گرێتی ئەو کارە ساتە ئەوەیە لە هەموو ئەفسانەیەکاندا ژن و پیا و هەندێک جار منداڵەکانیان ئاگاداری ئەم بەڵایە کراون. بۆ وێنە لە ئینجیلدا نوح و ژنەکەی لە ئەفسانەی ئیرلەندی کۆندا پیت و لە ئەفسانەی یۆنانی کۆندا دیڤکالیۆن و پێرە و لە وێڵز دیڤین و دیڤفیچ بەرچاوەکەون. هەمان وێنە لەو دی و ئەتڵەسیدا لەناو ئاتسی و هیندیە سوورەکان و بەرازیل و سەر و ئەمریکادا دووبارە ئابێتەوە. شتێکی تر هەموو ئەوانەی ئاگاداری ئەم کارەساتە کراون پێیان وتراوە کە گیانلەبەری هەموو چەشنەکان لەگەڵ خۆیانە ڕزگار بکەن. نوح لە ئینجیل و نانتای مەکسیکی کۆن و ئێتسی هیندیەکانی کەنەدا و مانۆی هیندیەکانی ترۆ و بۆنێریۆ و کێستۆرسی سۆمەریەکان هەر یەکەیان لەمانە هەروایان کردووە. پاش نیشتنەوەی ئاوی لافاوەکە خەڵکەکە لە سەر لووتکەی یەکەم شاخ دابەزن کە دەرەکەوێ. لە داستانی گەلگامێشدا کەشتیەکە لە سەر لووتکەی شاخی ناتسیر و کەشتیەکەی نوح لە سەر لووتکەی شاخی ئارارات و کەشتەکەی دیفاکالیۆی یۆنان لە سەر لووتکەی شاخی ئۆڤێرس یان پارانس و کەشتی دانیشتوانی ڤاتی لە سەر لووتکەی شاخی بۆتۆ خوێتیۆ ئەگریسێتەوە. زۆر خەڵی تر لە یەکچوو هەیە کە ناتوانین هۆیەکانی ڕوون بکەینەوە. نوح بۆ ئەوەی بزانێ ئایا لافاوەکە نیشتۆتەوە یان نا، ناو بەناو باڵندەیەک ئەنێرێ. 3 جار باڵندەی ناردوو کە لە سێهەم جاردا گەڕایەوە چڵە زەیتونێکی بەدەنووکەوە بوو. ئەمەش نیشانەی کەمبوونەوەی ئاوە. پاڵەوانی ڕزگاربووی سۆمەریش کە زۆر لە نوح کۆنترا بە هەمان شێوە باڵندەی نارد کە بزانێ زەوی دەرکەوتووەیان نا. پاڵەوانی هیندیەکانی وێست ئێندەبای ناوەڕاست و سەروی ئەمریکاش هەروایان کرد و باڵندەکان چڵی درەختیان بۆ هێنان وەک بەڵگەی دەرکەوتنی زەوی. 2000 ساڵ پتر لە ئینجیلدا باسی دەرکەوتنی بەڵگە زێرینەکانە خوێندرێتەوە کە بە نیشانەی تەوابوونی لافاوەکە ئەژمێرێ. لەسەر خشتە قوڕەکانی سۆمەریش هەمان شت باس کراوە. ئەی بۆچی هەمان هەواڵ لاپەراوە ئاینی و ئەفسانەی یەکۆنەکانی ئەمریکا و پۆڵۆنیاشدا هەیە، هەروەک لافاوەکەی ئینجیل و سۆمەریە کۆنەکان لە ئەفسانەی ئەمریکا و دوورگەکانی ئۆقیانوسی یەمنیشدا پەلکە زێرینە نیشانەی تەوابوونی لافاوەکەیە. لەمەش سەیرتر دەرکەوتنی ئاگرا. لە ئەفسانەی کاتسیکەکانی مەکسیکدا تێڵاکاخۆنەکانی خاوەند کە ناتا و ژنەکەی ئاگادار کرد کەشتی دروست بکەن و بەمە لە لافاوەکە ڕزگاریان بوو، ئاگریان کردەوە کە ماسی ببرژێنن. خواکانی تر وایانزانی کە هەموو گیان لە بەرانی سەرزەوی فەوتاون و کە دووکەڵەکەیان بینی زانیان هێشتا چەند کەسێک ماوە و ویستیان ئەوانیش بکوژن، بەڵام تێڵاکاخونەکان قایل کران کە وازیان لێبهێن و نەیان کوژن. نوحیش پاشتەوە بوونی لافاوەکە ئاگرێکی کردەوە و بەمە خوازانی کە چەند مرۆڤێک ڕزگاریان بووە. وەک ئاشکرا بووە زۆربەی باسەکانی ئینجیل لە سەرچاوەی کۆنتر وەرگیراون و زۆریان ئەگەڕێتەوە بۆ سەرچاوە بابلیەکان. بەم جۆرە لەو سەرچاوانەشدا باسی لافاوەکە کراوە کە خواکان پاش لافاوەکە لە بۆنی گۆشتە برژاوەکان کۆبوونەوە و زانیان کە خەڵک ڕزگاریان بووە. هەروەک خواکانی مەکسیک ئەمانیش تووڕە بوون و ویستیان ئەمانیش لەناو بەرن، بەڵام لێرەش یەکێکیان کە ئیا بوو لە کاتی خۆیدا ئاگاداری ڕوودانی لافاوەکەی کردبوون، فریایان کەوت و قایلی کردن کە نەیان کوژن. بەم جۆرە ئەگەینەوە ئامانجەی کە ئەو هەموو لێک چوونە دەربارەی لافاوەکە کە بەڵگەیە بۆ ئەوەی کە بڵین ئەم کارەساتی لافاوە ڕووداوێکی ڕاستەقینە و ئیقلیم گیر بووە. مردن بەهۆی هێزی ژێرەوە. پەراوە پیرۆزە هیندیە کۆنەکان ئەڵێن کە ئەو کارەساتی هەموو زەوی دووچاری بوو خایەگیری فۆی خوا بەسەری داهێنان کە لە ناخی زەوی داژیا.
ئەفسانەی خالیدیەکانیش دەربارەی مەلایکەتی ناخی زەویە دوێ ئاخۆ ئەم شتە چی بێ کە لە ناخی زەویەوە هاتۆتە دەرەوە بە جۆرێکی وا ترسناک گیانی تێکداوە کە شایانی بیرچوونەوە نەبێ. ئەفسانەیەکی کۆنی یۆنانی دەربارەی فاتیۆن واتە تەماوی ئەڵێ فاتیۆنی کوڕی گێریۆس خۆر داوای لە باوکی کرد کە ڕۆژێک جڵەوی عەرەبانەی ڕۆژی بداتە دەست، بەڵام چونکە نەیتوانی ئەسپەکان با ڕێگەی ئاسایی خۆیاندا لێخوڕێ زۆر لە زەوی نزیک کەوتۆتەوە و هەڵمی لە زەوی هەستان. ئەوسا زیۆس تووڕەبووە و تریشقەیەکی لە فاتیۆندا و بەریدایە خوارەوە بۆ سەرزەوی. هەندێک لە زانایان ڕایان وایە کە ئەم ئەفسانەیە سەلماندنی کەوتنە خوارەوەی میترۆیەکی یەک گەورەیە، وەک ئاشکرایە بێجگە لە ئاستێرەکان کۆمەڵێک ئاستێرەی گەورە بە دەوری زەویدا ئاسوڕێتەوە کە پێیان ئەڵێن ئاسترۆید. زانەکەیان بۆیان دەرکەوتووە کە ئەگەر ئەم پشتوێنە ئاسترۆیدە بخرێتە سەر یەک پۆڵانتیک دروست ئەکا تیرەکەی 5900 کیلۆمەترە بێ. زانە ئاسترۆنمیەکان وای دادەنێن کە کاتی خۆی پلانتینێکی وا هەبووە لە مارس بچووکتر و لە میرکۆری گەورەتر بووە و مەدارەکەی لە نێوان مەداری مارس و یوپۆتەردا بووە. ئەم ئاستێرەیە کە بە ناوی فاتیۆنی باسمان کرد ناونراوە لە ئەنجامی کارەساتێکی ئاسمانی بەهێزدا تەقیوەتەوە و لە ناو چووە و هەتا ئێستا چەند پارچەیەکی بە دەوری خۆردا ئاسوڕێتەوە کە لەوانەیە لە پاشە ڕۆژدا ببێتە هۆی ڕوودانی کارەساتێکی پڕمەترسی. ئەمەش بەڵگەی سەلماندنی ئەفسانە کۆنەکەیە. وەک ئیفلاۆن ئەجێڕێتەوە پیاوانی ئاینی میسر بە سۆلۆنیان نووتووە کە گوایەوە ئەفسانەی دەربارەی فاتیۆن هەیە لەو ڕاستیەوە هاتووە کە ئەو پلانێتە لە ڕێگەی لا ئەدات و پاش ماوەیەکی زۆر خۆی ئەدا بە زەویدا و ئەیسووتێنێ. زۆربەی ئەو هەواڵ و چیرۆکانەی دەربارەی کارەساتە مەزنەکە پێمان گەشتون لەوە دوێن کە شتێک لە ئاسماندا دەرکەوتووە و دوایی یان کەوتۆتە سەرزەوی یان لێی دوورکەوتۆتەوە. بۆ نمونە بەشی پێنجەمی کتێبی سیبلی ئەڵێ کە لەشێکی ئاگرین لە ڕۆژهەڵاتی ئاسۆدا دەرکەوت، تیشکی ڕۆژی داپۆشی و وە لە پاشەوە کەوتە ناوزەریاوە. ئەفسانە ئیرلەندیەکان باسی ئەو هەورە سەیرا ئەکەن کە پاش لافاوەکە پەیدا بووە و لە یەک پچڕاو و کەوتۆتە سەرزەوی و زیانێکی زۆری بەخشی. ڕەنگە ئەو ئەفسانە هیندیەش هەر دیاردەیەکی لەم چەشنە بێ کە ئاڵێن پاش لافاوەکە 7 خۆر لە ئاسماندا دەرکەوتن، لە پاشدایەکێکیان شەشەکەی تری قوتدا. ئایا لەسەر زەوی هیچ نیشانەیەکەیە کە کەوتنە خوارەوەی ئەم جۆرە لە شانە بسەلمێنێ؟ بەڵێ، لە دوورگەی سەر ئاریمی ئاسەتۆنیای گۆمی کالبوخاردا واتە گۆمە پیرۆزەکەدا هەیە. زانایان ئەڵێن 2500 ساڵ لەمەوە پێش میتۆرێکی گەورە کەوتۆتە خوارەوە و گەشتۆتە ئاتمەسفەری زەوی پارچە پارچە بووە و لە شێوەی باراندا گەشتۆتە سەرزەوی. دڵۆبێک لەم بارانە کە سەنجی نزیکەی 550 تەن بووە داوێتی بەو شوێنەدا و چاڵی ئەو گۆمەی دروست کردووە. ئاشکرایە کە کارەساتی وا گەورە لە یادی مرۆڤایەتیدا ئەمێنێتەوە و دەما و دەم ئەجێڕێتەوە و لەبیر ناچێتەوە. هەر شتێ لەم چەشنە لە ئەفسانەی هیندیە سوورەکانی تیری ناڤاخۆدا جێگیر بووە کاڵێ خوا لە شێوەی کۆمەڵێکی ئاگریندا لەو دۆڵەتدا بەزیوە هەموو دەور و پشتی خۆی کاول کرد. پاش لێکۆڵینەوە دەرکەوت کە ئەو شوێنەی ئەفسانەکە باسی ئەکا چاڵێکی گەورەی 100 مەتری قوڵە و کیلۆمەتر و نیوێک خڕی تێدایە کە لە ئەنجامی کەوتنە خوارەوەی میتۆرێکی گەورەدا پەیدا بووە. کەوتنە خوارەوەی لەشی ئاسمانی لەم سەردانەی دواییشدا ڕووی داوە. بۆ نمونە لە 1868دا بارانێکی میتۆری نزیکەی 100,000 بەردی دای بەسەر شاری واشۆدا کە سەنجی هەر یەکەیان لە 10 کیلۆ تێپەڕی. لە 1847دا بەردێکی ئاسمانی لە بۆهیما کەوت بە سەر خانوویەکدا سەربانەکەی کون کرد و ئەوەندەی نەمابوو 3 منداڵ بکوژێ. ئەوەی زانراوە لە نێوان ساڵانی 1790 بۆ 1954دا 270 بەردی میتۆری کەوتووە بە سەر ماڵاندا. لە 24 گەلاوێژی 1938دا لە پڕاسمانی پەنسلڤانیا ڕەنجێکی سووری ئاگری پەیدا کرد و تەقینەوەیکی زۆر گەورە خەڵکی پتسبۆرگی لە خەو ڕاپەڕان. هەموو وایان زانی کە بارودخانەی شارەکە تەقیوەتەوە. لە دواییدا دەرکەوت کە ئەمە لە ئەنجامی کەوتنە خوارەوەی میتۆرێکدا ڕووی داوە کە داویە بە قەرەغ شاردا.
ئەگەر ئەم لەشە ئاسمانیە بە گۆشەیەکی کەمێک لەمە جیاواز بکەوتایەتە خوارەوە شارەکەی وێران ئەکرد و 9 ملیۆن خەڵکی ئەکوشت. دیارە چەند قەبارەی میتۆر گەورەتر بێ زیاتر وێران کاری ئەکا. ئەبێ زیانی ئەم جۆرە لەشانە چەند بێ. زانایانی ئەستێرەنۆمی بەناوبانگی پۆڵۆنی یان گاتۆمیسکی لەمڕۆ ئەم زانیاریانەی خوارەوە بڵاو دەکاتەوە. تیرەی لەش ئەو ڕووبەرەی ئەیتوانێ بە چەند ساڵ ئاسمانی یەکە 65 مەتر وێرانی بکە 20 کیلۆمەتری چوارگۆشە بە چەند ساڵ جارێک ڕوئەدا هەر 22,000 ساڵێک جارێک. ئاسمانی یەکەم 130 مەتر ئەو ڕووبەرەی ئەتوانێ وێرانی بکە 160 کیلۆمەتری چوارگۆشە بە چەند ساڵ جارێک ڕوئەدا هەر 120 ساڵ جارێک. تیرەی لەشە ئاسمانی یەکە 4250 مەتر ئەو ڕووبەرەی ئەتوانێ وێرانی بکە نیوەی ئەوروپا بە چەند ساڵ جارێک ڕوئەدا هەر 260 ملیۆن ساڵێک جارێک. تیرەی لەشە ئاسمانی یەکە 8500 مەتر ئەو ڕووبەرەی ئەتوانێ وێرانی بکە نیوەی ئاسیا هەر 1 ملیار ساڵێک جارێک ڕوودەدا. تیرەی لەشە ئاسمانی یەکە 70,000 مەتر ئەو ڕووبەرەی ئەتوانێ وێرانی بکە نیوەی هەموو زەوی بە چەند ساڵ جارێک ڕوئەدا هەر 4.4 ملیار ساڵ جارێک. لەبەرەوەی کە تەمەنی زەوی زۆر درێژە هیچ دوور نییە لە هەموو کاتێکدا لەشێکی قەبارە گەورە پەیدا بکەوێ. ئەمەش لەو کاتەدا ڕوئەدا کە یەکێک لە ئاستۆرە دیدەکان بگاتە سنووری هێزی ڕاکێشانی زەوی و بکەوێت بەسەریدا. دەرکەوتووە کە تیرەی ئاسترۆیدی ئیرۆس 17 کیلۆمەترە و سێرارە 770 کیلۆمەترە. ئاشکرایە زەوی چی بەسەردێ ئەگەر یەکێک لەم ئاسترۆیدانە باسمان کرد بکەوێت بەسەریدا. وەک گۆڤارێکی ئینگلیزی نووسیوێتی یەکێک لەم ئاسترۆیدانە ئەتوانێ هەموو مرۆڤایەتی سەرزەوی لەناوبەرێ. لەسەر زەوی دەیەها جێگایە کە لە ئاسمانەوە لەش پەیدا بووە. بۆ وێنە ئەفریقای خوار و چاڵێکی تیرە 45 کیلۆمەتری تێدا هەیە. ماوەیەکی زۆر وازانرا کە ئەمە دەمی بورکانێکی کوژاوەیە، بەڵام لە دواییدا دەرکەوت کە جێگەی کەوتنە خوارەوەی میتۆرێکی ئاسمانیە کە پێش نزیکەی 250 ملیۆن ساڵ بەهێزی زیاد لە هێزی 20 بۆمبای هایدرۆجینی تەقیوەتەوە. میتۆرێکی تۆنگرێسیش هەر شتێکی وای هەیە چەندە تا ئێستا بە تەواوی ڕوون نەبووتەوە. ئەوەی شیاوی باسە زۆر کەمی ئەو میتۆرانەی ئەکەونە خوارێ ئەکەونە سەر زەوی وشکانی، چونکە لەبەرەوەی لە سەدا هەفتەی ڕووی زەوی ئۆقیانوس و زەریا دیارە زۆربیان ئەکەونە ئاوە و نابیندرێن. بێجگە لەمەش لە ماوەی ملیارەها ساڵی تەمەنی زەویدا زۆر وشکانی هەبووە بووە بەژێر ئاوەوە و زۆر ناخی زەریا بەرز بۆتەوە و بووە بە زەوی وشکانی. ئەمەش بۆتە هۆی سڕینەوەی نیشانەی کەوتنە خوارەوەی زۆربەی میتۆرەکان. لەوە پێش باسمان کرد کە لە کاتی کارەساتی لافاوە گیانیەکەدا ئاوی زەریاکانی قەراقچین کێشاوەتەوە دواوە و لەو دیوی ڕووی زەویەوە بە پێچەوانەوە شەپۆلی ئاو بەرز بۆتەوە. نیۆنفیڤ سەرۆکی ڕوانگەی سۆفیا ئەڵێ کە ئەمە لە ئەنجامی نزیکبوونەوەی ئاسترۆیدێکی گەورە لە زەوی ڕوویداوە. لەوە پاش ئەڵێ ئەگەر ئەو ئاسترۆیدا گەشت بێتە دووری 6 ئەوەندەی تیرەی زەوی لێیەوە واتوانیوێتی ئاو 10 ئەوەندەی هەڵچوونێکی ئاسایی بەرز بکاتەوە. ئەمەش بەس بووە بۆ ئەوەی هیچ شتێک لەسەر ئەو بەشەی زەوی نێڵێ. هەندێک زانا ڕایان وایە بۆ ئەمەش ئەچێت کە ئەشێ لە ئەنجامی لەیەکدانی زەوی لەگەڵ کەمیتا یان وەک فیلۆکۆفسکی زانای ئەمریکی ئەڵێ لەگەڵ کلکی کەمتایەکدا ڕوویدا بێ. تۆبڵی ماریەوە ئەفسانەیی لە بەشی پێنجەمی کتێبی جیلان باڵامی ماییەکاندا نووسراوەتەوە. مەبەست لەم کلکە نەبێ. کتێبەکە ئەڵێ بارانێکی ئاگرین باری و خۆڵەمێش زەوی داپۆشی و درەختەکان چەمانەوە و لەگەڵ بەردەکاندا هەموو لەدلەت بوون. مارێکی گەورە هاتە خوارەوە و لەگەڵ ئاسماندا دایان بە زەویدا و لە ناویان بردن. خۆگەر لە باتی کلکی ئەو کەمتایە سەرەکەی بکەوتایەتە سەر زەوی وا کاولکردنەکە لە کەوتنە خوارەوەی ئاسترۆید کەمتر نابێ. بە پێی تاقیکردنەوەکانی زانای ئەسترۆنۆمی ئەمریکی بەناوبانگ کاڤیۆری کەوتنە خوارەوەی ئەو سەرە وزەیە دروست دەکا کە 500,000 ئەوەندەی بۆمبای هایدرۆجینی ئەبێ. شتێکی تر هەندێک زانایان ڕایان وایە کە ئەو لەشە ئاسمانیەی لە زەوی نزیک بۆتەوە گەشتۆتە ناو هێزی ڕاکێشانی مانگ بووە. وەک ئاشکرایە گەر ئەو ئاسترۆیدا
ئەستێرە وردانەی بە دەوری ڕۆژدا ئاسۆڕێنەوە بکەونە سنووری هێزی ڕاکێشانی ئەستێرە لە خۆیان گەورەتر ئەبنە بەندی ئەو ئەستێرە گەورانە. ئەگەر ئەو ئەستێرە لەو دی و مەداری ئەستێرە گەورەکەەوە بێ وا دەست ئەکا بە سوڕانەوە بە دەوریدا بە پێچەوانەی سوڕانەوەی میلی سەعاتەوە. نمونەش بۆ ئەم جۆرە سوڕانەوەیە مانگی تابعی زەوی و یاپیت و یۆتۆبەرە تابعی ساترۆنن. خۆ ئەگەر ئەو لەشە لەم دی و مەداری ئەستێرە گەورەکەەوە بێ وا کە بوو بە تابع لەگەڵ سوڕانەوەی میلی سەعاتدا دەست ئەکا بە سوڕانەوە بە دەوری ئەستێرە گەورەکەدا. نمونەش بۆ ئەمە فێبا و یوتوبێرە کە تابعی ساترۆنن. زانای ئەسترۆنۆمی سویدی بەناوبانگ هانگ ئالیڤن لە وتاری پەیدابوونی مانگ و زەویدا باسی تیۆری زانای ئەسترۆنۆمی ئەڵمانی هێستینگۆرن ئەکات کە دەربارەی پەیدابوونی مانگ ئەدوێت بە وتەی هێستینگۆرن کاتێک خۆی مانگ پلانێک بووە لە مەدارێکی وەک مەداری زەوی سوڕاوەتەوە. لە دواییدا زەوی ڕاپێچی کردووە و بە دەوری خۆیدا سوڕاندوێتەوە. لەوە پاش وردە لە زەوی نزیک بۆتەوە و تیرەکەی زیادی کردووە و هەتا 20 ئەوەندەی ئێستای لێ هاتووە. هانسی ئالڤین لەم بارەیەوە لە سەری ئەڕواوەڵێ لە ئەنجامی ئەمەشدا هەڵچوونێکی ئاوی زەریاکان زیادی کردووە و لە هەندێک کاتدا کە مانگ زۆر لە زەوی نزیک کەوتۆتەوە بەرزبوونەوەی ئاوەکە گەشتۆتە چەند کیلۆمەترێک. ئەمەش لە کاتێکدا ڕوئەدا کە دووری مانگ لە زەویەوە بگاتە 2.86 تیرەی زەوی. ئەو ساژ هێزی ڕاکێشانی زەوی لە سەر ڕووی مانگ لە هی مانگ خۆی زیاتر ئەبێ. پاشەمە مانگ بەهۆی هێزی ڕاکێشانی نائاسایی وردە دوور کەوتۆتەوە و گەڕاوەتەوە شوێنی خۆی. بێجگە لە هێستینگۆرن زۆر زانای تریش هەمان ڕایان هەیە وەک کاڤیۆری ئەمریکی کە ئەڵێ مانگ شتێکی نائاساییە لە کۆمەڵی خۆردا چونکە لەوە گەورەترە کە ببێتە تابعێکی ئاسایی. بەڕای ئەو مانگ لە پێشدا پلانێک بووە لە ئەنجامی کارەساتێکی ئاسمانیدا بووە بە تابعی زەوی. ئاژڵەیە کە لەشێکی ئاسمانی زۆر گەورە بەلایدا تێپەڕیوە و لە هێڵی خۆی لای داوە کە خێراییەکەی کەم بۆتەوە و گەشتۆتە ئاتمە سفری زەوی بە زاراوەی کاڤیۆری زەوی ڕفاندوێتی بۆ خۆی. لەواچێ زاراوەی ڕفاندن بنچینەیەکی هەبێ هیچ نەبێ لەم دواییەدا ڕایەکی پێچەوانەی ڕفاندنیش بەرامبەر میرگۆری پەیدا بووە. بەڕای زاناکان میرگۆری خۆی تابعی ڤینۆس بووە و لەپڕ خۆی ڕاستپاندووە و بووە بە پلانتێکی سەربەخۆ. سیر ئەوەیە کە هەندێک ئەفسانەی کۆنەڵێن گوایە هۆی کارەسات و لافاوەکە مانگ بووە. ئەفسانەی کالێڤێڵای فینلەندی و ئەفسانەی خوارووی ئەمریکا نمونەی ئاشکران بۆ ئەمە. هەروەها لە ئەفسانەی زۆر میلەتاندا ئەوە بینین کە کاتێک مانگ نەبووە دوور نییە تەنار بەڕێکەوت نەبوو بێ. ئەفسانەکانی مایی کە ئەجێڕنەوە پێش لافاوەکە هیچ باسی مانگی تێدا نییە. بەپێی ئەفسانەی ماییەکان شەوانی زەوی ڤینۆس ڕووناچی کردوتەوە نەک مانگ. هەروەها ئەفسانەی بۆشمانەکانی خوارووی ئەفریقاش کە باسی لافاوەکە ئەکەنەوە سەلمێنن کە پێش لافاوەکە مانگ بە ئاسمانەوە نەبووە. ئەفسانەی گەلی ئەرگادی خوارووی یۆنان ئەوە ئەگەیەنێ کە لە پاش لافاوە کۆنەکە مانگ لە ئاسماندا دەرکەوتووە وەر ئەمەش وای لە یۆنانی کۆن کردووە کە بە ئەرگادیەکان بڵێن گەلی پێش مانگ. ئەپۆلۆنی ڕۆدۆسی کە سەرۆکی کتێبخانە مەزنەکەی ئەسکەندەریە بووە لە سەدەی سێهەمی پێش زایندا دەربارەی نەبوونی مانگ لە ئاسماندا نووسیوێتی. ئەم زانیاریانەش لە سەرچاوە و کتێبێت دەنووسێ کە کۆنە و زۆر پێش خۆی وەری گرتووە کە لەوە پاش لە ناو چوون و بە ئێمە نەگەشتون. ئەلگۆراسی زانای ئاسترۆنۆمی یۆنانیش لە سەدەی پێنجەمی پێش زایندا لە چەند سەرچاوەیەکی کۆنەوە کە ئەویش لە ناو چوون بە ئێمە نەگەشتونەڵێ کە مانگ زۆر پاش دروستبوونی زەوی لە ئاسماندا پەیدا بووە. شوێنەواری هەڵچوون و داچوونی ئاوی زەریا لە زۆربەی شوێنی زەرزەویدا ئەوە ئەگەیەنێت کە چەند ملیۆن ساڵێک لەمەوە پێشڕوویاندا بێ. ئەمەش ئەوە ناگەیەنێت کە تەنها لە ئەنجامی نزیکبوونەوەی ئەو لە ئاسمانیەدا ڕووی داوە کە ئێستا ئێمە مانگی پێڵێن. ئەمەش لە ئەنجامی دۆزینەوەی شوێنەواری میتۆرێک لە ناوەڕاست و خوارووی ئەمریکا داڵێن. ڕای زاناکانەوەیە کە ئەمانە پارچەی لە ناوچووی یەکەمین مانگی تابعی زەوین کە پاش تەقانەوەی کەوتونەتە سەر زەوی. پارچەی لەشێکی لەم جۆرە تەنها لە ئەمریکای خواروو نەدۆزراوەتەوە. بۆ نمونە کە لە دواییدا جیملا فۆرزیۆل لە ناخی ئۆقیانوسی هەمندا چینێکی 5 بۆ 30 سانتیمەتری خەڵتەی خۆڵەمێشی دۆزیەوە ڕووبەرێکی یەجگار گەورەی داپۆشی بوو
وەبینی هەموو لێک ئەچێ گەشتە و ئەنجامەی بڵێ ئەمە شوێنەواری کەوتنە خوارەوەی پارچەکەیە لە ئاسمانەوە. هەروەها زۆربەی زانایان شوێنەواری نیکل لە ناخی ئۆقیانوسەکاندا بە تواوەیی پارچە لەشێکی ئاسمانی ئەزانن کە کاتی خۆی کەوتونەتە سەرزەوی. بەم جۆرە زۆر قسەمان دەربارەی ئەوە کرد کە ئایا هۆی کارەساتی لافاوەکە مانگەیان کەمیتایان ئاسفۆرد بووە کە کەوتونەتە سەرزەوی یان زۆر لە نزیکەوە تێپەڕیون. ئەوەش گرنگ نییە کە هۆی کارەساتەکە بزەلمێنرێ، بەڵکو بەلای ئێمەوە ئەوە گرنگە کە بڵین لە مێژوودا کارەساتی وا ڕووی داوە. بێگومان بوونی چەندەها شوێنەواری مادی بەڵگەن بۆ ئەوەی کە کارەساتی وا بووە. هاوینی 1968 لە پەرلەمانی ئینگلیزدا ئەم پرسیارە کرا. حکوومەتی بەریتانیا بە تەواوی ڕایزانە ئەستۆرنۆمە سۆڤێتیەکانی سەلماندووە کە ئاڵێ ئاستۆریدی ئێگار کە 15 تەموزی 1968 کە ئاگاتە نزیکترین دووری لە زەویەوە لێی نادا. باشەیە گەر هاتوو ئەمە وانە بوو وە خۆیدا بە زەویدا حکوومەت هیچ ڕێگایەکی داناوە بۆ نەهێشتنی ئەم مەترسیە. ئەتوانین بێنینە بەرچاومان کە ئەگەر ئەم لەشە ئاسمانیەی تیرەی لە کیلۆمەتێک زیاتر بێ و بە خێرایی 100,000 کیلۆمەتر لە سەعاتێکدا ئاسۆڕێتەوە بیدا بە زەویدا چ مەترسی وێرانکاریەک لەسەر ڕۆی زەوی دروست دەبێ. ئەو مەترسیە وای کرد ئەم پرسیارە بکرێ. هەرم مەترسیە کە زۆر لە کۆنەوە مرۆڤایەتی تۆقاندووە هەزارەها ساڵ پاش لافاوەکە میلەتان هەروایان زانیوە کە زەوی لەژێر پێیاندا چەسب نییە و مەترسی هەیە. بۆیە سەیر نییە ئاریەکان کە لە شوێنێکی نەزاورناوە هاتوونەتە هیندستان و لەخوا ئاپاڕانەوە کە زەوی تون بگرێ. بە درێژایی ژیانی گەلیمایی مەترسی دووبارە بوونەوەی کارەسات و لافاوەکەی لە دڵدا بووە. لە زۆر جێگەی تەورات و ئینجیلیشدا ئەم مەترسیە بەدی ئەکرێ. لە شوێنێکدا ئاڵێ خۆرە کوژێتەوە مانگ ڕووناچی ناداوە ئەستێرەکانە کەونە خوارەوە و ئاسمان ئەشڵەقێ کەسیش نازانێ ئەما کەی ڕوئەدا. نووسراوە بابلیەکانیش لەم باسەدا خاڵی نین. لە تەلموددا دەربارەی ئەمە نووسراوە کتێبە پیرۆزەکانی هیندیە سوورەکان پورانیش ئەڵێن کە ڕۆژێک دێ زەوی ڕۆچێت و لەژێر ئاودا نوقم ئەبێ. ئەشتوانرێ پێشەکی بزانرێ کە ئێمە ڕووەدا ماخ باخراتا دەری ئەخا کە لە پاشە ڕۆژدا شەپۆلێکی لافاوی نوێ هەموو ڕووی زەویدا ئەپۆشێ. لە سەدەی شەشەمی پێش زایندا پیاوایانیە میسرەکان بە سۆلۆنی فەیلسوفیان وتووە ئێوە هەر دەربارەی یەک لافاوتان بیستووە، بەڵام پێش ئەوەش لافاوی زۆرتر ڕوویداوە. جارجارە و شارستانیانەی لە سەر ڕووی زەوی هەیە، هەروەک شارستانی گەلانی ڕابردوو بەهۆی باران و لافاوە لە ناوەچێ. لە ڕابردوودا کارەساتی وا زۆر ڕوویداوە و لەمە و دواش هەر ڕووەدا. هەندێک نووسەرانی کۆن وتویانە گوایە کارەساتی وا لە کاتی یەک لە دوای یەکی دانراودا ڕووئەدا و ماوەکانیشان پیشان داوە. بۆ نمونە سیزرۆسی مێژوونووسی ڕۆمانی سەدەی سێمی پێزایەن نووسیوێتی کە هەر 2600 ساڵ جارێک کارەساتی وا بەڵا تووشی زەوی ئەبێ. هەموو ئەم باسانەش ئەوە ئەسەلمێنن کە ڕۆژێک لە ڕۆژان کارەساتێکی ئاسمانی وا ڕوویداوە و ئەمە ژوای لە مرۆڤایەتی کردووە بیل لەو ڕایانە بکاتەوە کە باسمان کردووە. ئەستێرەکان لە ڕێلادن. لە سەدەی 16یەمدا وەزیری سیۆتی مارتین مارتینۆز چوو بۆ چین و چەند ساڵێک لەوێ مایە و زمانەکەیان فێر بوو کە گەڕایەوە پەراوێکی گەورەی بەناوی مێژووی چینەوە نووسی. لە چەند سەرچاوەیەکی دەستنووسی چینی کۆنەوە دەربارەی لافاوەکە کە ئاواهی نووسیوە کۆڵەکەکانی ئاسمان کەوتن، زەوی هەتا قوڵایی ناخی کەوتە لەرزین، ئاسمان بەرەو باکوور ترازا، ڕۆژ و مانگ و ئەستێرەکان لە ڕێگەی خۆیان لایەندا و هەموو گردون شێوا و ڕۆژگیرە. هەر لەمبارەیە واتە لەبارەی گۆڕینی شێوەی ئاسمانەوە تێرنیسی ڤارنۆن کە یەکێکە لە بلیمەترین کۆنناسەکانی ڕۆمانی کۆن لە چەند دەستنووسێکی کۆنەوە نووسیوێتی ئاستێرەی ڤینۆس بە جۆرێکی وا شێوە و ڕەنگ و قەبارە و هێڵی سوڕاندنی گۆڕا کە نەلەوە و پێش و نەلەوە و پاش دووبارە نەبۆتەوە. جوولەکەش لەمبارەیە وەڵێن لافاوەکە لە ئەنجامیەوەدا ڕوویدا کە خواڵ و گۆڕی بە شوێنی دوو ئەستێرە کرد. ئەمەش ئەوە ئاگەینێ کە زۆر لە ئەفسانەکانەوەی کارەساتی لافاوەکە کە ئاجێڕنەوە بۆ گۆڕینی فەزایی. ئەگەر ئەمە بسەلمێنین ئەتوانین هۆی پەیدابوونی ئەو سەرما و تاریکیانە تێبگەین کە بەپێی ئەفسانەکان لە پاش لافاوەکە پەیدابوون. زۆربەی گەلان لە دوورگەکانی ئۆقیانوسی هێمن ئەمە وەک تاریکیەکی بێوێنە شەوەزەنگ و تاریکیەکی نەبینراو باسەکەن. لە تەلموددا ئەڵێ
کە پاش لافاوەکە و دەرکردنی مرۆڤ لە بەهەشت ڕۆژ خۆی شاردەوە. لەوە پاشیژەڵێ لە ترسا دڵی ئادەم هاتە لەرزین و وتی ئەی هاوار بە ماڵم لە تاو گوناهی من ڕووناکەرەوەی جیهان خۆی شاردەوە و گردون شێوە. ئەو هێرسترن گۆڕنەی باسمان کرد ئاڵێ کە لە کاتی نزیکبوونەوەی مانگ و ڕۆژ لە یەکتری تۆزێکی زۆر سەرمانگ لە نێوانیاندا بڵاو بۆتەوە و بەرە نیشتۆتە سەرزەوی و بەری ڕۆژی گرت و تاریکی کرد. پەیدابوونی چینێکی ئەستوری تۆز و خۆڵ لە سەر ئاتما سێفری زەوی دیاردەی تریش پەیداکە. ئەویش ئەو سەرما لە پڕەیە کە پاش کارەساتەکە پەیدا بوو لە ئەفسانەی زۆربەی گەلانی کۆندا باس کراوە. پەپۆلفۆڤ ئەڵێ پاش لافاوەکە هەموو گیان بوو بە سەوڵبەندان و ڕۆژ دیار نەما. ئەفسانەکانی مەکسیکی کۆن و فەنزوێل لاڵێن یەکسەر پاش لافاوەکە سەرمایەکی ترسناک پەیدا بوو زەریاکان سەهۆڵ دایپۆشین. خێڵەکانی ناوچەی ئامازۆن هەتا ئێستاش باسی ئەو زستانە درێژ و ترسناکە ئەکەن کە پاش لافاوەکە هاتوو مرۆڤ لە سەرماندا ڕەغەبەوە و ئەمردن. پەڕاوی زەند ئاوێستاش باسی ئەو تاریکیەکە کە باڵی بەسەر وڵاتە ڕەنجینەکەی باپیرانی ئاریدا کێشا و بوو بەهۆی پەیدابوونی بەستەڵەک و سەرما. زەند ئاوێستا ئەوەشەڵێ کە گەلیاری ئاگاداری هاتنی ئەو سەرمایە کراون و زستانێکی کوشندەی وادێ هەموو گیان ئەیبەستێ و بەفر ئەوەندە درێژ 14-15 بەرز ئەبێتەوە و گیاندا پۆشێ. جی هەمفری دانای بەناوبانگی ئاتماسەفەر لە پەڕاوی فیزیای هەوادا باسی پیسبوونی هەواکە ئەوە ڕوونەکاتەوە کە تۆز و خۆڵ و بورکانی کارێکی وا گەورە ئەکاتە سەر گۆڕینی گەرمای زەوی و هەندێک لەو تۆز و خۆڵە ئەتوانێت 30 جار زیاتر تیشکی ڕۆژ بداتەوە لەوەی کە بتوانێت گەرمایی بێڵێتەوە. ئەمەشەوە ئەگەێنێ کە لە ئەنجامدا 30 جار زیاتر گەرمایی وونەکە لەوەی گلی بداتەوە. بەم جۆرە بۆ ئەوەی لە 120 هێزی تیشکی ڕۆژ لەسەر زەوی کەم بکرێتەوە ئەوە بەسە کە 174 کیلۆمەتر پۆینت 1 سێجا تۆز و خۆڵ بڵاو بکرێتەوە. ئەمە توانرێ لە ئەنجامی تاقیکردنەوەکانی ئەم دواییەدا بسەلمێنرێ. تەقینەوەی بورکانی ئالاسکا کە تۆز بورکانی بە هەوادا بڵاو کردەوە بۆ چەند ساڵێک پلەی گەرمای هەمووی زەوی نزم کردەوە. ئاخۆ کۆمەڵە بورکانی لە کاتی لافاوەکەدا تەقیونەتەوە چیان بەسەر زەوی هێنابێ. زۆربەی ئەفسانەکان کە باسی کارەساتی لافاوەکەکەن باسی ئەو شاخانەکەن کە تەقیونەتەوە و ئاگریان بردووە بە ئاسماندا. دیارە لە ئەنجامدا قەبارەیەکی یەجگار زۆر تۆز و خۆڵەمێشیان فڕێداوەتە دەرەوە. ئەمەش وەک زۆربەی نووسراوە ئەفسانە کۆنەکان باسیەکەن بۆتە هۆی نزمکردنەوەی پلەی گەرمای بەڕادەیەک ترسناک. دووریژ نییە کە ئەمە تاکە هۆی سەرما و گەرمانە بێ. هۆیەکی تر ئەمەیە لەوانەیە گۆڕینی شوێنی قوتبی زەوی و گۆشەگیری لاریەکەی بێ بە گوێرەی مەدارەکەی دۆزینەوی شوێنەواری خەڵوزی بەردین لە ئەنتراکید و سیبسنگینگ و نزینگەی قوتبی باشوور بەڵگەیە بۆ ئەوەی کاتی خۆی قوتب لەم ناوچەیەوە دوور بووە. دۆزینەوەی تریش ئەمە ئەسەلمێنێ لە ناوچەی قوتبی باکووردا پاشماوەی بە خەڵوزبوونی درەخت و گەڵا وان دۆزیوەتەوە کە پێش 200-250 ملیۆن ساڵ لەو ناوچانە ژیاون. بەپێی بیرروڕای هەندێک لە زانایان 60 ملیۆن ساڵ لەمەوە پێش قوتبی باکوور لە شوێنی ئێستای ئۆقیانوسی هێمن بووە. ئاشکرایە ئێستا قوتب بە جوڵانێکی زۆر کەم بەرەو کەنەدا ئەڕوات. ئەم جوڵانەش نیشانەی کارەسات و ڕووداوێکی ترسناکی پاش چەند ملیۆن ساڵێکی ترە. قوتبی موغناتیزیش بە هەمان شێوە ئاجوڵێ. ئاشکرایە کە پێش 700,000 ساڵ لەپەر موغناتیزی زەوی ئاڵوگۆڕی کرد و باکوور بوو بە باشوور. وەک دکتۆری ماتماتیکی فیزیا ئافلاسۆف ئەڵێ قوتبە موغناتیزیەکان لە کاتی جێگۆرچەکانیاندا بەڕێگادا جیاجیاڕۆن، هەندێک جار بەناو بیاباندا و هەندێک جار لە کەمشتەگا و ئاڵوگۆڕەکەن. دوجار کە پێشەوەی قوتبی باکووری موغناتیزی دۆخی ئێستای وەربگرێ دەورێکی گەورەی کردووە بە ئۆقیانوسی هێمنی و ئۆقیانوسی سەوڵ بەنداندا. هەندێک لە زاناکانەوە ژەڵێن کە زۆرجار لە پڕ قوتبە موغناتیزیەکان نەجوڵێن. هەروەها تەوەرەی زەویش زۆر چەسب نییە لەوەی لە جوڵەدایە و لە ماوەی 40,000 ساڵێکدا گۆشە لاریەکەی ئەگۆڕێ و لە ماوەی هەر 21,000 ساڵێکدا جوڵەیەگەکە. بێگومان گۆڕینی لاری تەوەرەی زەوی گۆشە ئاڕاستەکردنی تیشکی ڕۆژیش بۆ سەرزەوی ئەگۆڕێ و لە ئەنجامی ئەمەشدا ئەو هەوای چەند جێگایەکی سەر ڕۆخی زەوی ئەگۆڕێ. مەداری زەویش گۆڕینی بەسەردادێ. زانایانی جێپۆلۆتیکی گەشتونەتە ئەو بڕوایی کە هەر 92,000 ساڵێک جارێک
شێوەی سوڕاندنی زەوی بە دەوری ڕۆژدا ئەگۆڕێ و لێی نزیگە بێتەوە و لێی دوورەکەوێتەوە. بەم جۆرە دۆخی زەوی لە فەزادا هەمیشە وەک یەک نییە و لە گۆڕیندایە بە هەموو ئاو و هەوا شێوەکانیەوە. بێگومان زۆربەی ئەو گۆڕینانە ئەوەندە کەم و بێهێزن کە نابنەهۆی پەیدابوونی کارەسات. لێرەدا ئەو پرسیارە دێتە گۆڕێکە ئەوخۆ چی بوو بێ بەهۆی گۆڕینی شوێنی قوتبی زەوی لە ئەنجامی لێکۆڵینەوەکانی زانای سۆڤێتی کافدا خێزانە شیفیلیدا دەرکەوتووە کە تەوەری سۆڕانەوەی زەوی هەمیشە لەگەڵ تەوەری گەورەتر بوون مەمێنتی ئێرانز دایە و گۆڕینی شوێنی هەموو جۆرە قەبارەیەکی سەرزەوی گەورەترین مەمێنی ئێرانس ئەگۆڕێ. لە ئەنجامی ئەمەشدا دیارە گۆشەش تەوەری سۆڵانەوەی زەویش ئەگۆڕێ و بەمەش قوتبەکان لە جێ خۆیان نامێنن. ئەمەش کاتێک وای لێدێ کە جوڵانێکی جیۆلۆجی گەورە ڕووبدا. بەم جۆرە کە قەبارە 8 کیلۆمەتریەکەی شاخی هیمالایە دروست بوو و چەند پلەیەک گۆشەی لاری تەوەری زەوی گۆڕی بەمە جێگەی قوتبەکانیش گۆڕا. لە ئەنجامی ئەمەشدا ڕووبەرێکی فراوانی زەوی پڕدارستانی چڕ و گیان لەبەر بوو بە بیابانێکی سەوڵ بەندانی بێجان. پەیدابوونی ئەم قەبارە گەورەیەش لە ئەنجامی هەڵچوونی شەپۆلی زۆر گەورە و بەهێزی ئاودا ڕوویداوە و ئەمەش بۆتە هۆی گۆڕینی تەوەری سۆڕانەوەی زەوی و شوێنە قوتبیەکان. بۆیە ئەتوانین بە دڵنیایەوە بڵین کە ڕۆژێک لە ڕۆژان جێگەی قوتبەکان ئەمەی ئێستا نەبووە ئەی چۆ بووە. بەڕای زانایانی جۆفیزی ئەمریکی ئای ئۆکلی قوتبی باکوور لە کاتی خۆیدا لەسەر هێڵی پانی 60 پلەی ژوورو بووە واتە 30 پلە خوار و جێگەی ئێستا. لێرەدا گرنگەمەیە کۆتایی چاخی سەوڵبەندان لەگەڵ ئەو کاتەدا یەکەگرێتەوە کە کارەساتی لافاوەکەی تێدا ڕووداوە. ئەگەر ئەمەوا بێ زۆر ڕاستی کە ڕوونکردنەوەیان شتێکی سەیر و گرانە ئەبنە شتێکی ئاسایی و واقعی. بۆ نمونە لە زەند ئاوێستادا نووسراوە کە لە نیشتیمانی سەرەتای ئاریە کۆنەکاندا ڕۆژ و مانگ و ئەستێرە ساڵی تەنها جارێک هەڵهاتون و ساڵ بریتی بۆ لە یەک ڕۆژ و یەک شەو. ئاشکرایە کە ئەم دۆخەواتە کە ساڵ بریتی بێ لە یەک شەو و یەک ڕۆژ تەنها لە نزیکی قوتبەکانەوە ڕووەدا. لە پەراوی سرودە پویرۆزەکانی ڕکێڤیشدا کە ئاریەکان لەگەڵ خۆیان دایەناویانە بۆ هیندستان هەمان شت نووسراوە. لەو پەراوەداڵێ کە ئەستێرەی ورچی گەورە هەمیشە لەسەر تەوقی سەر بینراوە و ئەستێرە هەبووە بە بازنەیی بە دەوری خۆردا سۆڕاونەتەوە و خۆر ساڵی تەنها جارێک دەرکەوتووە و هیتر. بە یارمەتی ئەو باسانەی لە پەراوەئاینیەکاندا هەن و هەزارەها ساڵ بەبێ گۆڕان ماونەتەوە ئەتوانین شێوەی گیانی ئەوسا بزانین و نەخشەیان بۆ بکێشین. یەکێک لە هەرە گرنگترین ئەم نمونانە سەعاتەکانی میسری کۆنن. سەعات سازەکانی میسر هەمیشە کورتی و درێژی ڕۆژیان بە 12 بۆ 14 سەعات داناوە. لە کاتێکدا ئەم ڕێژەی کاتە لە هیچ جێگایەکی خاچی میسردا لەو پەڕی دەسەڵات و فراوانیشدا نەبووە. ئەم ڕێژەی کورتی و درێژی ڕۆژە تەنها تا سنووری هێڵی 15 پلەی پانی خوارووی زەوی بڕئەکا. ئەم هێڵەش ئێستا 1000 کیلۆمەتر لە دوورترین جێگای سنووری خوارەوەی میسرەوە دوورە. ئەیکەواتە و سەعاتانەیان بۆچی وا دروست کردووە؟ یەکێک لەم دوو هۆیەی خوارەوە بەدەر نییە. یان ئەو سەعاتانە لە نەژاددا میسری نین و لەلایەن شارستانیەتیەکی تری نزیک هێڵی ئیستیواوە دروستکراوە. ئەو شارستانیەتی هیچ شتێک دەربارەی نازانین. ویان ئەو سەعاتە لە کاتێکدا دروستکراون کە بەڕاستی ڕێژەی درێژی و کورتی ڕۆژ لە میسردا وا بووە واتە هێڵی ئیستیوا لە میسر زۆر لە ئێستا نزیکتر بووە. ئەمەش تەنها لەو کاتەدا ئاشێوا بێ کە جێگای قوتبەکان ئەوە نەبوو بێ کە ئێستا هەن. ئەگەر ئەمە وا بوو بێ لە ئەنجامی کارەساتی قوتبەکاندا شوێنیان گۆڕابێ کەواتە ئەوەش ڕێی تێچێ کە زۆر شتی تر لەسەر ڕووی زەوی گۆڕابێ. لە شوباتی 1960دا ئادانژۆ سەرۆکی ڕوانگەی پاریز ئەندامانی ئەکادیمیای فەڕەنسی بەم هەواڵە سەیرە سەرسام کرد. لە ئەنجامی تەقینەوەی سەر ڕۆژدا کاتی سوڕانەوەی زەوی لە 185 میلی سانیا خاو بوونەوە و دوای ئەمەش وەک ویست بێتی ئەو دواکەوتنە بجێڕێتەوە لە پڕ هەر 24 سەعاتێک 3.7 میلی سانیەک خێراتر سوڕاونەتەوە. ئەگەر تەقینەوەیەکی سەر ڕۆژ کە 150 ملیار کیلۆمەتر لێمانەوە دوورە هێندە کار بکاتە سەر زەوی ئاخۆ لە ئەنجامدا کارەساتێکی گەورەی ئاسمانی چ گۆڕینێکی سەرەکی ڕوئەدا و دابێتی. ڕۆژمێرێکی سەیر کە لە کەلاوەکانی شاری تا خوانکۆی سەرشاخی ئان دۆزراوەتەوە کەمێک ئەمەمان بۆ ڕوونەکاتەوە. لە ئەنجامی شیکردنەوەی نهێنی پیتەکان لەلایەن خێبڵامیەوە ڕاستیەکی سەر سوڕهێنەر دەرکەوتووە. ئەویش ئەوەیە کە ساڵی ئەو ڕۆژمێرە بریتیە لە 290 ڕۆژ. زۆر ئاین و زانیاری
فەلسەفیە کۆنەکان ئەوە دەردەخەن کە ئەو کارەساتەی باسی یەکەین یەکەم کارەسات نییە لەسەر زەوی ئەگەر ئەمەوە بێ ڕاستیەکی تریشمان بۆ ڕوونەبێتەوە مایەکان بێجگە لەو ڕۆژمێرە یەجگار ڕاستە یان کە زۆر لەو ڕۆژمێرەی ئێستایان بەکارهێناوە کە ڕاسترا ڕۆژمێرێکی تریشیان هەبووە کە نازانین کەی و چۆن دروستکراوە و پێیان وتووە ڕۆژمێری پیرۆز لەو ڕۆژمێرەدا ساڵ بریتی بووە لە 260 ڕۆژ ئایا ماوە ناگەێنێ کە ئەوسا زەوی بە 260 ڕۆژ جارێک بە دەوری ڕۆژدا سوڕابێتەوە کەی کارەساتەکە ڕووی داوە یادی لافاو بوومە لەرزە کوشندەکانی پاش ئەوە بە درێژایی مێژوی مرۆڤایەتی لەبیر نەچۆتەوە و کارەساتی لەوە بچووکتر ئەو یادەی پتر چەسپاندووە بۆ نمونە لە دەوروبەری ساڵی 1450 پێشزایندا ئاوی ئۆقیانوسی ئەتڵەسی هێرشی هێنا بۆ زەریای سپی و ناوەڕاست کە تا ئەوسا ئاستی ئاوەکە لە ئاستی ئاوی ئۆقیانوس نزمتر بوو لە گەڵیدا تێکەڵ بوو لە ئەنجامی ئەمەشدا لەپەڕ ڕووبەرێکی زۆر لە وشکانی زەوی بوو بەژێراوە و دانیشتوان لە ناوچوون لە نەخشەیەکی زریایی جەدا کە لە نەخشەیەکی زۆر لەوە کۆنتر وەرگیراوە بێجگە لە دوورگەکان کە ئێستا هەن ژمارەیەکی زۆر دوورگەی تر لەسەر نیشاندراوە کە ئێستا شوێنەواریشان دیار نییە بەڕای هەندێک لە زانایان ئەم نەخشەیە شێوەی زەویەکانی پێش تێکەڵاوبوونی ئاوی ئۆقیانوسی ئەتڵەسی و زەریای سپی ناوەڕاست دەرەخا ئەو کاتە وەکو پلانیای ئەڵەیە قوبڕوس و ئاسیا بە وشکانی بەیەکەوە بەستراون ئاودێڕەکەی بابل ئەلمەندەب کەواتە دەرگای فرمێسک بۆچی واناونراوە ئەفسانەیەکی کۆنەیە کاڵێ لە یادی بۆ مەلەرزەیەکی بەهێزدا کە ئاسیای لە ئەفریقا جیا کردەوە زەریای سووری دروست کرد و ژمارەیەکی زۆر خەڵکی کوشت ئەم ناوەی لێنراوە کارەساتی لەم جۆرە لەم سەدانەی دواییشدا ڕوویان داوە لە ساڵی 1815 لە شارێکی ئەندەنوسیا لە پڕ بورکانێک تەقیوەتەوە و 12,000 کەسی دانیشتوان تەنها 26 کەس ڕزگاریان بووە لە ئەنجامی بوومە لەرزە بەناوبانگەکەی لیژبۆنەدا کە لە ساڵی 1775دا ڕوویدا بە 6 دقیقا 60,000 کەس مردن لە لەرینەوەی ژێرزەوی لە زۆر جێگای تری ئەوروپا و ئەمریکا ڕوویداوە و لە هەمان ڕۆژدا لە سەعاتدا لە مەکسیک لە پڕزەوی قلیشێکی گەورەی تێکەوت و شارێکی 10,000 کەسی قوتدا و پاشەمە قلیشەکە هاتەوە یەک لە 1902دا دانیشتوانی پایتەختی دوورگەی مارێنکا هاژەیەکی ترسناکیان گوێ لێبوو کە سەریان هەڵبڕیەورێکی تەنیچیان باسە لووتکەی شاخە نزیکەکانەوە بینی کە لەوە پێشبڕکانێکی کوژاوەی لێبووە ئەمەش دواشت بوو کە بینیان چونکە ئەورێکی پڕ لە غازی ئاگرین جۆشی خوارد بوو دای بەسەر شارەکەدا و بە چاوتروکان نێک 30,000 دانیشتوانەکەی کوشتن و مردن زۆر لە ڕۆژنامەکانی ئەو ڕۆژە باسی ئەو تاکە پیاوەیان نووسی کە لە بەندیخانەی شاردا چاوەڕێی مردنی ئەکرد و دیوارە ئەستوورەکانی ژوورەکەی ڕزگاریان کردبوو دیارە هەموو ڕووداوێکی وایە دیکارە ساتە مەزنە ترسناکەکە لە مێشکی هەموو گەلانی سەرزەویدا زیاتر جێگیرەکە بۆیە زانی کاتی ڕوودانی ئەو کارەساتە جیهانیە ئاسان نییە لەگەڵ ئەوەشدا هەوڵەدەین بەهۆی ئەمانەی خوارەوە بزانین یەکەم بەهۆی کلماتالۆجیاوە زانای سۆڤێتی V.A. ئەربۆجۆڤ و یامی خانستەرە ئەڵێن کە کۆتایی دوجاری سەوڵبەندان لە بەشی ژووروی زەویدا لەو کاتەدا بووە کە وشکانیە کەوتۆتە ناو ئۆقیانوسی ئەتڵەسیەوە ناوبەناو هەندێک دۆزراوە ئەگاتە دەستزانایان کە ئیسەلمێنن گوایە لە کۆندا لە ئۆقیانوسی ئەتڵەسیدا وشکانی هەبووە بۆ نمونە گۆڤارێکی سویدی ئێمەر وتارێکی پاڤێ کۆڵینی بڵاو کردوتەوە کە باسی ئەوە کە چۆن لە قوڵایی 3600 مەتر خاک لە ناخی ئۆقیانوسی ئەتڵەسیەوە دەرهێناوە و لە ئەنجامی تاقیکردنەوەیەکدا نیشانەی ڕۆیچێکی تێدا دۆزیوەتەوە کە هەرگیز ناشێت لە ئاوی سوێردا بژی یەکەم ڕوونکردنەوەی هۆی ئەمە ئەوەیە کە بووترێ لە کاتی خۆیدا شوێنی ئەم دۆزینەوەی وشکانی بووە لە 1898دا کارکەرانی پاپۆرێکی فەڕەنسی کە خەریکی چاکردنەوەی چێبڵێک بوون کە بەسەر ناخی ئۆقیانوسی ئەتڵەسیدا ڕۆشتووە لە پڕ بەڕێکەوت پارچە بەردێکی بورکانیان دەرێنا کە زانایان ئەمەیان لا سیر بووە و دەستیان کرد بە لێکۆڵینەوە لە ئەنجامدا بۆیان دەرکەوت کە ئەو بەردە تەنها لەسەر ڕووی زەوی و لە ئاتۆمۆسفری زەویدا دروست ئەبێ تەمەنی ئەم پارچەیەشیان بە 13,000 ساڵ پێ دانا و ئاشکرایە کۆتایی دوجاری ساڵبەندانی ئەوروپا ئەگەڕێتەوە بۆ دەوروبەری 10,000 ساڵ پێشزین واتە ئەبێ ئەو کارەساتە بوو بێ کە بەهۆی ڕۆچوونی زەوی و وشکانی و ئۆقیانوسی ئەتڵەسیەوە لە نێوان ئەم دوو مێژوەدا ڕوویدا بێ
هەمان مێژووی ڕۆچوونی وشکانی ئەتلانتیک لەلایەن ئێفلاتونەوە نووسراوە 9570 ساڵ پێشزاین، واتە هەمان ساڵی 10,000ی پێشزاین بە بیرڕای ژمارەیەک لە زانایان لە دەوروبەری 10,000 ساڵ پێشزایندا گۆڕینی تری ئاو هەوای زەوی ڕووی دابێت و ڕووی داوە، ئەویش بەرزبوونەوەی لە پڕی ڕادەیشەیە. دووەم بەوەی هایدرۆگرافیەوە وەک ئاشکرایە تاقیگەی نیگارە لە چەند پلیکانەیەکی بەردین پێگاتووە کە ماوەیەکی دوور و درێژ تەوژمی ئاوی لێداوە کە پلەیەک بە ئاو شۆڕاوەتەوە و لووز بووە، ئاوەکە بە تیژی کەوتۆتە سەر پلەیەکی تر و بەم جۆرە زانایان بۆیان دەرکەوتووە کە تاقیگەی نیاگارە لە ئەنجامی گۆڕینی جیۆپۆلیتیک لە پڕ لەم ناوچەیەدا لە دەوروبەری ساڵانی 1008 بۆ 16 پێشزایندا پەیدا بووە. سێم بۆی ئارکۆلۆجیاوە لە دووهەمین زانای بەناوبانگی مەکسیکی هاریسیا پایۆنا لە کۆردۆلێری بەرزایی 5700 مەتردا لە ژێر چینی ئەستوری ساڵدا پاشماوەی دوو دۆخی دۆزیەوە پاش لێکۆڵینەوەیکی زۆر کە دەرکەوت کە کاتی خۆیان بەرزاییانە لەسەر ڕووی زەریا بووە و زیاد لە 10,000 ساڵ لەمەوبەر ئەم زەویانە لە زەریا بەرز بۆتەوە و ئەم شاخانە دروست بووە. زانایەرە بەناوبانگی ئەمریکی و خاوەنی خەڵاتی نۆبڵ ویڤال لیبی پاش لێکۆڵینەوەیەکی ورد و دوور و درێژ لە کیشوەری ئەمریکا ڕووداوی سەیری دۆزیەوە لەم بارەیەوە ناوبراونوسیەتی لێرەدا لە دەوروبەری 1400 ساڵ پێش ئێستا لە پڕ شوێنەواری مرۆڤ نامێنێ. هەموو ئەو زانیاریانەی هەتا ئێستا دەستمان کەوتون ئەوە گەیەنێکە لەو دەوروبەرەدا بەهۆی ڕووداوێکەوە مرۆڤی تێدا نەماوە. ئەم ڕووداوە ڕوونکردنەوەی ئاسان نییە ئەگەرەوە بخینە پێشچاومان لە کاتی دوجاری سەدەی بەستەڵەکدا زۆربەی ڕووبەری کیشوەری ئەمریکا بە بەفردانە پۆشرا بوو. بۆ نمونە کۆنترین شوێنەواری ژیانی مرۆڤ لەسەر نیمچە دوورگەی ئەسکەندناڤیا و ئینگلتەرا گەڕێتەوە دەوروبەری پێش 1400 ساڵ. ئەمە لە خواروی ئەوروپادا نابینرێ. بۆ نمونە وێنانەی لە ئەشکەوتە بەناوبانگەکەی لاسکۆی ناوەڕاستی فەڕەنسا دۆزراوەتەوە کە یەکێکە لە هەرە بەنرخترین کۆگای شوێنەواری ژیانی کۆنی گیانی ئەگەڕێتەوە بۆ زۆر لەمە دوورتر بۆ 15,000 لەمە و پێش ساڵ. سەرسوڕهێنەر ئەوەیە کە ئەم پچڕاندنەی ژیانە لە زۆربەی شوێنی گیاندا بینرێ لە ئەمریکا و ئەوروپا و ناوەڕاستی ئاسیاشتا بەرچاوەکەوێ. بۆ نمونە ئەشکەوتە بەناوبانگەکەی شانەدەر لە شاخەکانی کوردستان وەک ئارشفێکی نایەبی پاراستنی شوێنەواری شارستانی و مێژووی مرۆڤایەتی بە درێژایی 100,000 ساڵ پشکنین و لێکۆڵینەوەی هەرچینێک لە چینەکانی ناخی ئەشکەوتە شارستانیەتیەکە و مێژوویەکی جیاواز دەرەخەن هەتا ئەگاتە ئەمان مێژووی 10,000 ساڵ پێشزاین. ئەوساش لە پڕ شوێنەوار نامێنێ. نیشانەی بوونی مرۆڤ ئەکوژێتەوە وەک لە پڕ ئەشکەوتەکە و دەور و پشتی مرۆڤی تێدا نەمابێ وایە لاوە چی ئەمە هەرواش بوو بێ. لە باتی شوێنەواری ژیانی مرۆڤایەتی شوێنەوارێکی تر دروست بووە کە ئەویش پاشماوەی خەڵتەی ئاو کەرەستەی بە ئاو شۆراوەیە کە ئاوا سەلمێنێ ئەشکەوتەکە کە 750 مەتر لە ڕووی زەریاوە بەرزە بوو بێ بەژێر ئاوەوە. هەروەها شوێنەواری کەوتنە خوارەوەی بەردی بنمیچی ئەشکەوتەکەش بەدی ئەکرێ کە نیشانەی ڕوودانی بوومە لەرزە زۆر بەهێزەکەیە کە ئەو ناوەی شڵەخاندووە. تەنها پاشڕا بوردنی 5,000 ساڵ بەسەر ئەمەدا سەر لە نوێ نیشانەی پەیدابوونی ژیان لە مەشکەوتەدا پەیدا بێتەوە. لە سەرەتاوە زۆر کەم و لە پاشا بە شێوەیەکی ئاسایی وەگەبینین لە کاتی ڕوودانی کارە ساتەکەدا تەقینەوەی بورکانی بەهێزیش بە دوای داهاتووە. لەسەرەوە باسی ئەو پارچە بورکانەیەمان کرد کە نمونەیەک لە ناخی ئۆقیانوسی ئەتڵەسیدا دەرهێنا لەمە دوای لە قوڵایی پتر لە کیلۆمەتر و نیوێک لە ژێر سەوڵی ئەنتراکیتدا شوێنەواری خۆڵەمێشی بورکانی دۆزراوەتەوە. ئێستا زانایان خەریکیەوەن بیسەلمێنن ئایا ئەم کەرەستە بورکانیە لە شوێنێکی ترەوە گەشتونەتە ئێرە یان لە ئەنجامی تەقینەوەی بورکانی ئەم ناوچانەدا پەیدا بوون. بەڵام لێرەشدا مێژووی پەیدابوونی ئەم کەرەستە بورکانیە گرنگ و سەرسوڕهێنەرە کە ئاگەڕێتەوە بۆ 1008 بۆ 12 پێشزاین. بەم جۆرە و زانیاریانەی لە زۆربەی کەل و قوشبوونی گیاندا کۆکراونەتەوە لە دەوری هەمان مێژووە سوڕێنەوە. ئەتوانین بەشی کردنەوەی ئەو زانیاریانە ورتر کاتی ڕوودانی کارەساتەکە دیاری بکەن. ڤاکاڤ کۆکلین زانای نۆڤۆسپێرسکی لەو کاتەدا کە خەریکی لێکۆڵینەوە بوو لە چۆنێتی پێشخستنی زانیاری کۆکردنەوەی هەواڵی فێرکردن بە چەند شێوەیەکی کۆکردنەوەی سروشتی و گردبوونەوەی هەواڵ
تووشی هات ئەوەش بریتی بوو لەوەی کە شێوەی تێک ئاڵا و ئاڵۆزی خۆفێرکردن لەو کاتەدا کە وڵەدا بگاتە ڕادەی تێکڕایی بەرنامەی دەرخستن و ئاشکراکردنی ئەو زانیاریانەی کۆکراوەی نەتەوە ئەو بەرنامانە لەسەر بنچینەیەکی هەڕەمەکی دروست نابێ بەڵکو بە شێوەیەکی ڕێک و پێچی دیاریکرا و گردبوونەوەی هەواڵ بەرزە بنەوە و نزم ئەبنەوە. بەرزبوونەوەکە لەو کاتەدا بێ کە ئەو زانیاریانەی لە چوارچەوەی بەرنامەی کۆکراونەتەوە بە خێرایی و چالاکی ئەکەونە کار و نەزمبوونەوە لەو کاتەدا بێ کە بەرنامە کۆنەکە لەناو ئەچێ و خۆی ئەخوا و بەرنامەیەکی تازە دەست پێیەکە کە لەوە پێش خۆی تێکڕایی تر و هەمە چەشنتر بووە. ئەگەر وای دابنین کە ئەم شێوایە بۆ هەموو کارێکی خۆڕێخەر ئەگونجێ لەو زانیاریانە دیمۆگرافیانە ورد ببینەوە کە لەم 2000 ساڵەی دواییدا کۆبوونەتەوە و لەبەر ڕۆشنایی ئەوەی هێڵی بەیانی دیمۆگرافی بەرەو ڕابردوو بکشێنن ئەگەینە ئەنجامێک کە زۆر نزیکە لەو ئەنجامەی زانایانی دیمۆگرافی بۆیان دەرخستوین. ئەوە شایانی باسە بەپێی ئەو هێڵەی بەیانیەی کە ژمارەی دانیشتوانی سەرزەوی لە پێش زایندا ئاگاتە نزیکەی 250 ملیۆن کەس بەڕای زانایانی دیمۆگرافیش لە نێوان 150 بۆ 200 ملیۆن کەسدایە. ئەگەر زیاتر لەسەری بڕۆین و پتر بەرەو ڕابردوو بکشێنێ بینینە وێڵە بەیانیە بەرەبەرە نزمە بێتەوە هەتا ئاگاتە نزیکەی 8 ملیۆن کەس لە ساڵانی 1970 بۆ 1960 پێش زایندا. لە دوای ئەمە بۆ چەند سەدەیەک ئەم ژمارەیە بە نەگۆڕاوی ئەمێنێتەوە و پاش ئەمە هێڵەکە دەسەکاتەوە بە بەرزبوونەوە لە نێوان ساڵانی 11800 بۆ 11600 پێش زایندا ئەگاتە لووتکەی بەرزی کە نزیکەی 500 ملیۆن کەسە. ئەگەر ئاستێک بەو پێیە کە بەڕاستی ڕوویداوە سەیری ئەم هێڵە بەیانیە بکەین واتە لە ڕابردووە بۆ ئێستا نەک لە ئێستاوە بۆ ڕابردوو بۆمان دەردەکەوێ کە ژمارەی دانیشتوانی سەرز ڕووی زەوی هەتا کاتی نەزمبوونەوەکە هەڕوو لە زیادبوون بووە و لەپڕ لە نێوان ساڵانی 11800 بۆ 11600 پێش زایندا بەڕادەیەکی زۆر کەم بۆتەوە و ئەم کەمبوونەوەیەش نزیکەی 2 سەدەی خایاند و پاشەمە کەمبوونەوەیە ژمارەی دانیشتوان لە سەر خۆتر و نزیک لە نەگۆڕانەوە پاش ساڵانی 1970 بۆ 1960 پێش زاین دەست ئەکا بە زیادبوون و ئەو زیادبوونەیە تا ئێستا شەر بەردەوامە. گرنگ و سەرسوڕێنەر ئەوەیە ئەم بەڵگانەی بەهۆی زانیاری جیاجیا و دوور لە یەکترەوە کۆکراونەتەوە هەمان مێژومان بۆ دەردەخەن. بۆ نمونە سەرەتای ڕۆژمێری مانگی و ڕۆژی هێندی لە 11652 پێش زایندا و کە دەست پێ دەکا. ڕۆژمێری مایی لە چەند کۆمەڵە ساڵێک پێگاتووە کە هەریەکەیان بریتیە لە 2760 ساڵ کە کۆتایی یەکێک لەو کۆمەڵانەمان زانی و بەو پێی بەرەو ڕابردوو ڕۆشتینەوەگەینە مێژووی 11653 ساڵ پێش زاین. پاشکارە ساتە جیهانیەکە ماوەی 200 ساڵ ژمارەی دانیشتوانی سەرز ڕووی زەوی هەر لە کەمبوونەوەدا بووە. لەو ماوەیەدا ئەوەکە گەڕاوەتەوە شوێنی خۆی و تەقینەوەی بورکان و بوومەلەرزەکەم بۆتەوە و بەرەبەرە تیشتی ڕۆژ ئەو پەردە ئەستورە غازانەی بڕیوە کە بە دەوری ئاتۆمۆسیفیری زەویدا دروست بووە. بەڕای بلامی ئەمە کۆتایی ماوەی کارە ساتەکەی و بۆ بەسەرەتای ساڵی پەیدابوونی دووجوری ڕۆژمێری تر و ڕۆژمێری ئاشووری و ڕۆژمێری میسرێ کۆنەکان. ڕۆژمێری میسرێ کۆنەکان لەسەر بنچینەی ڕۆژ دروستکراوە و لە چەند کۆمەڵەیەکی 1440 ساڵی پێگاتووە. کۆتایی یەکێک لەم کۆمەڵایەمان لە ئاشکرایە کە ساڵی 1322 پێش زاینە ئەگەر بەپێی کۆمەڵ بڕۆین بەرەو دواوەگەینە سەرەتای دروستبوونی ڕۆژمێرەکە کە ئەویش ساڵی 11542 پێش زاینە. ڕۆژمێری ئاسووری لەسەر بنچینەی سوڕانی مانگ دروستکراوە و ئەو کۆمەڵە ساڵانەی لێ پێگاتووە زۆر لە کۆمەڵەکانی ڕۆژمێرە میسرێکە جیاوازە و هەر کۆمەڵەیەک بریتیە لە 1805 ساڵ. هەروەها کۆتایی یەکێک لەو کۆمەڵانە ساڵانە زۆر دوورە لە کۆتایی کۆمەڵەی ساڵەکانی ڕۆژمێرە میسرێکەوە و بریتیە لە ساڵی 1912 پێش زاین. لەگەڵەوەشدا ئەگەر کۆمەڵ بخەینە سەر یەک و بەرەو دواوە بگەڕینەوە بە شێوەیەکی یەجگار سەرسوڕێنەر ئەگەینە هەمان سەرەتای دەستپێکردنی ڕۆژمێرەکە کە ئەویش بریتیە لە ساڵی 11542 پێش زاین. هیچ ڕێیتێ ناچێ و ناشێ ئەم دوو ژمارەیە بەڕێکەوت وەک یەک بن. زیاتر ئەو ڕێیتەیەچێ کە سەرەتای دروستکردنی هەردوو ڕۆژمێرەکە یەک ڕوودا بێ. بەڕای ئەمام ڕووداوەش پەیوەندیەیە بە کارەساتی لافاوی جیهانی یەکەمەوە. بەم جۆرە ئەتوانین ئەم دوو مێژووە باسمان کردووە واتە ساڵانی 11650 یانی 11652 یان 11653 پێش زاین و 11542 پێش زاین دابنین بە سەرەتا و کۆتاییاتنی ماوەی کارەساتەکە. شەڕی مار و باڵندا
لە زۆربەی سەرچاوایانی و جادوگەریەکاندا ڕووداوە گرنگەکان بە ڕەمەز نیشان دراون، واتام ڕەمزانە ژمارەیەکی زۆر کەم لە پیاوانی ئاینی زانیویانە هەر بە هەمان شێوە باسی ئەو کارەساتە کراوە کە ئێمە مەبەستمانە. لەمڕۆ بە سەبیڵین کە بیرروڕای هەندێک لە زانایانی ئاینی ئایسایی تێک هەڵکێشانی منداڵانی کۆرپا لە ئاوی پیرۆز دووبارەکردنەوەی یادی لافاوەکەیە کە کاتی خۆی مرۆڤایەتی لەناو بردووە. بە شێوەی جیاواز لەما ئاڵۆستەر باسی ئەم کارەساتە لە ئەفسانە و سەرچاوایینیەکانی گەلانی تردا بەرچاوەکەوێ. ئەفسانەی ئاینی زۆربەی گەلانی سەرزەوی دەرئەخا کە لە کۆندا پێش پەیدابوونی وشکانی هەموو سەرزەوی بە ئاو داپۆشراوە کە گیانلەبەرێکی سەرەتایی نزیک لە شێوەی ماری تێدا ژیاوە. بە پێی ئەفسانەکان ئەو مارانەیان ئەژدیهایانە کە لەوە پێش بوونەتە ڕەمز و نیشانەی ئۆکانوس بە تایبەتی و ئاو بە تێکڕایی پێش پەیدابوونی ژیان لە سەرزەوی وشکانی لە ژیانی سەرەتایی ئاسماندا جێی خۆیان کردوێتەوە. هەر ئەوی ژواتە مار بووە بە نیشانەی گەڕانەوە بۆ سەرەتای یەکەمین زیندوێتی، واتە نیشانەی لە ناوچوونی ژیان و پەیدابوونی کارەساتی لافاوەکە. یەکێک لە نووسراوە بابلیەکان ئەو ساڵی لافاوەکەی کە تێدا ڕووداوە بە ساڵی نەڕاندنی ئەژدیهاناوە بە لە ئەفسانەی کۆنی هیندیشدا ماری جیهانی بێبن دژی پەیدابوونی سەرەتای ژیانی ژیری لە سەرزەویە جەنگێ. ئەو ئەوێ جیهان بگەڕێنێتەوە بۆ سەرەتای یەکەمی زیندوێتی، واتە ژیانی ناو ئاوی پێش پەیدابوونی وشکانی. ئەفسانەکە ئەڵێ جارێک ئەو مارە کە لە ئاوە جیهانیەکەدا ئەژیا زەوی ڕفاندی و لەگەڵ خۆیدا بردیە ناخی ئۆکانوسەوە، بەڵام خواوەند نیشتۆ کەوتۆتە جەنگەوە لەگەڵ مارەکە و زەوی لە دەست ڕزگار کردو و دووبارە سەری خستۆتەوە بۆ سەرڕووی ئەو. زۆر ڕێی تێچێ لەم ئەفسانەیەدا ڕفاندنی زەوی بۆ ناو ئاوی ئۆکانوس مەبەست لە داپۆشینی وشکانیەکی گەورە و بەرین بێ لە کاتی کارەساتی لافاوەکەدا. وەگە بینین لێرەشدا مار نیشانەی بەڵاو سەرگەردانی و لە ناوبردنی پەیدابوونی ژیانی ئاساییە لەسەر زەوی و دوژمنایەتی لەگەڵ خودای خۆرداکە. لە میسری کۆنیشدا نیشانەی تێکدانی ئارامی جیهانی مارە یان ماری ئاسمانی کە هەندێکجار لە شێوەی مار ئەپۆپیزدا دەرئەکەوێ و هێزێکی ڕەشی بێسنووری لە ناوبردنی هەیە و هەندێکجار لە شێوەی ماری خۆی ئاودا دەرئەکەوێ کە هێزی هەستانی لافاوی پێسپێراوە و هەندێک جاریش لە شێوەی ماری خۆی سیترغدا خۆی ئەنوێنێ کە هێزێکی بێسنووری ڕوودا و کارەساتی سروشتی لە ئەستۆدایە. لە زۆربەی نووسراوی مسری کۆندا ماری ئەپۆپیس بە لەعنەت کراوە. بۆ نمونە لە کتێبی مردوواندا بە مار ئەوترێ بۆ دواوە ئەی بەدفەساڵ بگەڕێوە ناخی بێبنی بۆ ئەو جێگایی کە باوکت فەرمانی پێدابووی تێیدا بمێنیتەوە و لێی بمری. لەم جێگا پیرۆزە نزیک مەبەرەوە کە ڕەعی تێدایە. لێرەشدا هەر مارێک نیشانەی ئاو بێ و بێ ئارامی و دژمنی ڕەعی خۆی ڕۆژە کە خاوەنی هێزی نەهێشتنی ئاژاوە و پەیداکردنی هێمنیە. بەواتای ئەفسانە کۆنە میسریەکان هەموو ڕۆژێک لە کاتی هەڵاتن و ئاوابوونی ڕۆژدا ماری ئەپۆپیس هەوڵ ئەدا ئەو بەلەمە نقم بکە کە خۆی ڕۆژ تێیدا هاتوو چۆوەکە. هەروەها جارێک لە میسری کۆندا ڕۆژ بە ناو هەورێکی ڕەشدا تێپەڕ ببوایە و دەربکەوتایان وت وا خۆی ڕۆژ بەسەر ماری ئەپۆپیسدا سەرکەوت. لە حەوزە پیرۆزەکەی هیلپۆڵ وێنەی ماریان بە لەعنەت ئەکرد بە نیازی ئەوەی هێزی ڕووناچی بەسەر هێزی تاریکیدا زاڵ ببێ. ئەفسانەی کۆنی جوولەکەش دەربارەی ماری ناکهاش ئەدوێ کە لە زەریای سەرەتایی زیندوودا ژیاوە. ئەو مارە دوژمنایەتی لەگەڵ یاخمای خوای گەورەی سەرو ئەکرد و ئەیویست یاسای سروش تێک بدات و جێی مانگۆستێرەکان بگۆڕێ. لە ئەفسانەی کۆنی بابلیشدا ماری تیماتە لە مەردۆخ خۆی ڕۆژدا ئەگونجێ. لە ئەفسانەی کۆنی ئەندەنووسیا و چینیشدا ماری کونکون نیشانەی لافاوە. لە ئەمریکاشدا تڵالۆکی خوای ئاو کە هێزی پەیداکردنی لافاوی لە ئەستۆدایە هەر لە شێوەی ماردا دەرئەخرا. لە هەندێک شوێنی تردا هەمان خوا لە شێوەی مارێکی شەغداردا یان مارە مەزنەکەی ئەکۆمەناکیدا دەرەکەوێ کە هەمان ئیشی نەگۆڕاوی پێسپێراوە کە ئەویش لافاوە. هەندێک لە زاناکان باوەڕیان وایە کە ئەم نیشانەیە لە نەژاددا لە ئەمریکادا نەبووە چونکە شێوەی مار زۆر ناوچەی سەرزەوی لە ئەمریکادا هەیە وەک میسری و بابلی و ئەندەنووسی و چینی و یابانی. لە ئەنجامدا لەبەر ڕۆشنایی ئەم هەموو شێوانە پیاوانی ئاینی ئەمریکا ناوەڕاست شێوەی ماری ئەمریکایان هێنایە گۆڕێ کە لە ڕاستیدا لە شێوەی بەشەکانی ماریە وڵاتانە وەرگیراوە کە باسمان کرد. خۆر زۆر جار لە شێوەی باڵندە دەرەخرێ بۆیە
هەراو خەباتی نێوان ئەو دوو سەرەتاییەی باسمان کردن لە شێوەی خەباتی مار و باڵندە دەرەکەوێ. ئاینی عیسایی ئەم شێوە خەباتە لە ڕۆژهەڵاتی نزیک کردەوەتەوە و وەریگرتووە و لە وێنەی ناو کڵێساکانی سەدەی ناوەڕاستدا ئەمە بە ئاشکرا ئابیندێ. لە هیندستان باڵندەی پیرۆزی هاروردی لەگەڵ ناگای ماری ئاویدا جەنجێ. لە ئەفسانەی کۆنی یابانیدا باڵندەی پیرۆزی بینکۆ بینێ کە مارێکی بە دەنوک هەڵگرتووە. ئەمە نیشانەی خەباتی نێوان باڵندە و مارە تەنها لە دنیای کۆندا نەمایەوە بە ئۆقیانوسدا گەشتە ئەمریکا. ئێستا وێنەی لەم چەشنە هەتا لەسەر بەیداخی دەوڵەتی مەکسیکیش کێشراوە. هەندێک جار لە باتی نیشانەی باڵندە و ڕۆژ دەوریەکی خڕ باڵدار دەرەکەوێ. ئەمەش لەوە چێ کە لەم نیشانەیە پێگاتبێ خڕی کە نیشانەی ڕۆژە و باڵ کە نیشانەی باڵندەیە. بەم جۆرە گۆڕی خۆی میسر کە چێوە شێوەی هەڵۆیە لە وێنەی دەوریەکی خڕدا هێرشە باتە سەر سێتخ، هێرشەکەی بەوە کۆتایی دێ کە سێتخ ئەچێتە شێوەی مارێکی هاوارکەرەوە و لە کوونێکی زەویدا خۆی ئەشارێتەوە. لە ئەفسانە بابلیەکانیشدا بێڵی خۆی سەر و لە شێوەی دەوریەکی باڵداردا لەگەڵ ماردا شەڕەکە کە دووبارە نیشانەی ئاوە. لە هیندستان فیشنۆ لە شێوەی دەوریەکی باڵداردا دەرەکەوێ و بەسەر ماری نیشانەی لافاودا زاڵە بێ. نیشانەی دەوری باڵدار لە پۆڵنیا و میسر و لای خیتیەکانی و لەگەڵ خواروی ئەمریکا و لای مای و ئاشوریەکانیش بەدیەکرێ. لە هەموو شاندا هەر یەک واتایە گەبەخشێ. زاڵبوونی هێزی چاکە و ئارامی و هێمنی بەسەر هێزی لە ناوبەری ئاودا. بەم جۆرە ئەو کارەساتە ئاسمانیی کە لە کۆندا ڕوویداوە و بەڵای بەسەر زەویەکەمان داهێنەوە لە ئەفسانەی زۆربەی گەلاندا لە شێوەی خەباتی نێوان مار و باڵندە و مار و دەوری باڵداردا نیشان دراوە. بەشی دووەم ژیانی پێش لافاوەکە. مرۆڤی ژیر لە سەرزەوی هیپۆتیزی زانیاری هەمیشەیی لە سەر چوارچێوەی ئەو ڕاستیانە دەرەچێ کە بنە بنچینە بۆ سەلماندنی یا فێرنادۆسکی. هەرچەندە زۆر زانیاری و دەستنووسی کۆن لە بەردەست مێژوو نووساندا کۆبوونەوەتەوە، لەگەڵەوەشدا زۆر کەم دەربارەی کۆنترین مێژووی مرۆڤایەتی ئەزانین. هۆی سەرەکی ئەمەش ئەوەیە کە ناتوانین هەمیشە لە ژێر پەردەیە و زانیاریانەی لە ئەفسانەکاندا هەن ڕووداوی ڕاستەقینەی مێژوو ببینین. بۆ نمونە ئەگەر مرۆڤێک لە نووسراوێکی کۆندامە بخوێنێتەوە لە فڵانان ساڵدا ئەژدیهایەکی ئاگرین بە ئاسماندا تێپەڕی، ئەتوانێت بە سێ شێوە ئەم ڕووداوە لێک بداتەوە. یەکەم ئەمە کارەساتێکی ڕاستەقینەیە و بەو جۆرە ڕوویداوە کە باس کراوە، بێگومان ئەمەش بیرێکی منداڵانەیە و تەنها بۆ منداڵ باشە. دووەم لە سەرەتاوە تا کۆتاییە و باسە هەموو خەیاڵەکانە کە ئەمە لە هەموو شتێکی تر ئاسانترە لەبەرەوە لە هەمویان بێهێسترە و باسی خەیاڵ کراوە. سێهەم بیر لەوە بکاتەوە کە لە ژێر پەردەی ئەفسانەوە ئاینەکانەوە بڕوانێتەوە ڕووداوە ڕاستەقینەی کە بۆتە هۆی پەیدابوونی و ئەفسانەی وەک دەرکەوتنی کەمیتا و بۆلید و هیتر، واتە بە شێوەیەکی زانیاری ڕاست ئەو ئەفسانەیەشی بکرێتەوە. بۆ ئەم مەبەستەش ئەتوانێت ئەم نمونەیەی خوارەوە بهێنێتەوە. لای هەمووان ئاشکرایە کە مارکس و فری ئەنگلیز چەند دژی بیر و باوەڕی ئاین وەستاون و دەربارەی پەیدابوونی گردون و ڕەخنەی توندیان لێگرتووە. لەگەڵ ئەوەشدا ئەم هەڵوێستەیان ڕێی لێ نەگرتوون. ئینجیل بە سەرچاوەیەکی مێژویی بزانن، بۆیە لە شیکردنەوەی خەوەکەی یوحەنای پیرۆزدا کە یەکێکە لە هەرە تاریکترین بەشەکانی ئینجیل، ئەنگلیز ئەڵێ ئەم بەشە بە جۆرێکی وا ژیانی سەدەی عیسای سەردەمی ساڵی 680 پێش زاینی تێدا ڕوون و ئاشکرایە. ئەڵێ لە ئاوێنەدا ئەیبینی هەمان شت دەربارەی نیشانەی ڕەمزی و جادوگەری و ژمارەی و هیتر. وتراوە وەک بینیم چۆن ئەنگدێس مۆری یەکەمی حوتەمی مۆرەکەی هەڵپسڕی و گوێم لە دەنجی یەکێک لەو چوار حەیوانە بوو کە بە دەنجێکی بەرز ئەینەڕاند و ئەیود وەرە سەیرکە. فانگلز بەسەر سۆرمانیەوە باسی ڕاستی و معقولیەتی ژمارە سیحراویەکانی ئینجیلەکە، وەک حەوت ڕندە و ژمارەی 666 و هیتر. نابێ ئەومان لە یاد بچێت کە ئەفسانە و نووسراوە پیرۆزەکان ئاوێنەیەکی ڕوونی کۆمەڵایەتی و ئەو کاتەن و بەپێی ڕادەی بیریکردنەوە و تێگەشتنی مرۆڤی ئەوسا ڕووداویان تۆمار کردووە. بۆیە ئەتوانین دەربارەیان ئەم قسانەی لێنین بڵێینەوە. هەستی کۆمەڵایەتی قەبارە و بوونی کۆمەڵایەتی ڕوونەکاتەوە.
کەواتە پێویستی سەرشانی زانایانەوەیە هەواڵی ڕابردووی کۆن بهێننەوە ناو چوارچێوەی ڕوونکردنەوەی نوێوە و وای لێ بکەن لەگەڵ تێگەشتنینەوەی ئێستادا بگونجێ، بەڵام دیارە بۆ ئەمە پێویستە لە پێشدا بە وردی بیان خوێنینەوە و تیان بگەین. بێگومان ئەمەش ئاسان نییە. بۆ سەلماندنی ئەمام نمونەیە هێنینەوە. بۆ دەرخستنی نهێنی نووسرا و ئەلفوبێی گریتی زاناکان تەنها واتە وشەیەکی 18 نیشانەییان زانیوە، بێ ئەوەی بزانن دەنجی هەریەکێک لەم نیشانانە چۆنە لە کاتێکدا کە بەبێ ئەمە هیچ نایەتە ئەنجام و ئەوە ڕوون نابێتەوە ئایا ئەو زمانانە ئەو گەلە بلیمەت و خاوەن شارستانیەتیە بەرزە پێی دواوە لە کام گروپی زمانە. بۆیە بۆ ئەوەی بە تەواوی ئەو دەنگانە بزانرێ زاناکان پێویست بوو بۆ هەریەکێک لەو 18 نیشانانە دەنگی جیاجیای پێویستی هەموو پیتەکان دابنێن. بۆ ئەمەش نزیکەی 200 ملیار شێوەی جیاجیای ئەم وشەیەیان دەست ئەکەوت. لەمانەش تەنها یەکەیەکیان ڕاست ئەبوو. بەو جۆرە ئەگەر زاناکان لەسەر ئەم شێوەیە بڕۆشنایە بۆ خوێندنەوەی و دەستنووسانەی لەم دوایانەدا لە قەراغ زەریای مردوو دۆزراونەتەوە وا چەند ساڵێکیان ئەویست، چونکە ئەبوایە بۆ هەر دەنجێک و واتایەک و کارێکی زمانەوانی کۆمەڵە دەنجێک و پیتێکی بێسنوور دابنرێ و جێگۆڕکەیان پێ بکرێ و هەموو دەنجێک و واتایەک لەگەڵ ئەوەی پێشوودا بەیەکەوە ببەسترێتەوە وەک کوێر دەست بگوترێ بۆ دۆزینەوەی ئەو دڵۆپە دەنگە پێویستەی کە لە زەریایەکی فراوانی دەنجی نەنووسراو داون بووە. ئەمەش بێگومان نە لە هێزی تاکە کەسێک و نە لە هێزی کۆمەڵێکی گەورەی زانادانیە. ئێستا بۆ یارمەتی زانایانی ئەلیکترۆن هاتۆتە پێشەوە. لەبەرەوەی دەستنووسەکانی ناوچەی زەریای مردوو پەیوەندیەکی نزیکی هەیە بە بنەڕەتی مێژووی ئاینی عیساوە. ڤاتیکان گرنگیەکی زۆری داوە بە شیکردنەوە و خوێندنەوەیان. بۆ ئەمەش زانایان ئامڕازێکی ئەلیکترۆنی بیرتیژی وایان دروست کرد کە ژمارەیەکی بێسنوور زانیاری زمانەوانی و مێژووی و شوێنەوار زانیان تێدا کۆ کردوتەوە. بۆ نمونە هەموو شەودێڕێکی ئینجیلی لەبەر بوو ئەیزانی بە چەند جۆر و شێوە خوێندێتەوە. یەکێک لەو نووسراوانەیاندایە کە ئەیانویست مەتەڵەکەی هەڵبهێنێ و زانایان بە هەناسە لێبڕاویەوە چاوەڕێی بڕیارەکەیان کرد. وا مەچینەکە هاتە قسە. ئەو وشانەی نەنووسراوە کۆنەکان نەخشیان کێشا بوو و پاش 2000 ساڵ هاتنەوە قسە و دەنگیان ئاشکرا بوو. ئامڕازەکە بەم جۆرە تەرجومە نووسراوەکەی کرد. ئالەم بیابانە ئەگەڕین بۆ دۆزینەوەی و ڕێگایی بەرەولای خوامانە بە. پاش خوێندنەوەی نووسراوەکە ئەوسا بەشی سێمی ئەم کارە دەست پێ دەکا کە گرنگترینیانە و بریتیە لە شیکردنەوە و لێکۆڵینەوەی نووسراوەکان. ئێمە بە کورتی ئەم باسەمان جێڕا تەنها بۆ ئەوەی کە بزانرێ سەرچاوەی کۆن چەند کەمە و ئەوەی هەیە چەند بەگرانی و ئاڵۆزیە خوێندرێتەوە و لەبەر ئەمەشا کە زانیاریمان دەربارەی مێژووی هەرە کۆنی مرۆڤایەتی زۆر کەمە. هەرچەندە کاروباری ئارکۆلۆجیا زۆر بەربڵاوە، لەگەڵ ئەوەشدا بەشێکی یەشگار کەم و هەزنەکراوی ڕابردوومان لێ ئاشکرایە. بۆ نمونە ئەو چەندنەوەی زانایان خەریکی لێکۆڵینەوە و دۆزینەوەی شوێنەواری سۆمەریەکانن، لەگەڵ ئەوەشدا هەتا ئێستا تەنها لە 100% شارەکانیان دۆزیوەتەوە و لە 99% شارانە هێشتا هەزارەها ساڵە لە ژێر خاکدا شاراونەتەوە. ئاخۆگەرم شارانە هەموو بدۆزرێنەوە چەند نهێنی ئاشکرا بێ و چەند مەتەڵی نوێ دووبارە بەرەنگاری زانایانە بێتەوە. بەهۆی کۆشش و هەرەوەزی زانایان و دروستکردنی زنجیرەی نەپچراوی یەکێتی زانیاری ئەو شوێنەوارانە ئەدۆزرێنەوە لە ناخی تاریکی و لە بیرچوونەوە و ڕووداوی داپۆشرا و زانیاری ونبوو گەلان و دەوڵەتی لە بیرچوو ئەهێننەوە بەرتیشکی ڕوونکردنەوە. بۆیە ئەبینین لە سەرەتای سەدەی 20دا زانایانی تەمەن پەیدابووی مرۆڤایەتی لە ئەمریکا بە 4000 ساڵ پێش ئێستا دانا، دوای کردنیان بە 10,000 ساڵ و 25,000 ساڵ و لە دواییدا کردیان بە 40,000 ساڵ. لەمەش پتر زانایانی ئارکۆلۆجی بەناوبانگی ئەمریکی کارتەر ئەم تەمەنا گەیەنێتە 100,000 ساڵ. درێژکردنەوەی تەمەنی پەیدابوونی ڕووداوی مێژووی و هەوڵدان بۆ گەیاندنی بە کاتی دوورتر و کۆنتر شارستانیەتی جیاجیاش ئەگرێتەوە. بە پێ و بیرۆڕایی لە هەموو ڕاکانی تر ئێستا چەسپاوترە پەیدابوونی یەکەمین شارستانیەتیە لە ناوەڕاستی ئەمریکا کە ئاگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەکانی 15 و بەڵام ئەو زانیاریانەی لەم دواییەندا کۆبوونەتەوە ئەوە سەلمێنن کە زۆر پێش ئەمە شارستانیەت لەو ناوچانەدا هەبووە. لە نزیک مەکسیک هەڕێمێکی پلپلا هەیە
کە بە شێوەیەکی گەورە لە ژێرەوە لە ناو زەویدا نوقم بووە. جیۆلۆجیەکان بێ ئەوەی گوێ بدەنە بیرروڕاکانی ئارکۆلۆجیەکان تەمەنی دروستکردنی ئەجێڕنەوە بۆ کاتێک کە 5,000 ساڵی پێش زاینە، کەواتە ئەو هەڕەمە لەو کاتەدا دروستکراوە کە بە گوێرەی بیرروڕای زانایان شارستانیەتێکی پێشکەوتوو نەبووە مرۆڤ بتوانێت لەو شێوەیە دروست بکات. ئەو پشکنین و تاقیکردنەوانەی باسین گانگلیسۆم کردوونی پیشگیری تەواوی بیرروڕای جیۆلۆجیەکانەکەن. ئەو زانایە پاش هەڵکردنەوەی چین بە چینی زەوی دەوری هەڕەمەکە گەشتۆتە بناغەی ئەو هەڕەمە و بۆی دەرکەوتووە کە تەمەنی دروستکردنی ئەگاتە 5,000 ساڵی پێش زاین. لە پاش پشکنینی زۆر ورد زانیاریان بەهۆی ڕادیۆ و کاربۆنەوە وەردەگرت کە لە ساڵی 216 پێش زایندا هەڕەمەکە چۆڵ کراوە و مرۆڤی بەجێهێشتووە. ئەگەر بڕوا بکەین کە تەمەنی ئەو هەرەمە ئەوەندە درێژە کەواتە ئەبێ تەمەنی پەیدابوونی مرۆڤی ژی لەو ناوچانەدا زۆر لەوە کۆنتر بێ. هەروەها ئەتوانین ئەو نووسراوەی لەسەر تەلەبەردێکی ئەمریکای ناوەڕاست هەڵکەنراوە و ئەگەڕێتەوە بۆ ساڵی 120,042 ساڵ پێش زاین بە بەڵگە بۆ بوونی شارستانیەتێکی پێشکەوتومان ئەباتەوە لەو کاتەدا ئەو شارستانیەتە کە هیچ دەربارەی نازانین. نووسراوی زۆر لەمە کۆنتریش هەیە. بێجگە لەمە ئێستا زانایانی ئارکۆلۆجی بەڵگەی وایان بەدەستەوەیە کە نەک تەنها بوونی مرۆڤ لەم ناوچانە سەلمێنن بەڵکو شوێنەواری ئامڕازی ئیشکردنیش دەرەخەن کە ئاگەڕێتەوە بۆ 40,000 ساڵ پێش ئێستا، کەواتە ماوا سەلمێنێ کە پێش ڕوودانی کارەساتی ئەو لافاوەی باسمان کرد و مەبەستمان لەو ناوچە شارستانیەتێنە هەبووە، بەڵام ئاخۆ چەند بەرز بووە و پێشکەوتوو بووە. هەمان پرسیارە توانین دەربارەی شارستانیەتی میسر و سۆمەر و ئەمریکای خوارو بکەین. ئەوەش ئاشکرایە یەکەمین دەوڵەت لە دۆڵی نیلدا لە 4,000 ساڵی پێش زایندا دامەزراوە. ئەگەر ئەمە وابێ ئەی چۆن ئەو شتە سەیرە ڕوون بکەینەوە کە هیدۆدت چوار و مێژونووسەکان کاتێک ئەویان باس کردووە کە گوایە لە کاتی ئەواندا دەستنووسی میسری هەبووە کە تەمەنیان 70,000 ساڵ بووە. مانیۆفێن زانای ئاینی میسری سەدەی چوارەمی پێش زاین کە مێژووی میسری نووسیوەتەوە لەمەش کۆنتر بازەکە بە ساڵی 3627 پێش زاین نووسیوێتی مێژوەکەی دەست پێیەکە. سیمۆلۆنس مێژوونووسی بیزانتی باسی زنجیرە نووسراوێکی میسریەکە کە لەلایەن زانە ئاینیەکانەوە بە ناوی هەواڵی کۆنەوە بە درێژایی 36,525 ساڵ نووسراونەتەوە. هەروەها دیگین لارێتی مێژوونووسی یۆنانی سەدەی سێهەمی پێش زاین بە دڵنیایی وەڵێ زانایانی ئاینی میسری دەستنووسی وایان پاراستووە کە ئاگەڕێتەوە بۆ 48,863 ساڵ پێش ئەسکەندەری مەکدۆنی. ئەم هەواڵانە ئەجێڕنەوە بۆ ئەو کاتە دوورانەی کە بەڕای زۆربەی زانایان نەک هەر مرۆڤی ژیر لەسەر زەوی نەبووە بەڵکو نووسینیشی هێشتا پەیدا نەبووە. دیارە ئەبێ بە گومانەوە بڕوانینە زۆربەی ئەو هەواڵانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا نابێ هەموو بە جارێک ڕەتی بکەینەوە یان بە جارێک بەڕاستیان بزانین، چونکە تا ئێستا چەند هەواڵێک لەوانەی باسمان کردوون و لە کۆنێکی زۆر دوورەوە پێمان گەشتون بە بەڵگەی ڕاستییان سەلمێنراوە. بۆ نمونە لە ساڵی 1969دا لە دۆڵی نیل هەندێک ئامڕازی بەردین دۆزراوەتەوە کە مێژووی تەمەنیان ئەگەڕێتەوە بۆ 70,000 ساڵ لەمەو پێش بۆ ئەو کاتەی کە بەڕای زانایان هێشتا مرۆڤ پەیدا نەبووە. ئەمەش هەندێک لەو هەواڵانە ئەسەلمێنێ کە زۆر بەدڵنیاییەوە نووسەرە کۆنەکان باسییان کردووە. ئەمە و هەندێک لەو دۆزینەوانەی کە لەمە دووە باسییانەکەین بەڵگەن بۆ سەلماندینی شارستانێتی کۆنی پێشکەوتوو کە لە پێش ڕوودانی کارەساتی ئەو لافاوەدا کە لێی دوایین. لەمە پێش باسی کەلاوەکانی شاری تیاوخوانەکەی سەرشاخی ئانمان کرد کە ڕۆژمێرێکی سەیری 290 ڕۆژی لێ دۆزراوەتەوە. ئێستا ئەم شارە لەسەر شاخێکە کە 4,000 مەتر لە ڕووی زەریاوە بەرزە و بۆ ژیانی مرۆڤ زۆر شیاونیە. لەگەڵ ئەوەشدا شوێنەواری بەندەرێکی زەریای گەورە و پاشماوەی بەبەردبوون و ئێسقانی گیان لەبەری زەریایی و نیگاری ماسی باڵداری لێ دۆزراونەتەوە. ئەمانەش هەموو بەڵگەن بۆ ئەوەی کە کاتی خۆی ئەم شارە زۆر نزیک بووە لە زەریاوە یان وەک هەندێک زانایان ئەیڵێن یەکسەر لەسەر ڕۆخی زەریا بووە.
ئەوەی شایانی باسە زانایانی جیۆلۆجی بەرزبوونەوەی شاخی ئاند ئەجێڕنەوە بۆ سێهەمین شاخی مێژوو، واتە بۆ ئەو کاتەی کە بەپێی ڕای زانایان هێشتا لەسەر زەوی مرۆڤ پەیدا نەبووە، کە لەم دواییاندا زانایان چوونەتە بن گۆمی میتکاکای نزیک ئەم شارەوە لە قوڵایی 8 مەتردا شوێنەواری دیوارێکیان دۆزیوەتەوە کە لەسەر تاشە بەردی زۆر گەورە دروست کراوە. ئەم دیوارانە بەرامبەر بە یەکتری بەهێڵێکی ڕاست لەگەڵ سەکۆیەکی گەورەدا ماوەی کیلۆمەترێک زیاتر درێژ بوونەتەوە. بەڕای پسپۆڕ ڕۆبنفێڵی مامۆستای کۆلێجی ئارکۆلۆجی شاری تیاخۆناکۆ، ئەو دیوارانە شوێنەواری پەرستگایەکی سەرڕۆخی زەریا کە گەورە پیاوانی شاری تێدا نێژرا کە لاوەی ئەم بینایە چۆن گەشتۆتە بن ئەو گۆمە. زانایان ئەو ڕاستیە جێڕنەوە بۆ کاتی پەیدابوونی شاغ لەم ناوچەیەدا، واتە بۆ کاتەی کە وەک باس کرا هێشتا مرۆڤی پەیدا نەبووە تێدا. ئەگەر ئەمانە وابن کەواتە زۆر دۆزراوەی تر کە هێشتا ڕوونکردنەوەیان دیار نییە و گرانە هۆی پەیدابوونیان بزانرێ ئاشکرا بن. کاتی خۆی لە سەدەی 16دا لە ناخی کانەزیوێکی پیرۆدا ئیسپانیەکان بزمارێکی 18 سانتیمەتریان دۆزیوەتەوە. بەشی زۆری ئەو بزمارە کە لەگەڵ بەردەکاندا تێکەڵاو بووە و بووبوون بە یەک پارچە، ئەوەی ئەگەیان کە 10,000 ساڵ ئەو پارچەیە لە ناخی زەویدا ماوەتەوە. نوێنەری شای ئیسپانیا لە پیرۆ فرانسیسکۆ دیکۆ دێلۆتۆ ماوەیەکی زۆرە و بزمارە سەیرەی لە ژووری میواندا نابوو. پیشانی میوانەکانی ئەدا وەک دۆزراوەیەکی نایابی دانسقا. ئەمە یەکەمین دۆزراوی لەو جۆرە نییە. بۆ نمونە لە یەکێک لە کانە خەڵوزە بەردینەکانی ئوسترالیادا پارچە میترۆیەکی ئاسن دۆزرایەوە کە نیشانەی دەستکاریکردن و نەخشاندنی مرۆڤی پێوە بووە و ئەگەڕێتەوە بۆ بەشی سێمی مێژوو، واتە بێت دەستی مرۆڤی ژیری پێش 30 ملیۆن ساڵ گەشت بێتێ. گۆڤاری هەواڵی کۆمەڵەی مێژووی کۆنی سکۆلەندی بڵاوی کردەوە کە پارچە ئاسنێک لە ناو پارچە خەڵوزێکی بەردینی گەورەدا لە سکۆلەندا دۆزراوەتەوە. هەواڵێکی تریژەڵێک کە لە ساڵی 1891دا زریزەیەکی زێر لە ناو پارچە خەڵوزێکی بەردیندا لە ناخی کانگایەکی خەڵوز دۆزراوەتەوە. زۆربەی مێژونووسان بە گومانەوە ڕوان نام جۆرە دۆزینەوە و هەواڵانە. ئێمە نابێ پەلە لە سەلماندنیان بکەین هەتا چەند جۆرە دۆزینەوەی چێتر بە شێوەی زانیاری و ئاخرێنە بەر تیشکی زانینەکان کە گومان نەهێڵێ. گومانکردن لە کاریوا بە ئاسانی وەرگرتنیان تەنیا لەبەرەوە نییە کە زانیاری هەتا ئێستا زۆرجار لە ئەنجامی بڕیاردانی پەلەدا بەهاڵەت چووە، بەڵکو لەبەرەوەشە کە زۆرجار مرۆڤی جیرۆتەی بیرروڕای ئەو کۆمەڵەیە کە تێیدا ئەژی و ژیرترین مێشک ناتوانێت هەموو کاتێک و بە یەکجاری لەو بیرروڕاو نەریتانە لابدا کە لە کۆمەڵدا چەسپاوە و کۆمەڵ بەڕاستی ئەزانێ. بۆ نمونە جارێک لە ئەلبەرت ئەنیشتاینی زانای هەرە بەناوبانگیان پرسیایە بڕوای بەوە هەیە کە ئەتوانرێت لە ماوەی 100 ساڵی داهاتوودا وزەی ئەتۆم بگرێتە دەست و بگاتە مرۆڤایەتی و مرۆڤایەتی بەسەریدا ساڵ ببێ. ئەو زانە مەزنە بەرچەند بۆچوون و بەدڵنیاییەوە وەڵامی دایەوە. نەخێر ئەمە لە توانادا نییە، بەڵام هەموو 10 ساڵ بەسەر ئەو وەڵامەدا تێنەپەڕی یەکەم بۆمبای ئەتۆمی تەقێنرا. ئەگەر لە پاشە ڕۆژدا ئەو دۆزینەوانەی باسمان کردن بە بەڵگەوە بسەلمێنرێ، واتە تەمەنی مێژووی پەیدابوونی مرۆڤ لەسەر زەوی زۆر لەوە دوورتر ئەکەوێتەوە کە تا ئێستا باوە. ئەوەی شایانی باسە دۆزینەوەکانی ئەم دوایەش بەڵگەن بۆ بوونی مرۆڤ لەسەر ڕووی زەوی و زۆر لە پێش ئەوەدا کە تا ئێستا نەسەلمێنراوە. بۆ نمونە لە 1959دا لالیکی کە لەسەر یەک و چەند ئامڕازێکی بەردینی دۆزیەوە کە بە پارچەیەک دەورە درابوو کە 60,000 ساڵ تەمەنی پەیدابوونی مرۆڤی درێژ ئەکردەوە و گەیاندیە 2000 ساڵ لەمەو پێش. لە هەمان ساڵدا واتە لە ساڵی 1959دا تیمێکی زانایانی ئارکۆلۆجی بەلجیکی و فەڕەنسی و ئەمریکی لە خوارووی ئیفۆپیپا چەند شوێنەوارێکی نوێیان دۆزیەوە کە کاتی پەیدابوونی مرۆڤیان لەمەش دوورخستر کردەوە و گەیاندیانە 4 ملیۆن ساڵ لەمەو پێش. بەم جۆرە ماوەی مێژوو ڕاستتر وایە بڵین ماوەی پێش مێژوو 2 ئەوەندە درێژ بووە. ئەمە ژواتە درێژی تەمەنی مرۆڤایەتی. سەلماندنی بوونی شارستانێتی وە لەسەر زەوی کە ئێمە هیچ دەربارەی نازانین. بەڵگەیەکی تریش بۆ بوونی شارستانێتیەکی پێشکەوتوو لە پێش کارەساتی لافاوەکەدا ئەو هەوڵ و دۆزینەوانن کە ئیسەلمێنن گوایە مرۆڤایەتی هەوڵی داوە هەندێک زانیاری لە لافاوەکە بپارێزێت و لە لەناوچوون ڕزگاریان بکات.
هەوڵی ڕزگارکردنی زانیاری ئێمەی بلیمەت و شاعیر پارێزەری نێنی و بڕوا مەشخەڵی نەکوژاوە هەڵەگرین بۆ ڕووناکردنەوەی زیندانی ژێرزەوی و بیابان و ئەشکەوتەکان و بیرۆسۆف. زانای عەرەبی سەدەی نۆ بۆ دا ئەبوبەکر بەڵخی نووسیوێتی کە شارەزایان و بلیمەتان زانیان کارەساتی لافاوێکی جیهانی نزیکی ڕوودانە. لە خوارووی میسڕدا ژمارەیەکی زۆر هەرەمیان لەبەر دروست کرد بۆەوەی لە کاتی کارەساتە کوشنگدەکەدا خۆیانی تێدا بشارنەوە و خۆیان لە مردن ڕزگار بکەن. دوانیان لەوانی تر بەرزتر بوون و پانی و بەرزی ئەگەشتا نزیکەی 400 گەز. ئەم هەڕەمانە لە بەردی گەورە لووسکرا و دروستکرا بوون و بە جۆرێکی وا خرابوونە پاڵ یەک بە گران درزی نێوانیانە بینرا. بە قسەی ئەبوو بەڵخی دیواری ناوەی ئەم هەرەمانە بە نووسراوی ئەو زانیاریە پێشکەوت و سەیرانە ڕەش کرابەوە کە بلیمەتەکانی ویستی بوویان لە فەوتان ڕزگاری بکەن. مەسعودی لە چەند سەرچاوەیەکی کۆنەوە کە بە ئێمە نەگەشت و نووسیوێتی سرودی شا کە لە پێش لافاوەکە ژیاوە دوو هەرمی دروست کرد و فەرمانی بە زانە ئاینیەکاندا کە دەستنووسی زانیاریەکانی تێدا بشارنەوە بۆ ئەوەی ئەوانەی پاش ئەمان دێن تێیان بگەن. هەمان شا شوێن و ڕێگا و چۆنێتی هاتوچۆ و جۆری ئەستێرەکانیشی نووسیوەوە. مافینۆن مێژونووسی میسرە کۆنەکان دەربارەی و نووسراوە بە نرخانە دوێ کە لە کاتی نزیکبوونەوەی کارەساتی لافاوەکەدا لەلایەن تۆتۆخی بلیمەتی نیمچافسانەیەوە نووسراوەتەوە. ئەوسا تۆتۆخ چۆتە بەرزگای خواکان و وەک خۆی زانی نووسراوەکانی لەوێ شاردۆتەوە. بە قسەی مانیفۆن ئەو نووسراوانە کە بە نیشانە و زمانێکی پیرۆز لەلایەن تۆخەوە نووسراونەتەوە لە پاش لافاوەکە تەرجەمە کراون و بە شێوەی هیرۆغلیفی نووسراونەتەوە. مێژوونووس و زانای کۆن یوسف فڵاوی دەربارەی ئەو بلیمەتە نووسیوێتی کە زانیاریان دەربارەی ئەستێرەکان و لەشە ئاسمانیەکانی تر و دروستبوونیان هێناوەتە گۆڕێ. بە قسەی و زانایانە پێش لافاوەکە ئاگاداری ڕوودانی کارەساتی واگران بوون کە بێتە هۆی لە ناوچوونی مرۆڤایەتی، هەندێکیان بەهۆی ئاگرەوە و هەندێکیان بەهۆی لافاوەوە. یوسف فڵافی لەم بارەیەوە زانیاری زیاتر ئەنووسێوەڵێ ئەو بلیمەتانە بۆ ئەوەی ئەو زانیاریانەیان نەمرێ و خەڵک بتوانێ فێریان ببن دوو پایی گەورەیان دروست کرد. یەکێکیان لە خشت و ئەویتریان لە بەردوو ئەو زانیاریانیان لە سەر نووسیەوە کە دەربارەی ئاسمانە دووە. پایی دووهەمیان وا دروست کرابوو کە ئەگەر یەکەمیان لافاوەکە خستی دووهەمیان خۆی بگرێ و بمێنێتەوە بۆ خەڵک. بە قسەی فڵاوی پایە بەردینەکان لە کاتی ژیانی ئەواندا واتە لە سەدەی یەکەمی زاینیدا هێشتا هەرما بوو. سترابۆنی زانەی یۆنانی کۆن دەربارەی و نووسراوانە دوێ کە لە پێش لافاوەکەدا هەبوون و هەتا کاتی ئەو لە نیمچە دوورگەی پێرێدا مابوونەوە. زانایینەکانی کیلێد لە ژیانیاندا کەڵکیان لەو کتێبە کۆنانە وەرگرتووە کە پێیان وتون کتێبەکانی فێریلاتی و لە پێش کارەساتی لافاوەکەدا نووسراونەتەوە. لە کتێبی پیرۆزی ئاگین بۆرانە و بە غافاتە پۆرانەی هێندیەکاندا دەربارەی کتێبی ڤید ئەدوێن کە توانراوە لە کاتی لافاوەکەدا ڕزگار بکرێن. پیرۆزی مێژوونووسی بابلی سەدەی سێهەمی پێش زاین دەربارەی و نووسراوە کە مرۆڤایەتی پێش لافاوەکە هەوڵی داوە زانیاریەکانی تێدا ڕزگار بکە. لەم بارەیەواڵێ کە کیسۆتۆرۆز لە نزیک بوونەوەی لافاوەکە ئاگادار کرا فەرمانیدا مێژووی سەرەتا و بەردەوامی و کۆتایی هەموو شتێک بنووسنەوە و لە شاری سیپارەی خۆی ڕۆژدا بیخەنە ژێر خاکەوە. پاش لافاوەکە کیستۆرۆس و هاوڕێکانی کتێبەکانیان لە ژێر خان دەرهێنایەوە و کتێبی تازەیان نووسیەوە و سەر لە نوێ بابلیان دروست کردەوە. پادشایەکی سۆمەری لە دەستنووسێکدا نووسیوێتی کە هەمیشە حەزی کردووە و کتێبانە بخوێنێتەوە کە لە پێش لافاوەکەدا نووسراونەتەوە. بەم جۆرە ئەتوانین بە دڵنیاییەوە بڵین کە توانراوە هەندێک لەو زانیاریانەی پێش لافاوەکە بوون بپازەرێزرێن و لە مردن ڕزگار بکرێن. زانایەکی ئاینی کۆنی میسر بە سۆڵۆنی وتووە ئای سۆڵۆن ئێوە یۆنانی وەک منداڵوان و شارەزای مێژووی کۆنین، ئێوە هیچ دەربارەی ئەو زانیاریە پیرانە نازانن کە لە کۆندا هەبوون. هەمان زانای ئاینی بە سۆڵۆنی وتووە لە کاتی لافاوەکەدا هەموو دانیشتوانی شارەکانی سەر زەریا و ڕووبارەکان لەناو چوون و تەنها ئەو شوان و جوتیارە نەخوێندەوارانە ڕزگاریان بوو کە لەسەر شاخەکان کاریانە کرد.
ئاشکرایە کە هەرچەندە شارستانیەتێکی بەهێزیش بوو بێ و هەوڵیاندا بێ زانیاریان بپارێزن و بەشێکیان لە لافاوەکە ڕزگار کردبێ لەوە پاش بەوەی کارەساتی سروشتی و تیرە دڕندەکانەوە لەناو چوون. لە ناوچوونی زانیاری نەگەر تەنها لە ڕابردووی کۆندا ڕوویداوە بەڵکو لە مێژووی تازەشدا نمونەی ئەمە زۆرە. وەک ئاشکرایە لە سەدەی 14 بۆ 15دا لە ئەمریکای ژوور هێشتا جێنشینگەی نۆرمانەکان مابوو لەم شوێنە تازانەدا کە ئەیانتوانی معدەن بتوێنەوە و کەلوپەلی پێویستی لێ دروست بکەن. بەڵام کە بە چەند تیرەیەکی دڕندە و نەزان دەوریان گیرا و پەیوەندیان لەگەڵ نیشتیمان و گەلی نەژاتیان بچرا بەرەبەرە ئەوەیان نەزانی کە لە بیریان چۆتەوە و کەوتونەتە دۆخی نەزانی سەدابەردینەکانیەوە. کاتی خۆی لە شارانی تیاخۆنکۆی سەرشاخی ئاندا میلەتێک ئەژیا کە شارەزایی تەواوی هەبوو لە گردونناسی و هاتوچۆی ئەستێرە و لە ئاسمانیەکان و معدەنسازیدا کە ئیسپانیەکان چوونە ئەو شارە کەسی تێدا نەبوو، بەڵام بەیکەری بەردینی وایەندی کە هەندێکیان خەشتی زیوی داڕێژراویان پێوە بوو سەنگیان ئەگەشتە نیوتەن لە کاتێکدا کە ئەو تیرە و خێڵانەی لە دەوروبەری ئەو شارە ژیان هیچیان دەربارەی توانەوەی معدەن و گردونناسی نازانی و لە کۆخی لقی دار دروستکراودا ژیان و خواردنی سەرەکیان بریتی بوو لە بەر و ڕەجی درەختی ئاوی. نمونەیەکی تر لە کاتی خۆیدا گەلی ماوری گەلێکی مەزنی زەریاوانی ئۆقیانوسی هێمن بوون، بەڵام پاشەوەی کە لە خاکی نیوزیلەندا نیشتەجێ بوون بەرەبەر ئەم کارەیان لەبیر چۆوە و نەوەکانیان وایان لێیادی چەند دەربارەی نازانی. زانایانی مێژوو ئینتۆگراف ئەم دۆخانە بە دڕندەیی دووهەم جار ناوەبن. ئەوەش شایانی باسە ئەمە لە ناو میلەتانی جیاجیادا بەدی دەکرێت. لە خواروی ڕۆژهەڵاتی ئاسیا زۆر تیرە هەن کە گەڕاونەتەوە بۆ ئاستی سەدەی بەردین. گەلانی کۆنغۆ و ئەنگۆلا کاتی خۆی نووسینی تایبەتی خۆیان هەبوو و لە بیریان چۆتەوە. وەک ئاشکرایە گەلی مایی دەربارەی ڕەوڕەوە هیچیان نەزانیەوە، بەڵام لە ڕاستیدا ئەمەوانیە لە کاتی پشکنینی ئەو ناوچانەدا عەرەبانەی چوار ڕەوڕەوەی یاری منداڵانیان لە سوڵەت دروست کرا و درۆزراوەتەوە. ئەمەش دیارە یادگاری ئەو کاتانەی بە بیری ئەو گەلەی هێناوەتەوە کە خاوەنی ڕەوڕەوە و عەرەبانەوە ئامڕازی گواستنەوە بوون، وەک زۆربەی زانیاریەکانی تریان لە بیریان چۆتەوە. دەربارەی لە ناوچوونی زانیاری گەلان لە ئەنجامی لافاوەوە لە زۆر نووسراودا هەواڵەیە. بۆ نمونە پاپول فۆخ ئەڵێ کە مرۆڤی پێشوەی ئەتوانی هەموو شتێکی گیان بزانن بە ڕادەیەکی وا لە جێگای خۆیاندا دانیشتن و بێوەی بجوڵێن و لە بەرزایی ئاسمانەوە تا ناخی زەوی چیتیا بواە ئەیان بینی، هەتا ناو ڕەشترین تاریکیشیان بەدی ئەکرد. بە کورتی هەموو گەردونیان ئەبینی، بلیمەتیان گەشت بووە ئەو پەڕی سنوور، بەڵام خواکان ئەمەیان پێخۆش نەبووە، وتیان ئەوە چیاڵەی ئەیانەوێ ئەوانیش ببن بەخوا، ئایا ئەبێ ڕێگای ئەوە بدەین ئەوانیش وەک ئێمەیان لێبێ؟ ئەو ساو خۆیانە بلیمەتی و زانیاریەکانیان لێسەنەوە. لە لایەکی ترەوە بە زۆر شێوەی ڕەمزی هەواڵی لە ناوچوونی شارستانیەتێکی بەرزمان لە ئەنجامی کارەساتی لافاوەکەدا پێگەشتووە. دەستنووسێکی میسری کۆن لەمڕۆوەڵێ دوژمنەکانی لە ناوبرد و زانیاریەکانی قوددا زاراوەی قوددانی زانیاری لە ئینجیلیشدا بەرچاوەکەوێ. لەوێدا دەربارەی درەختێک ئەدوێ کە ئەگەر مرۆڤ بەرەکەی قود بدا ئەمەندە شت فێرە بێ وەک خواتوانێت چاکە و خراپە بزانێ، واتە ئەگاتە لووتکەی بەرزی زانیاری کە ئادەم و حەوا بە قسەی خۆیان نەکرد و لەبەرەوە ئەو درەختەیان خوارد. هەروەک خۆی مەکسیکی کۆن تووڕە بوو وتی وا ئادەم بوو بە یەکێک لە ئێمە و چاکە و خراپە فێر بوو، نەکات دەست درێژی بکا بۆ درەختی ژیان و لەوێش بیخوا و ببێتە مرۆڤێکی نەمر. ڕەمزی درەختی زانین لە ئەفسانە و نووسراوی زۆربەی گەلاندا بەرچاوەکەوێ. بۆ نمونە لە بابلی کۆن و لای ئاتسیەکان ئەفسانەی ئیرلەندی باسی تۆماس ناوێکەکە کە پاش ئەوەی بەری درەختی زانینی خوارد هەموو شتێک فێر بوو، هەموو شتێکی ئەبینی. لە ژێر درەختێکدا بوودا وەحی بۆ هاتوو لە پڕ هەموو گردون و جیهان لە بەرچاو کرایەوە. زۆر جار ئەفسانە هیندیەکان وێنەی فیشۆی خوا لە ژێرداری ئاسمانیدا ئەکێشێ کە بەرەکەی نیشانەی زانینی ڕابردوو پاشە ڕۆژە. لە یابان دار پرتەقاڵ ئەم ڕۆڵە ئەبینێ، لە چین داری کاسیا و لە ڕۆژهەڵاتی نزیک داری سیکامۆرا پاشان دار بەڕوو ئەم کارەیان پێسپێراوە و لەگەڵ ئەوانی تر. لێرەدا شتێکی گرنگمان دێتە بەرچاو، هەمیشە لەگەڵ باسی درەختی زانیندا باسی کارەساتی لافاوەکە دێتە گۆڕێ، واتە سێ ڕەمزانە گۆڕاوەکەی مار یان ئەژدیها و ئاو درەخت. بەم جۆرە لە ئەفسانەی کۆنی گێڵدا درەختی زانین کە خواردنی بەرەکەی مرۆڤ ئەگەینێتە لووتکەی تێگەشتن ئەژدیایەک کە لە گۆمێکدا ئەژی ڕێی لە خەڵک گرتووە بیگەنێ.
لە ئەفسانەی کۆنی یۆنانیدا ماری لادۆن درەختەکەی زیۆس ئاپارێزێک کە بەری زێڕ ئەگرێ هەرقل بۆ دەستخستنی ئەو بەرانەی ناچار بووە ئەو مارە بکوژێ. نافێر کاپتاخی میسری کۆنیش ئەو مارە نەمرەی کوشت کە باسی کتێبە جادوگەریەکانی کرد. هەمان وێنە لە ئەفسانەی سۆمەریەکانیشدا ئەبینێ. بۆ نمونە بودیەکانی یابان و چین و هیندستان ئەڵێن ماری ناگا کە نیشانەی لافاوە لە گۆمدا ئەژیا و ڕێگە نادا بە کەس لەو درەختە پیرۆزە نزیک بێتەوە کە خواردنی بەرەکەی چاوی مرۆڤ وا بەهێز دەکا هەموو ڕابردوو ببینێ. ئەفسانەی گە لە سۆلاڤیەکانیش لە ئەمان شت بێبەش نین. یەکێک لە ئەفسانەکان ئەڵێن لە دوورگەی بۆیان لە ژێر داربەڕوویەکدا بەردی ئەناتیر شاراوەتەوە کە کانگای بلیمەتی و زانینە و ماری ئاگرینی کارافێننا پاسەوانیە کات و ئەی پارێزێ. لە مەکسیکیش تۆڵاکی خوای ئاو و لافاو ڕێگەی لە خەڵک گرتووە بگەنەداری کاکتوسی پیرۆز کە لە ڕۆخی گۆمەوە ڕواوە. بەم جۆرە لە ئەفسانەی زۆربەی گەلاندا مار نیشانەی کارەسات و لافاو ڕێگەی لە بەدەستخستنی داری پیرۆزی زانین گرتووە. زۆر ڕێی تێچێ کە ئارامەش بوو بێ بەهۆی ئەوەی ئاتسیەکان تاموانمای نیشمانیان لە دەست چووە و با درەختێکی شێوا و نیشانی بدەن. بەڵام وەک نووسەرە کۆنەکان وەک ئەبوڵخی و مانیفۆن و ڤێلاڤی و سترابۆن و ئەوانی تر باسیەکان توانراوە بەشێک لەو زانینانە لە فەوتان ڕزگار بکەن. دیارە ژمارەیەکی کەمی خەڵک توانیویانە لە ناو کۆمەڵەی نیمچە دڕندە و نەزانینی پاش لافاوەکەدا ئەو زانیاریانە بپارێزن. بۆ نمونە لە دوورگەکانی بەریتانیا دوورید و لە هیندستان بەراهیما و لە میسر ئەوانەی بە زانایانی ئاینی ناومان بردوون ئەم کارەیان لە ئەستۆ گرتووە. لەوە پاش کە لە میسر دەوڵەت دروست بوو ئەو زانا ئاینیانە بەڕاستی دەوری ئاینیان وەرگرت و لەبەر فراوانی ڕادەی زانینیان بوونە دەسەڵاتداری ڕاستەقینەی وڵات و فەرمانڕەوای ئاینیان چەسپان. دیارە بە درێژایی 1000 ساڵ ئەو جۆرە کەسانە زانینەکانیان فێرینەوەکانی خۆیان کردەوە نەیانهێشتووە کەسی تر پێیان بزانێ. وەک هیرۆدۆتی باوکی مێژووی جێڕێتەوە زانایانی ئاینی میسر لە یەکێک لە پەرستگاکاندا پەیکەری بچووکی 341 سەرۆکی زانای ئاینیان پیشان داوە کە یەک بەدوای یەکدا هاتوون. بەلێوردبوونەوەی ئاسان ئەتوانێ بیسەلمێنێ کە فەرمانڕەوایی ئەمەندە سەرۆکی ئاینی لە 10,000 ساڵ کەمتر ناخایەنێ. بەواتایەکی تر سەرەتای ئەو فەرمانڕەواییە ئەگاتەوە کاتی کۆتایی هاتنی کارەساتی لافاوەکە. ئەتوانین بڵین کە زۆر لەو پارێزەری زانیاریە کۆنانە ویستویانە پەرەسەندنی لە سەرخۆی مرۆڤایەتی خێراتر بکەن بەوەی ئەو شتانە فێر بکەن کە لە شارستانیەتیە کۆنەکان پاراستویانە. لەمبارەیەوە زۆربەی ئەفسانەی میلەتان باسی ئەو کەسانەکەن کە نەزانراوە لە کوێوە هاتوون و لە پڕ پەیدابوون و زانیاریان فێری خەڵک کردووە. بێگومان پێش هەموو ئەمانە مرۆڤی پرۆمیتی دێتەوە یاد کە هەوڵیدا خەڵک فێری ئاگرکردنەوە بکە. لەم جۆرە کارانەدا پرۆمێتی تاکە کەس نەبووە لە ئەمریکای خوار و مانکۆپاک یەکەم کەس بوو کە لەو دیو زەریاوە هات و خەڵکی فێری کشت و کاڵ کرد. بۆ جیای پیرەمێردیش ڕیشتۆپزی کە لە ڕۆژهەڵاتەوە هاتبوو خەڵکی فێری دروستکردن و بەکارهێنانی ڕۆژمێر کرد. ئیسمانە کە بەیوکەتان یان ساناژ ناسراوە لە ڕۆژهەڵاتەوە و لەو دیۆقیانوسەوە هات بۆ ئەمریکای خوار و خەڵکی فێری ئاژەڵ بەخێوکردن و تۆچاندن و پەردروستکردن و داربڕینەوە کرد. ئەفسانەیەک ئەڵێ کە گوایە هەر ئەویش نووسینی لەگەڵ خۆی هێنا و خەڵکی فێری نووسین کردووە. لە هەمان کاتیشدا کیساڵ یان کواتیل کە لە ڕۆژهەڵاتەوە هات بۆ مەکسیک فێری میتاڵسازی و کشت و کاڵکردنی کردن. دەربارەی ئەو پاڵەوانانی زانیاریان بۆ خەڵک هێناوە فێری شتیان کردوون. لە ئەفسانەی گێلانی ئاسیای خوار و ئاسیای نزیکیشدا جێگەی باشیانەیە. بۆ نمونە پیرۆزی مێژونووسی بابلیەکان باسی گیانلەبەرێکی سەیر و خەیاڵا دەکا کە ناوی ئۆلۆنس و تاوەتاوێک پەیدا بووە و خەڵکی فێری زانین کردووە ئامۆژگاری بە کەڵکی داونەتێ. بە قسەی پیرۆز ئۆلۆنس خەڵکی فێری خوێندنەوە کردووە و هونەری جیاجیای پیشانداون و فێری دروستکردنی شار و پەرستگای کردوون. یاسای بۆ داوناون و یاسای زانیاری ئەندازەی پیشانداون. لێرەدا لە قسەکانی لەوە پاشی بیرۆزەوە خاڵێکی سەیرمان بۆ دەردەکەوێ. ئۆلۆنس چونکە لەو دیو زەریاوە هاتبوو نەی ئەتوانی ئەو خواردنانە بخوا کە خەڵکی ترەیان خوارد و بە زمانێک ئەدوا کە کەس نەیەزانی. لە کاتی عیساشدا لە ئابکوکریڤی کتێبی ئونغدا باسی گیانلەبەرێک ئەکا کە زانین بۆ خەڵک ئەهێنێ. نووسەر ئەو گیانلەبەرانە بە مەلایکەت ناو ئەباو ئەنووسێ. عەزازیل خەڵکی فێری دروستکردنی شیر و چەقۆ و ڕم و قولاب کرد و فێریشی کردن هەر شتێک لە پشتیانەوە ببینن. باراکیال و
تیم پۆڵ فێری حساب و ئاسرادیل چۆنێتی گەڕانی مانگی پیشاندان. دانیشتوانی دوورگەی باسیل باسی ماکی مەزنیان ئەکەن کە فێری بەکارهێنانی تۆڕی ماسیگرتنی کردوون. با پێی ئەفسانەی ئەوان ئەو ماکیە لەوە پێش شای دوورگەی مۆتۆ یان ماربۆیان هێوا بووە کە نوقمی ئۆقیانوس بووە. ئەوەی مەبەستمانە بیڵین ئەوەیە کە باسکردنی ئەم جۆرە زانایانە لەلایەن خەڵکی ئەو ساوە لە شێوەی خوددا نابێ سەرمان بسۆڕهێنێ. مێژوو زۆر نمونەی وای هەیە کە لەگەڵ پاڵەوانە گرنگەکانی خۆی بردوێتە ڕیزی خواوە. بۆ نمونە کە کادمی زەریاوان نووسیوێتی و هێناوێتی یۆنان بەڕەسمی بە نیمچە خوا ناسرا. هەرچۆنێک هەبێ لە ئەفسانەی زۆربەی گەلانی سەر زەویدا باسی ئەو زانایانە کراوە کە زانیاریان بۆ خەڵک هێناوە و فێریان کردوون. زانین لە شوێنی نەزانراوەوە. با بچینە ناخی کتێبە نەنووسراوەکانەوە سەرنج لە وشە بە وشەی ناوەکانیان بدەین. گۆرانی بە زمانە بێگانەکان بڵین. ئەوسا لەکەمەوە زۆرمان بۆ دەرەکەوێ بیرۆسۆف. دەربارەی ئەو بەشە زانیاریە بەرزانی لە کارەساتی لافاوەکە ڕزگاریان بووە. هەندێک ڕاستی تریش دێتە بەرچاو کە ئاگەڕێنەوە بۆ یەکەم شارستانێتی کۆنی نەناسرا و لای مرۆڤایەتی ئێستا. ئەمانە باسییانەکەین بەڵگەن بۆ ئەمە. یەکەم بەڵگەی ئەسترۆنۆمیا و کۆسۆمۆگۆنیا. مایەکان هەرچەندە نەڕەوڕەوەیان بەکارهێناوە و نە ئاسنیان ناسیوە، لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی سەرسوڕهێنەر شارەزایی سۆڕانەوەی ئەستێرە و لەشە ئاسمانیەکان بوون. بەپێی ڕۆژمێری گێۆرۆگۆری زەوی بە 365,242,500 ڕۆژ جارێک بە دەوری ڕۆژدا سوڕێتەوە. مایەکان ئەم کاتانەیان بە 265,242,129 ڕۆژ داناوە. ئێستا بە یارمەتی وردترین و تازەترین و بەهێزترین ئامڕازی ئەسترۆنۆمی سۆڕانەوەی زەوی بە دەوری ڕۆژدا بە 365,242,198 ڕۆژ دائەنرێ، کەواتە هەتا ئەم چەند ساڵەی دوایی ئەو ژمارەی مایەکان و تویانە ڕاستترین ژمارە بووە. ئەوەی شایانی بە سەماینە تەلەسکۆبی زانیوە و نائامڕازێکی تر. مایی سۆڕانەوەی مانجیان بە دەوری ڕۆژدا بە وردی هەتا 0.0004 ڕۆژ داناوە. لە پڕ ئەسترۆنۆمی وا پێشکەوت لە وڵاتی سۆمەریشدا دەرەکەوێ. لێرەدا سۆڕانەوەی مانجیان بە وردی هەتا 0.4 سانیە زانیوە. درێژی ساڵیان بە 365 ڕۆژ و 6 ساعت و 11 دقیقە داناوە کە ئەمەش لە کاتێکدا ئەو ژمارەی ئێستا کە بەهۆی تازەترین سەرچاو و تازەکردنەوەی زانیاریەوە دانراوە تەنها 3 دقەی جیاوازە. هێشتا ئەوەش ڕوون نەبووتەوە لە ڕاستیدا ئەمە هەڵەی ئەوانەیان ئەو کاتەی و حساباتانەی تێدا کراوە درێژی ساڵ هەر ئەوەندە بووە. باشەم حسابە وردانە ئەبێ چێ کرد بێت و کەی کرابێ. ئێمە هەتا ئێستا دەربارەی ئەمە هیچ نازانین. هەروە ئەوەش نازانین کە ئایا لە چه سەرچاوەیەکەوە زانای ئەسترۆنۆمی یۆنان کیپار کە 2000 ساڵ لەمەوە بەرژیاوە و زانیاریانەی دەربای ماداری مانگ وەرگرتووە کە تەنها لە سەدای 1 پلەی لەوەی ئێستا زانراوە جیاوازە. ئەتوانین بە دڵنیاییەوە بڵین کە بنچینەیە و زانیاریانە گەڕێتەوە بۆ کاتێکی زۆر لەمە کۆنتر. شتێکی تر لە سەریەکێک لە خشتە قوڕینەکانی سۆمەر وێنەیەک دۆزراوەتەوە کە لەگەڵ مانگدا 2 ئەستێرەی تر پیشاندراوە کە ئێستا بە ئەلفا و گاما ناسرێت و لە کۆمەڵە ئەستێرەی چەند پرالن. بە پێی شوێنی پیشاندانی ئەو ئەستێرانە وێنانە باسی 6,000 ساڵ پێش ئێستایە. وەک دیگۆنی لابریتی ئەڵێ میسرەکان دەربارەی 373 ڕۆژگیران و 832 مانگیرانیان نووسیوە. حساباتی وردی ئێستاوە سەلمێنێک کە تەنها لە ماوەی 10,000 ساڵدا ئەوەندە ڕۆژگیران و مانگیران ڕووەدا. هەندێک لە زانا ئەستنڕۆمیەکان ئەو ماوەیە لەمەوە پێش دوورتر ئەخەنەوە و ئەڵێن 15,000 ساڵ پێش زاینەوە میسریانە دەستیان کردووە بە نووسینەوەی یەکەمین مانگیران و ڕۆژگیران. ئەمەش ئەمانگەیەنێتەوە دەوروبەری هەمان مێژووی ڕوودانی لافاوەکە. ئێستا لە کاتی بەقەد یەکبوونی شەو و ڕۆژی بەهاردا ڕۆژ ئەکەوێتەوە کەلووی نەهەنگ و پێش 2000 ساڵ کەوتبووە کەلووی مەڕەوە. لەمەش زووتر لە کاتی سۆمەریەکاندا لە کەلووی چەند برالەدا بووە. سۆڕاندنی لە سەرخۆی هەموو کەلوەکانی ئاسمان بە 25,920 ساڵ ئەخەیانێ بۆ تەواوکردنی دەورەیەکی تەواو. سەیرەوەیە هەمان ژمارە لە زۆر دەستنووسی سۆمەریدا بینرێ.
ئەمەی خوارەوە نمونەیەکە لەو زانیاریانە کە نازانرێ چۆن پێش سەلماندنیان و دۆزینەوەیان لەلای هەندێکیان ئاشکرا بووە. سیفیدی نووسەری سەدەی 18ەم خاوەنی پەراوی گەشتەکانی ئۆلیڤەر زۆر حەزی لە زانیاری و دەستنووسی کۆن کردووە. تۆبڵەی لەو سەرچاوانەدا باسی ئەو دوو تابعەی مارسی وەرنەگرتبێ زۆر لە پێش ئەوەدا کە تەلەسکۆپی وا بەهێز دروست بکرێ سەیری ئەستێرەکانی کۆمەڵی خۆری پێ بکرێ. ئەوەی شایانی باسە تەنها پاش تێپەڕبوونی 156 ساڵ بەسەر نووسینی ئەم باسەدا زانایان ئەو دوو قابعانەیان دۆزیوەتەوە. ئەوەش سەرسوڕهێنەرە کە ئەو سیفات و کات سوڕاندنە و وەی سفرت باز دەکا کە زۆر نزیکن لەوەی زاناکان پێی گەشتون. لە سەدەی 16 بۆ 17دا ئەوروپا پاش پەرەسەندنێکی زانیاری دوور و درێژ گەشتۆتە چەند ڕایەکی گرنگی کۆسۆمۆلۆجی ڕاستی زۆر بەگران ڕێگای خۆی کردوتەوە. هەتا ئەو کاتە لە گۆڕەپانی زۆر شاردا ئاگری پیاوانی ئاینی کڵپەیە سند بۆ سوتاندنی زانایان. حەڤەی شوباتی ساڵی 1600 پاش 8 ساڵ بەندی جۆدرانۆ بۆڕۆنۆ بە زیندوێتی سوتێنرا. تاوانەکەشەی تەناوە بوو کە ئیود ئاسمان بێ کۆتایی و بێسنوورە و شوێنی تر هەیە کە وەک زەوی ژیانی تێدایە. کەچی پێش ئەم زانایانە بە 1000 ساڵ پتر نووسراوی هەرەمەکانی میسر و کتێبەک ئاینیەکانی هیندستان و تێبت ئەم ڕایەن وەک ڕاستیەکی ئاسایی نووسیوە. لە یەکێک لە نووسراوە هەرە کۆنە هەرەمەکاندا نووسراوی ژمارە 1434 باسی ئاسمانی بێکۆتایی و بێسنوور بەرچاوەکەوێ. لە پەراوی پیرۆزی سانسکریتی ڤینۆژ پرۆرەندا هەر بە ئاشکرا وتراوە کە ئەم زەویەی ئێمە یەکێکە لە هەزارەها ئەستێرەی لەو چەشنا کە مرۆڤیان تێداژی. لە نووسراوێکی تبتدا نووسراوە لە گەردووندا ئەمەندە ئەستێرە هەن کە ژیانیان تێدایە تا بوودەژ ناتوانێ بیان ژمێرێ. نووسراوێکی تری تبت ئەڵێ هەر یەکێک لەم ئەستێرانە چینێک هەوای شینی ئاسمانی دەوری داوە. وەک جی ئاماسۆنی زانای ئارگۆلۆجی ئەڵێ ئەو باوەڕەی کە گوایە لەوانەیە لە ئەستێرە دوورەکاندا گیاندار هەبێ لە شێوەی مرۆڤدا لە پیرۆی کۆنیشدا باو بووە. بەڕای ناوبراو ئەم زانیاریانە لە ئەنجامی تاقیکردنەوەی ڕۆژانەی ئەواندا و باپێی ئاستی بەرزی ڕۆشنبیری ئەو سایان نهاتۆتە گۆڕێ و زۆریان لە خۆیان کردووە و کۆنترە و گومان لەوەدا نییە کە سەرچاوی ئەم زانیاریانەیان بریتی بووە لە شارستانێتێکی دوور لەم شارستانێتی ئێمە. ڕاستیەکی تری یەجگار کۆن لەبارەی شێوەی زەویەوە سەرمان دەسۆڕمێنێ و نازانی چۆن زانداوە. لە 1633 لە هۆڵی سزادان دادپرسە ئاینیەکان دەستیان کرد بە سزادانی گالیلۆی پیرەمێرد بە تاوانی ئەوەی کەوتوێتی زەوی خڕە و بە دەوری ڕۆژدا ئەسوڕێتەوە. کاتی خۆی ئەمان تاوانیش درایە پاڵ کۆلۆمبۆس و تەنها چارەنووس لە سزادان ڕزگاری کرد دادگای زانکۆی ئاینی ئەو سای ساڵمان کە لە پیاوانی ئاینی پێگاتبوون سزای مردنیان ئەدا بەسەر کەسێکدا بیوتەیە زەوی خڕە. هەمیسان بە سەرسامیەوەی بینین کە ئەو زانیاریانەی ئەسترۆنۆمیەکانی مرۆڤایەتی وا بەگران و پاش قوربانیدانی زۆر پێیان گەشتووە. لە سەرەتادا مێژووی مرۆڤایەتی لە کتێبایانیەکانی هیند و میسر و ئەمریکادا نووسراون. بەڕای هەندێک زانایان میسرە کۆنەکان زانیویانە زەوی خڕە و لە فەزادا سوڕێتەوە. خۆی ڕۆژی میسرەکان نەڵێ تەماشاکە زەوی وەک تۆپێکی خڕ لە بەردەمدایە. نووسراوی بەرەدای لیدنی دیمۆتیچی بە ئێمە نەگەشتون و ئاشراکایشی زانای ئەرمەنی سەدەی حوتەم خوێندوێتیەوە. ئەو زانایە شێوەی زەوی بە هێلکەیەک داناوە ئەڵێ کە زەردێنەی هێلکەکە زەوی خۆیەتی و سپێنەکەشی ئەوە ئاتۆمۆسفێرەیە کە دەوری داوە. وەک دەرەکەوێت زانایان دەربارەی خڕی زەوی و ئەستێرەکان لە شارستانێتیکی کۆنەوە ماوەتەوە و فێرینەوەکانی دوڕۆژ کراون و لە دوایی دووبارە ون بوونەتەوە. ونبوون و لە ناوچوونیشان شتێکی ئاساییەوە رەبوایە وابوایە چونکە زیاد لە پێویست لە سنووری ژیری و ئاستی توانای زانینی ئەو سەردەمەی مرۆڤایەتی بەرزتر بوون و عەقڵیان وەریان نەگرتووە. ئەم نمونەی خوارەوە بەڵگەیە بۆ ئەمە. تەنها لە سەدەی 20دا مرۆڤایەتی بەهۆی تاقیکردنەوە و زەحمەتێکی بێسنوور و بەهۆی زانیاری فەلسەفی و تیۆریەوە گەشتاوەی کە بڵێ مادە شتێکی کۆتایی نهاتووە و نەمرا. لە کاتێکدا کە ئەم بیرروڕایە زۆر لە پێش ئیسادا وتراوە. بۆ نمونە دیۆدۆر تەطلیلی نووسیوێتی کە خالیدیەکان باوەڕیان وا بۆ ئەو مادەی گردوونی لێپێگاتوە نەمرە و لەبەرەوە هەبووە و دروست نەکراوە. هەر ئەمێنێ و لە ناو ناچێ.
هەر بەم جۆرە لە پڕاندێک زانیاری کۆسۆمۆلۆجی گەلانی کۆن بە شێوەیەک دەرەکەوێت کە لە سنووری ڕوونکردنەوەدانیا مەبەستمان لە شێوەی زەوی پێش پەیدابوونی ژیانی لە سەری سلاڤیە بتپەرستەکان لایەنوا بۆ کە کاتی خۆی زەوی هەموو ئاو بۆ لە پاش وشکانی لە ئاوەکە دەرپەڕیوە. هامان بیرروڕات دەربارەی و ئاوەی لە سەرەتادا هەمووی زەوی داپۆشیوە لە ناو گەلانی سێرباشدا بڵاو بووە. ڕکێفێدای هندیش ئەڵێ جیهان لە ئاو بێ سنوور پەیدا بووە کە هەموو گردوونی داپۆشیوە. دەستنووسە چینیەکانی ژەیسەلمێنێک کە لە سەرەتاوە هەموو ڕووی زەوی بە ئاو داپۆشراوە. هەموو نووسراوە میسریەکانیش لەو بارەیەوە ئەدوێن ئەڵێن لە سەرەتادا هەموو زەوی بە ئاو داپۆشراوە و لە ئاو ژیان پەیدا بووە. ئەی ئینجیل لەم ڕۆڵێکی ئەویش دەڵێ کە پێش پەیدابوونی ژیان لەسەر زڕووی زەوی هەموو بە ئاو داپۆشرابوون. لە پاش داڵێ خواوتی دەبا وشکانی لە ناو ئاودا پەیدا ببێ. بیرروڕای هیندیە سوورەکان هەردوو ئەمریکای هەرواییە لە پەراوێزی پیرۆزی پۆپڵفۆغدا نووسراوە نە مرۆڤ هەبوو نە گیان لەبەر نە باڵدار نە ماسی نە قەڕژاڵ نە دار نە ئەشکە و نە دۆڵ نە گیا و نە دارستان ئەمانە هیچیان نەبوون و تەنها ئاسمان هەبوو. ئەو کاتە هێشتا ڕووی زەوی دەرنەکەوتو بوو، تەنها زەریایەکی سارد و ئاسمانێکی فراوان هەبوو. دەربارەی سەرەتای زەوی سۆمەریەکان و ئاشوریەکان و مای و خەڵکی پۆلۆنیزیا و کیتیەکان و گەلانی پیرۆش هەمان بیرروڕایان هەبوو. زۆر گرانە بڕوا بە خۆ بکەین کە لەم هەموو شوێنە جیاجیایە و لێک دوورانەی سەرزەویدا بەجارێک گەشتبینا و زانیاریە کۆسۆلۆمۆجیە لێکچوونانە. زیاتر بەوە بڕواکرێت کە ئەمانە هەمویان هەروەها بە نیسبەت زانیاریەکانی تریشەوە لە یەک سەرچاوەوە گیرابن. هەروەها بێژگە لەو شتانەی باسمان کرد لە یەک نزیکی شێوەی ڕۆژمێری گەلانی جیاجاش بەڵگەیەکی سەرەکیە بۆ ئەم ڕایە. لە ڕۆژهەڵاتی نزیک و میسری کۆن و هیندستان ساڵ کرابوو بە 12 مانگەوە. ئەی بۆچی لەو دیڕووی زەوی ژوباتە لە ئەتڵەنتیک و ئەمریکای خوارەوە بە هەمان شێوە ساڵدا بەشکراوە. لەمە ژوورتر و تێکڕاتە ساڵ لای ماییەکان بریتی بوو لە 360 ڕۆژ. 5 ڕۆژی تریشیان دانابوو کە ناویان نابوو 5 ڕۆژەی بەدبەختی یان بێناو. لە ماوەی ئەم 5 ڕۆژەدا گوێن نەئەدرایە یاساونەریت و ئەتوانرا قەرز نەدرێتەوە فێڵ بکرێوی تر. هەمان شێوە لە میسری کۆن و بابل و لەوەش دوورتر لە هیندستانیشدا هەبووە. بێجگە لەمەش لە ئەوروپا و لە پیرۆی کۆندا ساڵی تازە لە یەک کاتدا دەستی پێکرد و لە مانجی ئەیلولدا لەو پەڕ و لەو پەڕی جیهاندا نووسراوە و ئەفسانە ئاینەکان ئەیسەلمێنن کە تەمەنی ژیانی مرۆڤایەتی لە سەر زەوی کراوە بە 4 بەشەوە. ئەو کاتەی ئێمە دوا بەشێتی و بۆ هەر بەشێکی بەم جۆرەی خوارەوە لەلایەن گەلانی جیاجیاوە ڕەنجان بۆ دانراوە. ناوی گەل یۆنانی کۆن 1 زەرد 2 سپی 3 سوور 4 ڕەش. ناوی گەل دووەم کێلیتیەکان 1 سپی 2 سوور 3 زەرد 4 ڕەش. 3 ناوی گەل هیندۆسەکان 1 سپی 2 زەرد 3 سوور 4 ڕەش. 4 ناوی گەل ماییەکان 1 سپی 2 زەرد 3 سوور 4 ڕەش. بێگومان ناوی ئەم ڕەنگانە بە بەشەکان و ڕەنگەکان ناو دەبرێن. ئەوەی شایانی باسەهاتوانین بەداخەوە بڕوانینە ئەم یەکێتیە سەیرەی کە لە ناو گەلانی جیاجیای سەرزەویدا هەبووە لەبارەی دوابەشی تەمەنی مرۆڤایەتیەوە. ئێستا ئێمە لە دوابەشی ڕەشداین کە دەژین. لە یەکچوونی بیرروڕات دەربارەی زمانی گەلان ئەمانگەیەنێتە هەمان ئەنجامی سەرسوڕهێنەر. لەم بارەیەوە ئینجیلەڵێ لە سەرزەوی تەنها 1 زمان و 1 زاراوە هەبووە. ئەو گەلەی لە ڕۆژهەڵاتەوە هاتن و لە ئەسناردا دادبەش بوون، فراوانیان دۆزیوەتە و لێ نیشتەجێبوون. وتیان با 2 بورجیوا دروست بکەین کە سەریان بگاتە ئاسمان. خواوتی وا ئەمانە 1 گەلن و 1 زمانیان هەیە. دەستیان کردووە بەم کارەیان و لێی پاشگەز نابنەوە با زمانەکەیان وا تێکەڵاو بکەین کە 1 لە 1 نەگەن. لەبەرەوە ئەم شارە ناونرا بابل، چونکە خوا لەوێ زمانی هەموو سەرزەوی تێکەڵ کرد و لێەوە بە هەموو لایەکدا بڵاوی کردنەوە. مێژونووس و زانایانی ئاینی بابلی پیرۆز کە زۆر لە ئینجیل کۆنترا بەو جۆرە لەم باسە ئەدوێن ئەجێڕنەوە کە مرۆڤ گەشتۆتە پایەیەکی هێندە بەرز و زیرەکی گاڵتەیان بە خواکان ئاهات و خۆیان لەوان بە بەرزترەزانی. لەو شوێنەی ئێستا پێی ئەڵێن بابل بورجێکی ئەوەندە بەرزیان دروست کرد خەریک بوو بگاتە ئاسمان.
ئەوسا بە یارمەتی خودایدا و ئەو بورجەی بە سەر دروستکەرەکانیدا ڕووخاند و ئەو کەلاوانەش ناوی بابلی لێنرا. پێش ئەمە خەڵکی بە یەک زمان ئەدوان، بەڵام خوا پاش ئەمە زمانی لێکجا کردەوە و بە زمانە جیاجیاکاندوان. بەم جۆرەی خوارەوە ئەفسانەیەکی گەلی تۆڵستیکی مەکسیکیان باسە ڕوونەکاتەوە کە چەند کەسێک لە لافاوە کە ڕزگاریان بووە و نەوەیان خستۆتەوە و پەریان سندووە و دەستیان کردووە بە دروستکردنی بورجێکی بەرز، بەڵام لەپڕ زمانەکەیان تێکۆڵ و پێکەڵ بووە و نەیانتوانی لە یەکتری بگەن، بۆیە ناچاربوون بە هەر چوار لای زەویدا بڵاو ببنەوە. لەم جۆرە ئەفسانەیە لای زۆربەی گەلانی تری ئەمریکا باون سەیرەوەیە کە هەمووان لە ناوان وە شێوەی ئەو بورجە یەک ئەگرێتەوە لە لای هەمویان. جوولەکە پێی ئەڵێن بابیل، هەرم ناوەش با سەریدا دابڕاو و جێگەی خۆی کردوتەوە کە واتەی دەرگای خوا ئەگرێتەوە. لە هەندێک ئەفسانەی ئەمریکاشدا هەر یەکسەر بە دەرگای خوا ناوەبرێ. بەڵگەی یەک زمانی هەموو گەلانی سەر زەوی هەرتەنها لە پەراوە پیرۆزەکانی ڕۆژهەڵاتی نزیک و ئەمریکادانە. هەمان هەواڵ لە نووسراوی بودی و میسرە کۆنەکانیشدا بەدی دەکرێت. لێرەدا ئەوەی گرنگ نییە کە ئایا ئەمە ڕاستە یان نا، چونکە بەپێی ئاستی زانیاری ئێستا هێشتا بەڵگەی وامان بەدەستەوە نییەوە بسەلمێنیان ڕەتی بکاتەوە، هەرچەندە بۆ بەڵگەی یەک زمانی گەلان تیۆری نایامار لە گۆڕدایە. بەڵام ئەوەمان لا گرنگە کە لە هەموو لایەکدا ئەم باسە هاوبەشە گومان لەوەدانە کە ئەم هەموو لە یەکچوونە ناشێ بەڕێکەوت بوو بێ. زانایانی بەناوبانجی ئەڵمانی ئاهامبلۆت لەم بارەیەوە نووسی بە دڵنیایی وەڵێم لە یەکچوونی ئەفسانەی گەلانی ئەمریکا و گەلانی ڕۆژهەڵاتی ئاسیا لەبەر ئەوە نییە کە لە هەر یەکێک لەم جێگایانەدا گەشتونەتە ئەنجامێکی لە یەکچوو، بەڵکو بەهۆی بوونی پەیوەندیەکی نزیکی کۆنەوە لە نێوانیاندا. بەڵگەی بوونی پەیوەندی لە نێوان گەلاندا زۆر لە یەک دوور و لە یەک کۆنا هەتا دێپتر دەرەکەوێت. ئەم پەیوەندی لای خوارەوە ڕۆژهەڵاتی ئاسیا بەناو ئۆقیانوسی هێمندا ئەکشێ هەتا ڕۆخەکانی ئەمریکا لە خۆرئاواوە تا ئەوروپا و بەرەو یۆگاتان لە هیندستان و بەرەو ئەمریکای خوار و ئەمریکای سەر و هەرم پەیوەندیش کە بۆتە هۆی لە یەکچوونی ئەو زانیاریە بەرزانی باس لەناو ئەو گەلانە دەکات و هەیە بەدەها هەزار کیلۆمەتر لە یەک دوورن. چەند زاریاریەک پێش بکەوێ ئەوەندە زیاتر لە بیر و ڕای بوونی شارستانیەتیەکی تر نزیکە بێتەوە. لەم بارەیەوە زانایە گەڵێ زانیاری ئارکۆلۆجی و ئینتۆگرافی ئەو نیوسەدەیەی دوایی سالماندوێتی کە شارستانیەتیە کۆنەکانی ئەمریکا و میسر و مێزۆپۆتامیا و گریت و یۆنان و هیند و چین یەک سەرەتا و یەک بنچینەیان هەیە. بەڵگەش بۆ ئەمە لە یەکچوونی سەیری ناوەڕۆکی چیرۆک و ئەفسانە کۆنەکانیانە. دووهەم بەڵگەی جوغرافی. زانایان وردی و ڕاستی لە یەکچوونی زۆر نەخشەی هات و چووی زەریاکانی سەدەکانی ناوەڕاست دەجێڕنەوە. بۆ ئەمە کە هەموو ئەو نەخشانە و ڕۆنووسان و ئەو نەخشە ئەسڵیە کۆنانەی کە ئێمە نەگەشتون لە هەندێک لەم نەخشانەدا زەوی و کشوەری ویان لەسەر نیشانەکراوە کە ئەوسا هێشتا دەربارەیان هیچ نەزانراوە و پاش چەند ساڵێک دۆزراونەتەوە. نووسەرانی ئەو نەخشانە خۆشیان پێیان وایە لەناوە کە لە نمونەی ناو کتێبەکانی ئەسکەندەریەوە وەریان گرتووە کە گەڕاونەتەوە بۆ کاتی ئەسکەندەری مەکدۆنی بەم جۆرە نەخشەیەکی حاجی ئەحمەدی تورکی کە لە ساڵی 1559 کێشاوێتی واتە 200 پێش دۆزینەوەی ئەمریکا باشکرا ڕۆخی ئەمریکای ژوور و ئەمریکای خوار و لەسەر دیاری کراوە. بە بڕۆی زانایانی سۆڤێتی هەواڵی ئەمریکا لە نووسراوە تیبەتیەکاندا 1500 ساڵ پێش زایندا هەیە. نەخشەی ئانتاگرایتمان لایە کە لە ساڵی 1632دا لەلایەن فڕۆنتی فنانسەوە ئامادە کراوە بەلایەنی کەمە 2 خاڵی لەسەرە کە زانراوە. یەکەم سنووری وشکانی لەسەر ئەو نەخشەیە، دووەم زۆر لەوە نزیکە کە هەیە ئێستا هەیە. بۆ ئەمەش هیچ ڕوونکردنەوەیەکمان نییە، چونکە ئاشکرایە کە تەنها لە سەدەی 19دا مرۆڤ بەرەو ئەندکرات چووە و نەخشەی بۆ کێشاوە. دووەم کە ئەم نەخشەیە لەگەڵ نەخشەی ئێستادا بەراوردەکەی نەبینین، لەوەدا هەندێک ڕووبار و گۆم نیشان دراون، بەڵام لە ڕاستیدا ئێستا هیچ ڕووبارێک لە ناوچەکەدا نییە، بەڵکو لەو شوێنانەی لە نەخشەکەدا وەک ڕووبار پیشاندراون ئێستا تا سەهۆڵبەندانی وردورد بەرەو ئۆقیانوس ئەجوڵێ و تێکەڵە بێ. ئەمەش ئەمانگەێنێتە ئەوەی کە بڵێن ئەم نەخشەیە بنچینەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کە شوێنی ئەم تاشە سەوڵبەندانە ڕووبار بوون، واتە بۆ 4000 ساڵ پێش زاین کە سەوڵ هەموو ڕوویەکی ئەندکراتی داپۆشیوە. بەڵگەیەکی ترمان بەدەستەوەی کە ئەویش نەخشەی ئەو ڕووپاگەی پۆتۆڵمیە کە بە چەند پەڵەیەکی سپی داپۆشاوە ئێستا پاش لێکۆڵینەوەیکی دوور و درێژ دەرکەوتووە کە سنووری
دوا سەوڵبەندانی ئەوروپا لەگەڵ سنووری ئەو پۆڵانەی یەکن کە ئەگەر ئەمەوا بێ کەواتە بنچینەی ئەو نەخشەی پۆتۆلۆمی ئەگەڕێتەوە بۆ 8,000 ساڵ پێش زاین. سێم بەڵگەی ماتماتیکی، یەکێک لەو بەڵگانەی کە ئەگەڕێتەوە بۆ مێژووی زۆر کۆنی بەرزی ئاستی زانینی گەلان لەم بەشە زانیاریەدا کە نازانین چۆن گەشتونێتێ. بۆ نمونە زاراوەی ملیۆن لە ئەوروپادا تەنها لە سەدەی 19دا پەیدا بووە کە چەی میسرای کۆنەکانەمەیان زانیوە و نیشانەیان بۆ داناوە. لە ماتماتیکدا ژمارەی پای بە ژمارەی لۆدلۆفی زانای هۆڵندی سەدەی 17م ناسراوە کە ڕێژەی درێژی هێڵی دەوری بەهزنەی بۆ درێژی تیرەکەی دەرەخا، بەڵام لە مۆزەخانەی هونیری پوشکین لە مۆسکۆ نووسراوێکی سەر بەردای میسری کۆن دەری ئەخا کە لە زۆر دەمێکەوە ئەم ژمارەیە لای ئەوان زانراوە. پێش میسریەکان ئەم ژمارەیە لای سۆمەریەکانی ژاشکرا بووە. هەروەها ئەو تیۆریانەشیان زانیوە کە هەزارە ساڵ لەوە پێش ڤیساغۆسیەکان دۆزیویانەتەوە. زانایانی ئاینی و پارێزەرانی پەراوە پیرۆسەکانی سۆمەر پرسیاری ئاوێتەی جەبر و هاوکێشەی دووجای چەند زانرا و بگرە پرسیاری واشیانشی کردوتەوە کە لە سنووری جەبر دەرچوون. ئەوەی شایانی باسە زانایان لە کاتێکدا وا دڕندە و نەزانیدا خەریکی ئەم باسە گرانانە بوون کە دەور و پشتیان هیچی لێتێ نەدەگەشتن و بە مێشکیانەدا نەدەچوو. ئەو زانیاریانەی بە چیلکە لەسەر قوڕئیان نووسی زۆر لە سنووری زانین لەگەڵ ژیانی ئەو سەردەمانە دەرچوو بوو. هەمیسان ئەو زانیاریە بەرزانەی کە دێتە پێش کە مرۆڤایەتی تەنها 1000 ساڵ پاش ئەوان دووبارە پێیان گەشتوتەوە. بۆ نمونە سۆمەریەکان مەتوالەی ژمارەیی ویان بەکارهێناوە لە کاتی دیکارتیشدا کە لە ئەوروپادا ژیاوە هێشتا نەگەشت بووە ئەو ژمارەیە. چوارەم بەڵگەی میتاڵۆرگیا، باسی ئەو ڕابەرانەمان کرد کە زانیاریان گەیاندۆتە هەر چوار لای جیهان. تۆبڵەی کلیلی ئەم مەتەڵە سەدەی برۆنزی ئەوروپانە بێ وەگاشکرایە برۆنز بریتیە لە توانەوە و تێکەڵکردنی مس و قوڵاوی. دیاردەی پێش پەیدابوونی برۆنز ئەبێ مس و قەڵایی بەجیا زانرابن و بەکارهێنرابن. دیارە هەزارەها ساڵ مس بەکارهێنراوە، ئەوسا گەشتۆتە ئەوەی کە بزانن ئەگەر لە سەدایەکی مسەکە قەڵایی تێبکەن میتاڵێکی پتەوی بەهێزی سەرسوڕهێنەر دروست ئەبێ. لای هەمووان ئاشکرایە کە لە ئەوروپادا سەدەی مس نەبووە و بەدەگمان شت لە مس دروستکراوە و بەرچاوەکەوێ کەچی کەلوپەل لە برۆنز دروستکراوە و لە پڕ لە ئەوروپادا پەیدا بوو بڵاو بووەوە. زانایان ئەویان بۆ دەرکەوتووە کە یەکەم کەلوپەل لە مس دروستکراو زۆر بەوردی وەستاوەیان ئامادە کراوە کە ئەواوە گەینێ و خەڵکە وردە لە ئەنجامی تاقیکردنەوەدا فێری نەبوون و بەڵکو یەکسەر بە شێوەی پێشکەوتوانە و بێ پێشێکی فێری بوون. بەڕای شارەزایانی ناوداری کللتوری ئەمریکا پۆڵ ڕیڤ بە هەمان شێوە لەسەر خاچی مەکسیکی ژوونەری برۆنزی لە پڕ پەیدا کردووە و کەرەستەی وا گرنگ و وردی لێ دروستکراوە گەشتونەتە لووتکەی بەرسی وونەری. هەروەها هیچ نیشانە یان کێشەیەک دیار نییە کە وردە میتاڵە سیازیا لەوێ پەیدا بوو بێ. مێژووی ئاسنگەریش هەر بەو جۆرەیە. ئاشکرایە کە ماوەی نێوان دەرکەوتنی ئاسن بۆ یەکەمین جار و داڕشتنی لە شێوەی پێویستدا 2 بۆ 2 مەترونی و 1000 ساڵی خایاندووە کەچی لە خواروی ڕۆژهەڵاتی ئاسیا هەروەک لە ئاسمانەوە هاتبێ لە پڕ ئەم پیشەیە دەرەکەوێ. ئایا ماوە ناگەینێ کە مرۆڤ هەموو کاتێ بە کۆشی خۆی فێری میتاڵتوانەوە نەبووە، بەڵکو بە ئامادەیی ئەو زانیاریانە هاتۆتە بەردەمی. هەندێک ڕاستی تریژەیە کە ئەما سەلمێنێ شەوەیە مامڕاز و کەرەستە برۆنزیانەی لە جێگە جیاجیەکانی ئەوروپا دۆزراونەتەوە. ئەوەندە لێگەچن کە هەندێک لە زانایان ڕایان وایە هەمویان لە یەک جێگادا دروست کراون. بەڵگەیەکی تر بۆ سەلماندنی هاتنی هونەری برۆنزکاری لەلایەکی ترەوەوەیە کە میسر و میزۆپۆتامیا کە بەڕابەری هونەری برۆنزکاری ئەژمێرێن خۆیان مادەی خاویان نەبووە و کاروانیان ناردووە بۆ وڵاتانی تر بۆ هێنانی مادەی خاو. بۆ نمونە بۆ هێنانی قەڵایی ئەچوونە قافقازیان نیمچە دوورگەی برێن، هەروەها بۆ وڵاتێک لە مەش دوورتر ئەچوون وەک دوورگەکانی بەریتانیا کە ئەوەندە لە قەڵاییدا دەوڵەمەند بوون فێنقیەکان ناویان نابوون دوورگەی قەڵایی. دوور نییە هونەری برۆنزکاری یەکێک بێ لەو زانیاریانەی کە لە لافاوەکەدا ڕزگار کراون و ماوەیەکی زۆر نهێنیەکانیان تەنها لای کاربەدەستایینیەکان زاندابن. هەر لەبەر ئەمەشە کە لە زۆربەی ناوچەکانی ئەوروپادا هونەری برۆنزکاری و ئاسنگەری بە کاری زانیاری نهێنی و جادوگەری دانرا.
بۆ نمونە کە لە سلاڤیەکانی کۆن ئاسنگەریان بە جادوگەرێکدانا کە زانینی کۆنفێری بووە. زانای ئەرکۆلۆجی ناودار جی ئەلف ماسۆن لە گۆڕێکی پیرۆدا خڵشێکی پلاتینی دۆزیەوە ئاشکرایە کە پلاتینی لە پلەی 1730 گەرماییدا ئەتوێنێتەوە. بۆ ئەم کارەش تەکنیکای پێشکەوتووی ئەم سەردەما پێویستێتی. هەتا ئێستا سەرەتای بەکارهێنانی کارەبا بە ساڵی 1786 داندێ کە لۆجی هالڤانی تاقی کردوتەوە و تاقیکردنەوەیکی زۆر گرنگی دەست پێ کرد. زانایان لە ڕۆخی دەریای دیجلەدا پارچە سوڵەتێکی بریقەداری 10 سانتیمەتریان دۆزیەوە کە تەلێکی ئاسن و لولەیەکی مسی پێدادەڕاکێشراوە و بەهۆی جۆرە ترشۆڵۆکێکەوە لێک دوورخراونەتەوە. زانایان بڕۆیان وایە کە ئەمە شتێکە لە چشنی توخمەکانی هاڵڤانی سەیرەوەیە پاش تاقیکردنەوەیکی ورد و جێڕانەوەی ئەو توخمە بۆ دۆخی سەرەتایی خۆی تەیارێکی کارەبایی پەیدا کرد. تۆ بڵێ ئەمە بنچینەی نهێنی زەڕەنگەری سۆمەریەکان نەبێ کە ئەیانتوانی بەزێر زاخاوی تەکنیکی کارەستا لە زیو دروستکرا و بدەنەوە و شێوەی زێڕی بدەنێ. ئەگەر ئەمە وابێ کەواتە لە سەرەتایەکی دووری ژیانی مرۆڤایەتیدا کارەبا بەکارهێنراوە. هەتا ئێستا لەم ڕوونکردنەوەیە پترمان بەدەستەوە نییە بۆ هونەرە بەرزی سۆمەریەکان هەیەن بووە. ئەگەر ئەم ڕایی دوێنێ بەشتێکی سەیر و باوەڕ پێک نەکرا و بزانرایە ئەمڕۆ بەڵگەی ئالکۆلۆجیمان بەدەستەوەیە بۆ سەلماندنی و ئەتوانین ئەو هەواڵانە تێبگەین کە تا ماوەیەکی کەم لەمە پێش ڕوونکردنەوەیان نەزانراوە کە بەهۆی تیشکەوە زانایان لە نەخشەکانی سەرگۆڕی سەرکردەکانی سەربازی بە ناوبانگی چینی جێژوو 265 بۆ 316 پێش زاین وردبوونەوە و ئەنجامێکی ئەوەندە سەیریان بۆ دەرکەو کە بڕوایان بەخۆیان نەدەکرد و چەند جارێک تاقیکردنەوەیان دووبارە دەکردەوە. لە ئەنجامدا بۆیان دەرکەوە نەخشانە لە معدەنی داڕێژا و پێگاتون کە لە 5 مەگنۆسیۆم و لە 10 مس و لە 85 ئەلەمنیۆمە. ئەمە دواییان شتێکی هەر زۆر سەیر و بڕوا پێنەکراو بوو. ئاشکرایە کە یەکەمین جارە ئەلەمنیۆم لە ساڵی 1880 بۆەوەی ئەلتکلیلیزەوە دەرهێنراوە. هەتا ئێستاش ئەلکتریلیز تاکە ڕێگەیە بۆ دەرهێنانی ئەلمنیۆم. ئێمە لێرەدا ئەبێ بە یەکێک لەم دوو شتەی خوارەوە بڕوا بکەین یان پێش زیاد لە 1600 ساڵ بێجگە لە ئەلکتریلیز ڕێگایەکی تر هەبووە بۆ دەرهێنانی ئەلمنیۆم کە ئێمە هیچی لێ نازانین و ماوەیەکی زۆرە و زانایان بێ ئەنجام هەوڵی دۆزینەوەی ئەدەن یان کۆمەڵە مرۆڤێکی کەم ئەلکترۆلیزیان زانیوە و دۆزینەوەی توخمەکانی هاڵڤانی کە باسمان کرد لە سۆمەردا ئەم ڕایی دواییان پترە سەلمێنێ. 5. بەڵگەی پزیشکی. دەرمانی کوتانی ئاوەڵا لەلایەن ئەوروپاییەکانەوە تەنها لە کۆتایی سەدەی 18 و سەرەتای سەدەی 19دا دۆزرایەوە، بەڵام مرۆڤایەتی کۆن ئەمەی باشزانیوە. کتێبی ساکتابە هاندخام کە یەکێکە لە هەرە کۆنترین پەراوە سانسکریتیەکان کوتانی ئاوڵا بەم جۆرەی خوارەوە نووسێ. کەمێک لە کێمی ئاوڵا بخەرە سەر نوچی چەقۆیەک و بیکە بە قۆڵی ئەو کەسەدا با لەگەڵ خوێنەکەیدا تێکەڵاو ببێ. پاش ئەمە لەرزوتایگرێت و نەخۆشیەکەی زۆر بەلاوازی تووشی دێت و لێ ئەبێتەوە بێ ئەوەی ئازاری بدا و مەترسی هەبێ. زۆر نهێنی پزیشکی لە کۆنەوە لە نووسراوی جادوگەری و ئەلکیمای ئەفسانەی ئەو گەلانەدا هەیە کە بە خێڵە دووەکەوتۆکان ناوەبرێن و هەتا ئێستا زانیاری پزیشکی توانایان بەسەردا ناشکێ و بۆیان ڕوون نەبووتەوە. ڕۆژنامەی فیجرنەیە مەسکاڤای تەموزی 1963 ئەم هەواڵە کورتەی بڵاو کردەوە. لە ماڵێکدا سەگ و پشیلەیەک زۆر دۆستانە بەیەکەوە ژیان. پشیلەکە بەچکەیەکی هەبوو بەڵام دایکەکەی مرد. ئەوسا سەگەکە دەستی کرد بە بەخێوکردنی بەچکە پشیلەکە و چاوی نەپشکووە و وەک دایکی بە دەوریدا هات. زۆری پێنەچوو سەگەکە مەمچی شیری پەیدا کرد و بەمە بەچکە پشیلەکەی پێگەیان. هەتا ئێستاش زانیاری لە بەردەم ئەم ڕووداوە کۆڵە و هۆیەکەی نازانێ. سەیرەوەی لە ڕابردوودا ئەمە شتێکی ئاسایی بووە. زانۆنتۆگرافیەکان ئەم هەواڵە جێڕنەوە لە ناو خێڵەکانی ئیرگۆیز و ئەسکیمۆ و ماویەکاندا لە نیوزیلەندا کە منداڵێک لە دایکە بێت دایکی و ئافرەتە گەنجەکان شیری نادەنێ بەڵکو ئەیدەنە دەست پیرترین ژنی ئەو خێڵە. حەکیمی ئەو تیرەیە دەرمانێکی بۆ ئەگرێتەوە و پاش بەکارێنانی لە پڕمەمچی ئەو پیرەژنا پڕەبێ لە شیر. نمونەیەکی تراشکرایە لە ئەنجامی خوڕپەیەکی گەورەیان لەرزینێکی بەهێز مێشکیان بەهۆی نەخۆشیەوە مرۆڤ لەوانەیە بگاتە دۆخێک هیچی لەبیر نەمێنێ. ئەو مرۆڤە نەناوی خۆی ئەزانێ و نەخزمانی ئەناسێتەوە و نەڕابردووی دیارە.
پزیشکێک کە تا ئێستا خەریکی لێکۆڵینەوە و دۆزینەوەی چارەی ئەم نەخۆشیەیە کەچی وەک لە زۆر سەرچاوەدا ئاشکرایە ئەمە لە زۆر کۆنەوە زانراوە مەبەسمان لە شەربەتی لەبیرچوونەوەیە کە شارەزایانی ئەلچیما ئەیاندا بە هەر کەسێک یەکسەر هەموو شتێکی بیرەچووەوە. بەداخەوە ڕەچەتەی ئەو شەربەتە لە سەدەکانی ناوەڕاستدا ون بووە و لە ناوچووە. شەشەم بەڵگەی خانوبەرە دروستکردن. زۆربی ناو دروستکراوی کۆنی وا هەیە کە بنیادنانیان پێویستی بە زانیاریەکی پێشکەوتووی ئەندازیاری و هونەری وا کردووە ئێستا وێنەیان کەمە. لەوە پێش باسی شاری تیاناکۆی سەرشاخی ئەندمان کرد خانوبەرەیان لە بەردی داتراشاوی گەورە گەورە دروست کردووە کە هەندێکیان 200 تەن قورسن. ئەوەی شانی باسە نزیکترین کانەبەر لەو شارە زیاتر لە 5 کیلۆمەتر دوورە. ئەو خەڵکە و ساچۆنە و تاشەبەردانیان گواستۆتەوە. لە ساڵی 1961دا ڕۆژنامەی پراڤادا ئەم هەواڵەی بڵاو کردەوە. دوێنێ بارێکی نائاسایی گەشتە مۆسکۆ لە ئێزگەی شەمەنەفەری گۆدافاشیەڤە ڤاگۆنێکی تایبەتی تاشەبەردێکی گەورەی هێنا بۆ پەیکەری کارل مارکس کە لە گۆڕی سەفرادۆلف دانرێ. گواستنەوە و داگرتنی و تاشەبەردە سەنجێکی نزیکەی 200 تەنە کارێکی قورس و گرانە بۆ تەکنیکای و سەردەمە. بڕوانە و بەشەی دوایی کارێکی قورس و گرانە بۆ تەکنیکای و سەردەمە. دیارە بۆ کاتەی تیاخواناکۆی تێدا دروست کراوە کارێکی قورس و گوران بووە. شاری تیاخواناکۆ تاکە نمونە نیە لەسەر ڕووی زەمین کە ئەم جۆرە خانوبەرانەی تێدایە. لە کەلاوەکانی شاری بەعلەبەک پاژماوەی دروستکراوی و ماوەتەوە کە سەنجی هەندێک لە بەردەکانی ئەگاتە 1200 تن. هەتا ئێستا لە ئیسپانیا پەرزگای ئاو هەوای ڕەش بە پێوەیە کە بەرزەکەی 75 مەترە. سەربازگەکە بریتیە لە یەک تەلە بەردی تاتاشرا و لووسکراو کە 2000 تەنە. وەک شارەزایان ئەڵێن بە یارمەتی بەهێزترین ئامڕازی تەکنیکی ئێستا ناتوانرێت نەک سەنجی وا هەر بەرز بکرێتەوە بەڵکو ناتوانرێت ڕابکێشرێ. سەنجی بەردی ئەم سەربانە دەجار لە توانای بەهێزترین کرێنی ئەم سەردەمە زیاترە. یەکێک لە حوشتە سەیرەکانی جیهان کە ناسراوە کۆنەکان باسییان کردووە منارەکەی ئەسکەندەریەیە کە بە فەرمانی پۆتۆڵۆمی ڤلادیڤلی لە سەدەی سێمی پێش زایندا دروست کرابوو. ئەم منارەیە بریتی بوو لە دروستکراوی مەڕمەڕی سپی 150 بۆ 200 مەتری بەرز لە سەر ڕووی زەریا کە تێیدا دروستکرا بوو. ئاوێنەیەکی گەورەی لاسەر بوو کە بەپێی پێویست ئەجوڵە و تیشکەکەی لە دووری 10 کیلۆمەترە بینرا. زۆر ئەفسانە دەربارەیە منارەیە جێرنەوە. عەرەبەکان کە لە سەدەی حەوتەیەمدا میسریان گرت ئەیانوت کە توانرا ئاوێنەیەک بە گۆشەی والار بکرێتەوە کە تیشکی ڕۆژ کۆ بکاتەوە و لە دوورەوە پاپۆری دوژمن لە زەریا بسووتێنێ. بۆیە سیر نییە ناوی دوورگەی فاروس کە ئەو منارەی لێ دروست کراوە لە هەموو زمانە ئەوروپیەکاندا جێگەی خۆی کردوتەوە. ئێستا موشەیە لە زۆربەی ئەو زمانانەدا بە منارەی ناو ئاو ئەوترێ. ئەگەر زیرێکی و بلیمەتی و ئەندازیاری و میعماریەکەی نەبوایە ناو بە نادیاری ئەمایەوە و ناوی نەئەزانرا و نەیانەزانی ناوی چییە. کە منارەکە تەواو بوو فیرعون فەرمانی پێدا لەسەر پارچەیەک مەرمەڕ لە شوێنێکی دیاریکراوی مەرمەڕەکەدا ئەمە بنووسرێ لە پۆتۆڵۆمی پادشاوە بۆ خۆی ڕزگارکەری زەریاوانەکان. فەرمانی فیرعون بەجێهێنرا. ساڵ هات و ساڵ ڕۆژت ئەو نووسراوە درزیدا و کەوتە خوارەوە. ئاشکرا بوو کە ئەندازیارەکە ئەو نووسراوی لەسەر پارچە گەچێکی بە تۆزی مەرمەردا پۆشاو نووسیوە. دیارە گەج بەرگە ناگرێ و پاش کەوتنە خوارەوەی ئەم وشە پڕ لە شانازیە دەرکەو کە لەسەر مەرمەڕێکی ڕاستەقینە ئەندازیارەکە کە نووسی بووی لە ژێر گەچەکەدا شاردرابووەوە. لە ستراتۆسی کوڕی دیکسپۆلانی خەڵکی شاری کیندەوە بۆ خۆی ڕزگارکردنی زەریاوانەکان. بە پێویستی ئەزانین باسی چۆنێتی لە ناوچوونی ئەم منارەیە بکەین. بەندەری ئەسکەندەریە گەورەترین دوژمنی قوستەنتنیە پۆڵ بوو کە گەورەترین هێرشی منارەکە بوو. ئەمپراتۆری بیزانتی هەر هەوڵێکی دابۆ لە ناوبردنی بە فیرۆچوو لە دواییدا بڕیاریدا بە فێڵ ئەمە بکە. لەوە پێشوتمان کە میسر و ئەسکەندەریە کەوتبوونە ژێردەستی عەرەبەوە. ئیمپراتۆرێتی بیزانتی قۆنسۆڵێکی تایبەتی تازەی ناردە لای فەرمانڕەوای ئەسکەندەریە. پێش ڕۆشتنی بۆ ئەوێ چەند فەرمانێکی نهێنی پێسپارت کە خۆی بەولاوە کەس نەیەزانی. هەر کە گەشتە کۆشکی فەرمانڕەوای ئەسکەندەریە بەدزیەوە کەوتە بڵاوکردنەوەی هەواڵەی گوایە فیرعونەکانی میسر بە نرخترین سامان و خشتیان لە ژێر بناغەکەدا شاردوتەوە. ئەم هەواڵە هەرزوو گەشتە دەم پیاوە ماقوڵانی کۆشک و ئەوانیش بۆ خۆبردنە پێشەوە بە پەلە ئەیانگەیاندا فەرمانڕەوە.
فەرمانڕەوا ماوەیەکی زۆر خۆی گرت و لە دواییدا تەماگرتی و فەرمانی تێکدانی منارەکەیدا دەستیان کرد بە هەڵوەشاندنی کە نیوەیان ڕوخان فەرمانی ڕەوا هەستی کرد کە ئەمە فێڵەکە و فەرمانی وەستاندنی ئەم کارە و دروستکردنەوەیدا، بەڵام زانایی وای نەمابوو حساباتی دروستکردنەوەکەی بزانێ، بۆ نەکبەتی ئاوێنە گەورەکەشیان خستە خوارەوە و بوو بە هەزارە پارچەوە. بەم جۆرە هیچ نەما کە ڕێگای پیشانی پاپۆر بدە و دوژمن بترسێنێ. ئەم نیوە منارەیە تا سەدەی چوارم هەر بە پێوە مابوو. ئەو ساژ بۆ مەلەرزەیەکی بەهێز کارە ناڕەواکەی ئەو فەرمانبەرەی تەواو کرد کە لە بنیادنانێکدا دروستی کرد. بە پێی هەواڵی ناو نووسراوە کۆنەکان بەرزی ئەو منارەیە ئەوەندەی خانوویەکی 16 ئەبوو، بۆیە کەس دەتوانی دروستی بکاتەوە چونکە ئەو زانیاریانە نەمابوون کە کاتی دروستکردنی هەبوون. تەنها لەم سەردەمەدا ئێمە مرۆڤ گەشتینە ئەو ئاستە زانیاریەی بتوانێشتی وا بەرز دروست بکەین و بەو مەرجەی پایەی ئاسن بەکاربێنین بۆ هەیکەلەکەی. بێگومان بۆ دروستکردنی منارەی مەزنەکەی ئەسکەندریا ئاسن بەکارنات بوو. ئەتوانین زۆر لە سەرباسی زانیاریە پێشکەوتووی گەلانی کۆن بڕۆین، ئەتوانین بە دڵنیاییەوە بڵین ئەو زانیاریانە پاشماوەی بەرهەمی بەرزی تیشکی مرۆڤایەتی پێش کارەساتی لافاوەکەن. ئەو لافاوەی میسرە کۆنەکان بە لەناوبەری مرۆڤایەتی ناویەبن. باشە لەکێوە بێشکەی ئەم شارستانێتیە بگەڕین. درێژی ئەکات و کارەساتی یەک لە دوای یەکەکان وای کردووە کە نەتوانین وەڵامی ئەم پرسیارانە بدەینەوە. ئایا ئەمە شتێکی سەیرە لە کاتێکدا کە ڕووداوی مێژویی زۆر نزیکمان لەبیرەچێتەوە هەواڵێکمان لێوە نەبێ؟ ئێستا دەربارەی زۆر وڵات و گەلان تەنها ناوەکانیان نەزانین کە ئەوانیش بەڕێکەوت لە نووسراوێکی کۆندا بەرچاومانەکەون. ئەو شارستانیەتی لە پێش لافاوەکەدا هەبوون ڕەنگە تا لێمان ئاشکرانە بێ، بەڵام ئەبێ ئەوە بزانین کە ئەو زانیاریانەی بەشێکی کەمیمان پێگەشتووە بەڵگەن بۆ سەلماندنیەوەی مرۆڤی ئەوسا تەنها مرۆڤە دڕند و بێجل و بەرگەنیەک کە بەڕاوە خەریک بوو بێ و زۆر لەوە بلیمەتر بووە کە لە لامان ئاشکرایە. بۆ زانین و دەرخستنی ئەو شارستانیەتی ئەوەی دژمان ئەوەستێتەوە کە بێجگەل لە دووری ئەو کات زۆر وشکانی و نیشتیمانی گەلانی کۆن ڕۆچوونون بوون بە ژێراوی زەریا و قیانوسەوە. لەم جۆرە ڕووداوانە زۆرن. بۆ نمونای ئەفلاتۆن دەربارەی وشکانیەکی گەورە دوێ کە گوایە لە ئۆقیانوسی ئەتڵەسیدا هەبووە بە قسەیەوە ئەو زەویە گەورەیە لە هەنجامی بوومە لەرزەدا لە ناو چۆ و بۆ بەژێراوە و قوڕاوێکی وای لەسەر ڕووبارەکە پەیدا کردووە، ئیتر کەس نەتوانێت لەو شوێنە نزیک بێتەوە. ئەفلاتۆن ئەم هەواڵەی لە سۆڵۆنەوە وەرگرتو و ئەویش لە کاتی چوونیدا بۆ میسر لە زانایینەکانی ئەوی بیستووە. فەیلسوفی یۆنانی کرانتۆری خەڵکی سۆڵێ ساڵی 300 پێشزاین کە چوو بۆ میسر لەوێ میلێکی گەورەی بینی مێژووی ئەو دوورگەی لەسەر نووسراوە کە نوقمی ئۆقیانوسی ئەتڵەسی بووە. هەندێک شارەزایان هۆی ڕۆچوونی ئەو دوورگەیە بە کارەسات دەزانن و دوورنیە و کارەساتە بێ کە لەم پەڕاوەدا باسمان کرد. نیشانەی ئەوە زۆرە کە ناو بەناو چەند وشکانیەک نوقمی ئەتڵەسی بووە. بەڵگەشت بۆ ماوەیە کە مێژوون و سوزانایانی جوغرافیا دەربارەی تەنها یەک دوورگە نادوێن کە ڕۆچوە، بەڵکو باسی دوورگەی کوڕنووش و پەسپێدەنۆس و هێتریش ئەکەن کە وردە نوقمی زەریا بوون. هەواڵی نوقمبوونی وشکانیش لە ناو گەلانی ئۆقیانوسی هێمنیشدا هەیە. بۆ نمونە گەلی دوورگەکانی خۆرەی ڕۆژاوایی نیوزیلاندا ئاڵێن کە لە کۆندا زەریای دوورگەکانی خۆپا ئۆکانێ واتە لەشی کانۆخوا قوتداوە و لە پۆڵۆنزیادا زۆر جار دەربارەی زەویە مەزنەکە دوێن. دانیشتوانی دوورگەی پاسک باسی زەوی مۆتۆیان ماریۆیان هێڤا ئەکەن کە چوە بە ناخی ئۆقیانوسدا. زانایانی ئارکۆلۆژی دۆزینەوەکانیان ئەمانە سەلمێنن. بۆ نمونە لە نزیک دوورگەی پۆناپێ کە یەکێکە لە دوورگەکانی کالیون پاژماوەی شارێکیان دۆزیەوە کە پتر نوقمی زەریا بوو وا دیارە لە ئۆقیانوسی ئەمنیشدا هەروەک لە ئۆقیانوسەکانی ئەتڵەسیدا پەیدا وشکانی ڕۆچوە. ئۆقیانوسی هندیش لە قوددانی وشکانی بێبەش نییە. لە هەندێک نووسراوی کۆندا باسی وشکانی ئەکا کە ئەفریقا و هیندستان بەیەکەوە بەستۆتە و هاتوچۆی پێداکراوە. پلینی دەربانەی زەویەکی فراوان نووسیوێتی کە کەوتۆتە خوارەوەی هێڵی ئیستیوا و لە ئۆقیانوسی هندیدا هەندێک مێژونوسی عەرەبیش دەربارەی پاژماوەی چەند وشکانیەکی ناو ئۆقیانوسی هندی نووسیویانە. دۆزینەوەکانی ئەم چەند ساڵەی دواییش گەوان بۆ ئەمە. زانایانی زمان لە یەک نزیکی هەندێک لە زمانەکانی دراوینی خواروی هیندستان و ڕۆژهەڵاتی ئەفریقا باسەکەن. ڕۆکوی گیانداری ئەم ناوچانەژەوە گەیەنێک کاتی خۆی نێوانیان وشکانی بووە. لە دوورگەی مەدغەشقەری داهات چەشنینەوەی مەیمونی لیمڤۆرهان کە بێژگە لە ئەفریقا تەنها لە هیندستانە بینرێن و گاشتکرای لیمفۆر مەلە نازانێ و نەیتوانیوە ئاوی ئۆقیانوس ببڕێ.
260 جۆر ڕۆک بێجگە لە مەغدە قەشقەر لە هەموو جیهاندا تەنها لە خواروی ئاسیادا ڕوێن لە کاتێکدا کە لە ئەفریقای نزیک مەدغەشقەر وێنەیان نییە. 9 جۆری تری ڕۆکی مەدغەشقەر تەنها لە پۆلۆنیزیادا ڕوێن کە بە هەزارەها کیلۆمەتر لە ئۆقیانوسەوە دوورە. لە ئەفسانەی گەلانی خواروی هیندستاندا هێشتا بیرەوەری بوونی وشکانی ئەفسانەیەکەی لیمۆر لە ناو ئۆقیانوسی هیندیدا هەرماوە. یەکێک لە مێژوو نووسە کۆنە هیندیەکان ئەڵێن نیشتیمانی تاماڵەکان لە زۆر کۆندا کەوتبووە خواروی دوورگەی ناڤاڵی میفراوانەوە کە یەکێکە لەو دوورگانەی پاش کارەساتی لافاوەکە پەیدا بوون. زەوی لە ناوچووی لیمفۆرینژە لەوێدا بووە کە لەوە پێش لانەی شارستانیەتی و مرۆڤایەتی بووە. هیچ بەڵگەیەکی تەوامان بەدەستەوە نییە کە بڵین لانەی و شارستانیەتێنەی کارەساتی لافاوەکە لە ناوی بردووە ئێرەیە یان ئۆقیانوسی ئەتڵەسی یان ئۆقیانوسی هێمن و وشکانیە کە نوقمبووەکەی پەیکەر و نووسینە سەیر و بەجێماوەکانێتی کە لە ئەفسانەکاندا سەیرتر و سەرسوڕهێنەرترن. نارزانی ناو زانیاریانەی زاناکۆنەکان پێیان گەشتووە لەکوێوە وەریان گرتووە لەوە چێ وە لە لامەیەکی داخراوی بێئەدرەسی نێرەکەیەوە بۆیان هاتبێ. ڕەنگە ئەمانەش ئەوەندە کۆن بن بۆیە ناتوانین نە ئەو نووسراوانە بخوێنینەوە نەتەلیسمی نێنی ئەو پەیکەرانە بشکێنین. شتێکی تر ئەگەر ئەو بیرڕایانەی لەم پەراوەدا هێناومانەتە گۆڕێ ڕاست بن و مرۆڤایەتی ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت لە کەلاوەکاندا ئەو شارستانیەتێنە بدۆزێتەوە، ئەوە چاکترین بەڵگە ئەبێ بۆ سەلماندنی یەکێتی و نەپسڕاندنی مێژوو. ئەو یەکێتی و نەپسڕاندنە کاتی خۆی کارل مارکز دەربارەی نووسی. بۆیە ئەگەر ئەمانەی وتمان ڕاست بن ئەبنە بەڵگە بۆ ناڕاستی بیرڕای بۆ ژوازیەکان کە بڕوایان بە شارستانیەت و پێشکەوتنی لە پڕپەیدا بوو هەیە. پەڕاو سووتاندن کارەسات و دووری لە شارستانێتی کۆنەوە تاکۆهۆنین بۆ نەزانینی ئەو شارستانێتیە. بێجگە لەمە دوو هۆی تریشەیە. یەکەم دەستەی پارێزەری زانیاری ئاینیەکان زۆر گرنگیانەدا با بڵاو نەبوونەوەی نهێنی ئەو زانیاریانە، چونکە بڵاو بوونەوەیان چاوی خەڵکیان ئەکردەوە و ئەمەش دژی ئارەزوی ئەوان بوو. زۆر جاریش بڵاو بوونەوە پێشکەوتنی زانیاری مەترسی ئەگەیەنێ بە مرۆڤایەتی. نمونەی و جۆرە زانیاریە سامناکانەی لەم سەردەمەدا بۆمبای ئەتۆمی و چەکی وێران کردیە. دووهەم زۆر جار مرۆڤ خۆی ئەو زانیاریانە لە ناو دەبات و لە دەستی خۆی دەدا. باشترین نمونە بۆ ئەمە لە ناوبردنی دەستنووسەکانی ماین لە ساڵی 1549دا قەشە دیگۆدلای لاندا گەشتە مەکسیک کە تازە لەلایەن ئیسپانیەکانەوە داگیر کرابوو لەبەرەوە ئەیویست دڵی ئەو بتپەرستانە بەلای خۆیدا ڕاستەقینە وەرگرێ بڕیاریدا بنچینەی ئاینی بتپەرستی بەدەستی خۆی لە ڕیشاڵ کێشێ. لە یەکێک لە پەرستگاکانی مایدا کتێبخانەیەکی زۆر گەورەی دەستنووسی کۆنیان دۆزیەوە بە درێژایی ڕۆژێک بە فەرمانی ئەو قەشەیە کتێبی کۆن و نیگاری سەیریان گواستەوە بۆ گۆڕینی بەردەم پەرستگاکە کە لەمەوە بوونە دێگۆدای لاندی بەدەستی خۆی شاپلیتێ ئاگری پێوەنا. ئەو قەشەیە لەوە پاژنووسی ئەم کتێبخانەیە بەجگە لە باسی بتپەرستی و بێبڕوایی کە شەیتان فێری کردبوون هیچی تریان تێدا نەبوو، بۆیە هەموویمان سووتان. لە هەموو نووسراوەکانی مایدا تەنها 3 کتێب ڕزگاریان بوو. پاشەڕۆژی نووسراوەکانی ئینگلیش بە هەمان شێوە پڕ لە ناسۆر بڕایەوە. ئەمەیان بەم جۆرە بوو. لە ناو گەلی ئینگدا درمێکی ترسناک پەیدا بوو کە ڕاوێژیان بە جادوگەرەکەیان کرد چارەیەک بدۆزێتەوە وەڵامی دانەوە. چارەکە ئەوەیە نووسین قەدەغە بکرێ. ئەوسا بە فەرمانی سەرۆکەکان هەموو دەستنووسەکانی سووتاند و نووسینیان قەدەغە کرد. تەنها لە پەرستگای ڕۆژدا چەند نووسراوێک مایەوە کە مێژووی ئینچیان دەرخست. ئەو گەنجینەی ئەو نووسراوانەی تێدا شاررابەوە تەنها سەرۆکەکانی ئینک و هەندێک لە پارێزەرانی کەرەستەکانی ئاینی مافیان هەبوو بچنە ناوی و بۆ هەموو خەڵکی تر قەدەغە بوو. پاش ڕابردنی چەند ساڵێکی دوور و درێژ کە نووسراوەکان هەمویان لە ناو بران و نووسین لە ترسی فەرمانی مردن لە بیر چووەوە، یەکێک لە پیاوە ئاینیە چاونەترسەکان ئەلفوبێیەکی نوێی دانا، بەڵام لە ئەنجامدا بۆ هۆیەوە بە زیندوی سووتێنرا. لە ساڵی 1572 4 نووسراو کە لەلایەن ئیسپانیەکانەوە دزرابوون نێران بۆ مەدرید بە دیاری بۆ فلیپی دووهەم، بەڵام بۆ نەکبەتی ئەو پاپۆرە نەقم بوو. ئەو بارە بە نرخە لە ناخی زەریادا شاررایەوە و نەگەشتە ئیسپانیا. ئەو 4 دەستنووسە لە ناوچووە تاکە بیرەوەری نووسینی ئینکا کە بە ئێمە گەشتووە. شارەزایان ئەڵێن کتێبخانەکانی کارڤاگاین زیاد لە 500,000 دەستنووسیان تێدا بووە و
لەمانە تەنها یەک دەستنووس ڕزگاری بۆ وەرجێڕاوەتە سەر لاتینی، چونکە ڕۆماییەکان بۆ لەناوبردنی مێژوو شارستانێتی ئەو گەلە هەموو شوێنەوارێکیان سووتان. موسڵمانەکانیش بە هەمان شێوە نەک هەر نووسراوە کۆنەکانیان لەناوبرد، بەڵکو خەڵاتیان دانابوو بۆ ئەو کەسانەی بارەزوی خۆیان نووسراوێکیان هێنا بۆ لەناوبردن. بەم جۆرە هەموو نووسراوە کۆنەکانیان سووتان. ئاشکرا بوو کە کاری سووتاندن و لەناوبردنی دەستنووس ئەوەندەی نووسراوەکان خۆیان کۆنن. هەموو دەستنووسەکان فەیلسوفی یۆنانی پرۆتایگۆر سەدەی پێنجەمی پێشزاین سووتێنرا. ئەمە یەکێکە لەو ئاگرە کۆنانەی چاکترین نووسراوی مرۆڤایەتی لەناوبردووە. لە سەدەی سێمی پێشزایندا شاپڵیتەی کتێب سووتاندن لە چین هەڵکرا و ئیمپراتۆر تیسین نووسراوەکانی کۆنفۆشیۆزی سووتاند و ئەو کەسانەشی هەر سووتان کە هاوکاری بیرۆڕاکانی ئەو فەیلسوفە بوون. ئەنتیۆخ ئیتیڤاڤۆنی شای سووریا دەستنووسی جوولەکەکانی سووتان. لە 270 پێشزایندا لە ڕۆما دەست بە سووتاندنی کتێب و لەوە پاشیش ئۆگۆستی ئیمپراتۆر فەرمانیدا هەر نووسراوێک باسی ئەسترۆنۆم بکا بسووتێنرێ. بەم هۆیەوە لە هەموو سەرچاوەبەرین و بە نرخەکانی ئەو ئەدەب و زانیاریانە شتێکی ئەوتۆ کە پێمان گەشتووە کە بە هیچ نیان ژێرمێدرێ، بۆیە زۆر گرانە بەهۆی ئەو زانیاریان کەمانەوە نەخشەی شارستانەتی بەرزی کۆن بکێشین. بۆ نمونە ئەبێ چی دەربارەی نووسراوەکانی سۆفۆکلیس بزانین کە لە 100 کتێب تەنها 7یان بە ئێمە گەشتووە، کە لە 100 درامای ئێڤرۆپیت تەنها 19یان ئەزانین. لە هەموو نووسراوەکانی ئەرستۆتیل تەنها یەکێکیان ماوە و دەربارەی ئەوانی تر تەنها لە نووسراوی نووسەرەهات چرخەکان ئەزانین. ئاشکرایە کە مێژوونووسی مەزنی کۆن تیدلیڤی 58 پێشزاین بۆ حەڤەی زاین مێژووی ڕۆمای بە 142 بەرەگ نووسیوە و لەمانە تەنها 35یان ماون. لە 40 کتێبی پۆڵۆپی 5یان لە مردن ڕزگاریان بووە، لە 30 کتێبی ئاستی 4یان و لە 20 کتێبی پلینی هیچیان نەماوە. کتێبخانە مەزنەکەی شاری پراگامای ئاسیای بچووک زیاد لە 200,000 دەستنووسی دانسقەی تێدا بووە. ئەنتۆنیۆ هەموویەک بە دیاری نارد بۆ کیلۆباترا و لەوە پاش خۆڵەکەشیان نەما. بە هەمان شێوە گەنجینەی نووسراوەکانی پەرستگای پت و مەفیسی میسری کۆن و پەرستگای ئۆرشەلیم لە ناوچوون. ئەیچی گەنجینەیەکی نرخی نەزانداوی کتێبخانەی خۆفە و پۆتۆڵمی لە ناوبرا. تەنها کتێبخانەیەکی پۆتۆڵمی 40,000 و کتێبخانەیەکی تری 500,000 دەستنووسی تێدا بۆ و زۆربەیان سووتێنراون. یەکەمیان لە کاتی سووتاندنی گەشتیگەلی ئەسکەندەریەدا لەلایەن یولس قەیسەرەوە ئاگری گەشتێ و لە ناوچوو. لە دووهەمیشیاندا هەر کتێبێک باسی جادووی تێدا بێ سووتانراوە. لەوە پاشیش خەڵک دڕندانە هێرشیە بردەسەر ئەو کتێبخانەیە و کتێبیان ئەسووتان. موسڵمانەکان کە میسریان گرت ئەم کارەیان بە تەواوی گەیاندە ئەنجام و کۆتاییان بەو کتێبخانە مەزنەی ئەسکەندەریە هێنا. ئیمپراتۆر و کاربەدەستانی تر وەک دیۆکلینیان هەر بە ئارەزوو کتێبیانە سووتان. ئەم کارە هەرچەندە دڕندانە بن، بەڵام ئەو کاربەدەستانە هەر لە سەری ڕۆشتون و کردویانە، چونکە هەرچێک بۆ بتەوترکردنی دەسەڵاتیان و مانەوەیان لەسەر تەخت بە کەڵک بوو بێت درێخیان لێ نەکردووە. ئەمانە هەمیشە سڵیان لە مرۆڤی زانا و زانینی بەرز کردوێتەوە بەجێی مەترسیان داناون. بۆیە ئەم ڕووداوی خوارەوەش نابێ سەرمان سۆڕ بهێنێ. جارێکیان ئاگاداری ئیڤان گرۆنزی قەیسەری رووسیایان کرد کە بێگانەیەک ژمارەیەکی زۆر کتێبی هێناوەتە رووسیا، کە قەیسەر ئەمەی زانی فەرمانیدا چەند کتێبێک لەوانەی بۆ بێنن. ئەو کتێبانە ئەوەندە بلیمەتانە نووسرابوون کە قەیسەر هیچی لێ تێنەدەگەیشت. بۆ ئەوەی ئەو زانیاریە بەرزانە بەناو گەلدا بڵاو نەبنەوە، فەرمانیدا هەموو کتێبەکان لەو بێگانەیە بسەندرێ و چەند پارەیەوێ بدرێتێ و لە پاشدان هەمووی بسووتێنرێت. زانیاریە شاراوەکان. ئاشکراکردنی نهێنیەکان ڕاستی دەردەخەن دەستنووسەکانی زەریای مردوو. بەم جۆرە زانا کۆنەکان بەشێک لە بلیمەتی شارستانیەتیە کۆنەکانیان دەربارەی ئەسترۆتۆمی و کۆسمۆلۆجی و جۆغرافی و ئەوانی تر بۆ پاراستوین. ئەو زانیاریانی کە هەتا ئێستاش نازانین چۆن و لەکوێ و لە پڕ پەیدا بوون. بەشێکی تری ئەو زانیاریانە بەهۆی سووتاندنیانەوە هەتایەون بۆ ناگەڕێتەوە. دوا بەشیشی پارێزراوە کۆتەکانیان شاردویانەتەوە ونیان کردووە، چونکە مانەوەیان مرۆڤی زانا و پڕمەترسی دروست دەکرد. ئەو پارێزەرە زانیاریانە هەر زۆر لەوە ترساون
کە نووسرا و زانیاریەکانیان بکەوێتە دەست سەرکردە سوپایی و فەرمانڕەواکان چونکە یانزانی بە مەدەسەڵاتی خۆیان کەمە بێتەوە. زانایەکی ئەلکیمی چین پێش هەزارەها ساڵ نووسی ئەو پەڕی گوناها زانیاری خۆت فێری سەرباز و سەرکردەکان بکەی، ئاگات لە خۆت بێ نێڵی هەتا مێرولەش بگاتە ئەو شوێنەی ئیشی تێداکەی. کاباڵا باسی کتێبێکە کاکە بۆ ئەوەی دەستی ناحەزان نەکەوێ لە قوڵایی ئەشکەوتێکدا شاردبوویانەوە، هەتا نیوتنیش بڕوای بەوە هەبوو کە هەڵگری زانیاری هەیە و لەو بارەیەوە نووسیوێتی نهێنی مەزنی وا هەیە کە زۆر لە گۆڕینی خاسێتە میتاڵیەکان گرنگترە. ئەگەر ئەوەی کێرمز دەربارەی نووسی بێ ڕاست بێ وا هەمیشە جیهان بەهۆی ئەو نهێنیانەوە لە مەترسیدایە. پلۆرتارک ئەڵێ کە ئەسکەندەری مەکدۆنی زانیاری لە چەند لایەکە وەرگرتووە لە هیچ سەرچاوەیەکدا نەنووسراوەتەوە کە زانی ئەریستۆتیلی مامۆستای کتێبێکی دەربارەی ئەم نووسیوەتەوە ڕەخنەی لێگرت و تاوانی ئاشکراکردنی زانیاریە نهێنیەکانی خستۆتە ئەستۆی ئەو پێیوت تۆ هەڵەت کردووە کتێبت دەربارەی ئەو زانیاریانە نووسیوەتەوە کە نابێ بنووسرێن و هەر ئەبێت دەما و دەم فێری خەڵکی هەڵبژاردە بکرێن کەچی تۆ بەناو گەلدا بڵاوت کردوونەتەوە. پیاوانی ئاینی بۆ ئەوەی نێڵن زانیاریە گرنگەکان بکەونە دەست خەڵک زۆر بە نهێنییان پاراست. ڕکەفت نووسیەر کەسێک گوشەیەکی نهێنی زانین فێر بووە با نهێنیەکە بهێڵێتەوە و کەسی تر فێر نەکا. نووسراوێکی سەر بەڕەدا میسریەکان بە وشانە دەست پێ دەکا و کۆتایی دێ دەمتدا خەو هیچ بە کەس مەڵێ. لە کاتی ڕەمیسی سێهەمدا دوو فەرمانبەری کتێبخانەیەکی کۆشکی فیرعون بۆ تاوانبارکران کە بە تەواوی نهێنی نووسراوێکی بەڕەدایان نەپاراستووە. ئەوەی شانی باسە تەنها پیاوە ئاینیەکان هەڵبژاردەکانیان ئەیانتوانی بگەنە زانیاریە نهێنیەکان. لەوە پێش باسی تۆتۆخ کرسمەسمان کرد کە پێش لافاوەکە نووسراوی کۆ کردوتەوە لە فەوتان پاراستونی و پاش لافاوەکە لەو زمانە پیرۆزە نهێنیەوە وەریجێڕاوەتە سەر زمانی ئاسایی. کتێبەکانی کەرمێس یان ڕەنگە بەشێک لەو کتێبانە تیشکێکی ڕووناکیان خستۆتە سەر زانیاری ئاینی و فەلسەفی لەوە پاشی مرۆڤایەتی. کلیمات خەڵکی ئەسکەندەریە لە 42 کتێبی پیرۆزی کریسمس دواوە. ئەو نووسراوانەی کریسمس کە دەربارەی فەلسەفە و جادوگەری بوون هەر بە نهێنی هێڵراونەتەوە. لەوە پاش ئاینە تازەکان بێجگە لە نووسراوە ئاشکراکانی خۆیان بەدزیەوە نووسراوە نهێنیەکانیشیان بەکارێنا، بەڵام بێسنوور بە نهێنی ئەمایەوە. هەندێک فەیلسوف و زانای ئاینی لایەن وایە کە عیسا زانیاری نهێنی فێری دۆستە هەڵبژاردنەکانی خۆی کردووە بەو مەرجەی ئەوانیش بە نهێنی بیڵنەوە. لاینی جوولەکەدا هەندێک کابڵا هەیە کە تەنها ئەبێ بەدەم بوترێتەوە نەنووسرێتەوە نەک بگاتە دەست ئەوانەی کە ناشێ بیزانن. بۆیە زانایانی ئاینی ئەو شتانەی ئەیانزانینیان ئەنووسیە و لەگەڵ خۆیان ئایان بردە گۆڕەوە. بەم جۆرە بەرزترین زانیاریە و سەردەمە نەنووسرایەوە و دەما و دەم ئەجێڕایەوە. ئەو نیشانە و ڕەمزانی لە کاتی باسکردنی ئەو زانیاریانەدا ئەوتران واتاکانیانە شێوێنرا و هەر یەکە بە جۆرێک تیانەگەیشت. ئێستا نزیکەی 100,000 نووسراوی ئەلکیمیلی ماوە کە تێگەشتنیان ئاسان نییە. ئایا ئەو 100,000 نووسراوانە نرخیان چەندە نازانین. ئێستا زانایانی گردوونیان پشکنیوە ڕابەر ئەنێرن بۆ دوورترین گۆشەی سەرزەوی خەریکن بگەنەوەی دروستبوونی مادە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەوەدا کۆڵن بگەنە زانیاریە نهێنیە کۆنەون بۆکان، چونکە بۆ ئەمە پێویستە نیشانە و ڕەمزی بێسنوور بخوێنرێتەوە و تیان بگەن. زانایانی ناسراوی سەدەی 16یان بلاس ڤێژەنۆر تەنها زانای ئەلکیمی نەبوو، بەڵکو شارەزاییەکی زۆر نایبی دروستکردنی ڕەمز و شەفرەش بوو. هەندێک لە زانیاریەکانی لەبارەی شەفرەوە هەتا ئێستاش بەکارهێنرێن. ئەم شارەزایی لە نووسراوی زانە ئەلکیمیاییەکاندا وەرگیراوە و ڕەمز و نیشانەکانیان فێر بووە. و خۆی نووسیوێتی ئەو نووسراوانە بە نیشانە و ڕەمزی نزیک لە نیشانە و ڕەمزی کتێبە نهێنیە کۆنەکان نووسرابوون. فانگلز لە کاتی خۆیدا نووسراوێکی ئینجیلی بەم جۆرەشی کردوتەوە. ئەو باسانەی لە ئینجیلدا بە ڕووداوی نوح و ئیبراهیم ناسراون مەبەست لەو خێڵە کۆچەریانن کە ئەو سەردەمە کە زاراوەی قسەکردنیان لە یەک نزیک بووە. دواییەڵێ ئەو خێڵ و ناوانەی لە ئینجیلدا نووسراون بە ڕادەیەکی کەمیان زۆر لەلایەن زانایانی کۆنەوە بەڵگەیان لەسەر و سەلمێنراون. هەروەها زاناکان ئەڵێن کە ئەم ناوانە هەرچەندە بەپێی زاراوەی ئێستا کەمێک گۆڕاون، بەڵام لە ڕاستیدا هەندێکیان هێشتا هەرماون. شیکردنەوەی هەندێک ڕەمز لەمە گرانترە
لەوە پێش باسمان کرد کە سۆمەریەکان ماوەی سوڕاندنی کۆمەڵە ئەستێرەکانیان بە 25920 ساڵ داناوە. زۆر جارەم ژمارەیە بە شێوەیەکی شاراوە دەردەکەوێت وەک مەتەڵ پێویستە هەڵبێنرێ. بۆ نمونە لە کتێبخانەی پەرستگاکانی نیپۆر و سپارادا خشتەی یەک لە دوای یەکەکان بەسەر یەکدا بەشکراون لەسەر بنچینەی 12960 دانراون. پێویست ناکە زۆر بلیمەت بین بۆ ئەوەی بزانین کە ئەم ژمارەیە بریتیە لە دابەشکردنی 25920 بەسەر دوودا، واتە 25920 دابەشی دوو کە یەکسانە بە 12960. شیکردنەوەی لەمەش گرنگتر هەیە بۆ ئەم ژمارەیە. لە سۆمەردا بێجگە لە ژماردنی دە و ئەوەندە جار دەژماردنی 60 و ئەوەندە جار 60 باو بووە. بەڕای ئێمە کە بازنە و فەزا و بۆشایی ئەکرێت بە 360 پلە و سەعات بە 60 دقە و دقە بە 60 سانیەوە. ئەمانە هەمووی لە سۆمەریەکانەوە یان لە شارستانەتیەکانی تر لەوان کۆنترەوە وەرگیراون. ئەمە نیشانەیەکی ئاشکرای پەیوەندی نێوان کات و بۆشاییە کە تازە مرۆڤایەتی خەریکە بیگاتێ. ئەوە ئەنجامە لە زۆر کۆنەوە مرۆڤایەتی پێی گەشتووە. ڕێژکەکەی ژمارە 60 سۆمەریەکان بەم جۆرە بووە. سۆز یەکسانە بە 60. ئەگەر ژمارەی 25920 بەسەر 60 دا بەش بکەین ئەکاتە 432. بانیشتوانەی ئەم ژمارەیەمان لەبیر بێ و بزانین لەکوێی تردا بەرەنگاری ئەبینەوە. لە پێش هەموو شتێکدا لە داستانی کۆنی هیندی ماخباخاراتە ئەبینین لەو داستانەدا دەورەی گردون بە 432,000 ساڵە. پیرۆزی بابلیش هەمان نیشانەی نووسیوە. بەڕای ئەو ماوەیە فەرمانڕەوایی پادشایانی پێش لافاوەکە 432 ساڵە. ئەفسانەیەکی ئیسلندی باسی شەڕی خوا و دوژمنەکانی لە ئاسمانی سەروداکە و دەربارەی 540 دەرگا ئەدوێ کە لە هەر یەکەیاندا 800 شەڕکەر دێتە دەرێ. ئەو دوو ژمارەیە لەیەک بدەین چی دەرەچێ؟ هەمان ئەو ژمارە نهێنیە 800 ضربی 540 432,000 کەواتە تەنها ئەو کەسەی کلیلی ئەم نهێنیەی لابووە زانیوێتی سۆس چییە، واتە ئەو ژمارەیەی زانیوە. زۆر کتێبی ئاینی بەم شێوەیە زانیاریان داپۆشیوە و نهێنیەکانیان شاردۆتەوە. بۆ نمونە کاباڵا گردون بە کۆشکێک دانێ کە 50 دەرگای هەیە و هەمویان بەیەک کلیلەکرێنەوە. بە هەر چوار لادایەکی دەرگایان لەسەر ئەکرێتەوە. 9 دەرگای تر بەرەو ژوور ئەڕوا ئەمێنێتەوە دەرگایەکی تر کە هیچ شتێک دەربارەی نازانرێ و هەتا نەکرێنێتەوە نازانرێ بۆ کوێچێ، بۆ سەرەوەیان بۆ ژوورەوە، واتە بۆ ناخێیان بۆ بنێ. بەڵام ئەوەی ئاشکرایە کە هەر کەسێ لەو دەرگایەوە چووە دەرەوە ئیتر ناگەڕێتەوە. شاردنەوەی زانیاری پڕمەترسیەکان کارێکی کۆنا. یەکێک لە باسارە کۆنەکان بەسراوە بە ناوی ئاشۆکای ئیمپراتۆریەتی هیندیەوە 273 بۆ 239 پێشزاین. ئەم کوڕەزایی چاندرا گۆپێتایە کە هیندستانیەکانی یەخست بڕوای وابوو بۆ ئەوەی ناوی نەمرێ بێ شەڕ بکە، بۆ هێرشی بردە سەر کالینکای دراوسی. لەم شەڕەدا دانیشتوانی کالینگا پاڵەوانانە بەرگریان کرد. لە شەڕێکدا سوپای کاشۆکا 1000 سەربازی دوژمنیان کورد کە ئێوارە پاش تەوابوونی شەڕ کاشۆکا هاتە گۆڕەی شەڕەوە و ئەو هەموو خوێنە ڕژاوەی دی حەپەسا هەموو ژیانی پاش ئەم شەڕەی تەرخان کرد بۆ زانست و پێشخستنی ئاینی بوزا. هەڵێنە و شەڕاوەندە کاری تێکرد بڕیاریدا هەمووی هێزوو توانای بخاتە کار بۆ ئەوەی جارێکی تر هێزوو زانینی مرۆڤایەتی نەتوانێت شەڕی لەناوبردن بکە. بۆ ئەمەش دامەزراوەیەکی نهێنیە نایە گۆڕێکە لەوە پێش شێوەی سەر زەوی نەبوو، بریتی بوو لە کۆمەڵی 9 کەسە ناسراوەکە. ئیشی ئەم دامەزراوەیەوە بوونەیەڵێنێنی دروستکردنی کە دەستەی لەناوبردن بگاتە دەست خەڵک. هەندێکەڵێن ئەم دامەزراوەیە تا ئێستا شەرماوە. ژاکۆلیۆ قونسڵی کۆماری دووەمی فەڕەنسا لە کەلتاکا کە نووسەرێکی شارەزای ژیانی هیندا لەسەرم بیر و ڕایە بووە. هەندێک ناودارەی ئینگلیزیش لە هیندستان هەمان ڕایانەیە. ئێمە هیچ بەڵگەیەکمان بەدەستەوە نییە کە ئەم ڕێکخراوەنیایە لە پێش 2000 ساڵەوە تا ئێستا هەرما بێتەوە. بەڵام تەنها ئاواڵی دروستبوونی ئەم دامەزراوەیە گرنگێکی زۆرەدا بم باسا. ئاشۆکایەکەم کەس نەبووە کە هەوڵی داوە جڵەوی زانیاری وێرانکەریەکان بگرێتەوە. ئەمە زۆر لەواچێ کە ئەمڕۆ پێی ئەڵێن قەدەغەکردنی چەکی وێرانکاری. لە ساڵی 1775 دیپێرۆن زانایی مەزنی فەڕەنسی داوای بینینی پادشای کرد بە مەرجە کەسی لێ نەبێ، چونکە ئەوێ هەواڵێکی وای پێڕابگەێنێ کە پاشۆڕۆژی وڵاتی لەسەر وەستاوە. لویسی 16 بەم بینینە قایلی بوو. هاوڕێیانی دیپۆرۆن چەند سندوقێکی داخراویان هێنا بۆ شوێنی بەیەکگەشتنەکە و ڕۆشتن. لە ئەنجامدا دەرکەوت کە دیپیرۆن چێکی وای دروست کردو ئەتوانێت سەر بە هەموو دوژمنێک شۆڕ بکە. بەڕای ئەو زانایەی تر پادشا ئەتوانێت بە ئارەزووی خۆی وڵاتەکەی فراوان بکە. ئەو چەکە باپیرە گەورەی چەکی ئۆتۆماتیکی ئێستا ئەژمێرێ.
چونکە بە پەلەپیتکەیەک 24 گولەی ئاویش پادشا پێ خۆشحاڵی خۆی دەرنەبڕی و قسەکەی پێبڕی و لێی دوورکەوتەوە. لویس و وەزیرەکان ئەم چەکە لە ناوبەرەیان ڕەت کردەوە. دیپۆلیۆنیان بە دوژمنی مرۆڤایەتی لە قەڵەمدا. گومان لەوەدانە کە لویس نەیهێشتووە ئەو زانایە و چەکە ترسناکەکەی بگەنە دەزی سەرکردەیەک. پاش ئەمەش کە چەکی کوشندەی سەرەکی تیر و کەوان بوو، پاپا هەوڵیدا هێزی کەم بکاتەوە. بۆم مەبەستە بەکارهێنانی سوپا و قاچی قەدەغە کرد کە تیر و کەوانەکەی لەسەردا بنرێ بۆ ئەوەی باشتر نیشانەی پێبشکێ و لە فەرمانی ئەم قەدەغەکردنەدا پاپاوتی ئەم جۆرە تیرهاوشتنە دڕندانەیە. هەر لەبەر هەمان هۆ شامپڵۆ باڵنگۆگۆی ئەفریقیش شەڕەڕمی قەدەغە کرد. ڕەچەتە دروستکردنی ئاگرە یۆنانیۆ مەزنەکە کە بەو پەڕینێنی پارێزرابوو ون کرا و دەرنەکەوتەوە. دوورنی ئەم قەدەغەکردنانەش بوو بنەهۆی ئەو دیاردە سەیرانەی بەستراون بە مێژووی باروتەوە. لە شاری فێربۆرگی ئەڵمانی پەیکەری پێترۆڵ شفارتز هەیە. ئەم قەشەیە لەسەر چادوگەری خرابووە بەندیخانەوە. لەوە پێشار خەریکی تاقیکردنەوەکانی خۆی بوو. لە ساڵی 1330دا هەندێک گۆگرد و خەڵوز و سلترایی تێکەڵ کرد و کەرەستەیەکی تەقانەوەی لێ پەیدا بوو. ئەم ساڵە لە ئەوروپادا بە سەرەتای پەیدابوونی بارود دانرێ و لەو ساوە بڵاو بۆتەوە. بەڵام ئەگەر ئاوڕێک لە ڕابردووی دوور بدەینەوە بینین زۆر لەوە پێش بارود لە پڕ لە چەند جێگایەک پەیدا بووە و لە هەر ناوچەیەک بۆ چەند سەدەیەک ناوی هەبووە. ئاشکرایە کە 500 سەدە پێش دۆزینەوەی بارود بە ڕەسمی عەرەب لە گرتنی شارێکی ئیسپانیادا بەکاریانێناوە. لە سەدەی حوتەمدا میسرەکان باروتیان زانیەوە. لە مەشکۆنتر لە ساڵانی 8 زاینیدا ڕەچەتەی دروستکردنی بارود لە هیندستانەوە گەشتە چین. سەیر ئەوەیە کە ئەم کەرەستە گرنگە جەنجە بڵاو نەبووتەوە تاکە ڕوونکردنەوە بۆ ئەمە ئەوەیە کە کۆمەڵە خەڵکێکە بوون هەوڵیان داوە نهێنی ئەم چەکە کوشندەیە ئاشکرانە بێ. هەواڵی پاراستن و کۆکردنەوەی بارود زۆر نهێنی بۆ و نێڕاوە سەرکردە جەنجی و ڕامیاریەکان شوێنەکەی بزانن، چونکە زانراوە کە ئەوان هیچ سنوورێک نیان بەستێتەوە بۆ داگیرکردن و لەناوبردنی مرۆڤایەتی. ئەم نمونەیە خوارەوە بەڵگەیە بۆ دۆزینەوە و لەناوبردنی زانیاری کوشندە. هونەرمەندی ناودار لیۆناردۆ داڤنشی نووسیوێتی دەربارەی ئەو دۆزینەوەیە نانووسم کە ئەتوانم چەند بێ خواردن بمێنمەوە، ئەوەندەش لەژێر ئاودا بمێنمەوە، نەک پیا و خراپان بەکاری بێنن بۆ کاری نابەجێ و خۆیان لەژێر پاپۆڕەکاندا مەڵاز بدەن و کونیان بکەن و نوقمیان بکەن. بێگومان ئێستا نازانین بە چی شێوەیەک زانای ناوبراو توانیوێتی ئەمە بکە. زۆر نهێنی تریژ لە کۆندا هەبوون، ئەمانە لەمەولا باسییانەکەین. نمونەن بۆ ئەمە چەکی تووڕەیی خوا. لە کتێوی ماخەباراتای هیندیدا کە پێش 1000 ساڵ نووسراوە بەم جۆرەی خوارەوە باسی چێکی کوشندەکە. ئێمە کە لە سەدەی بۆمبای ئەتۆمیدا ئاژین ئەمەمان لا سیر نییە. ئاخوا ئەوسا چۆن سەیریان کردبێ بێ ئەوەی دووکەڵی لێ پەیدا ببێ لە شێوەی ئاگرێکی بەهێزدا دەرپەڕی و لە پڕتەمێکی ڕەشی چڕ هەموو سوپای دوژمنی داپۆشی. هەر چوار لای ئاسۆ تاریک بوو. گرمەگرم دەستی پێکرد و هەور بەناڵە بە خێرایی بەرەو ئاسمانی ژوور و بەرز بووەوە. ڕۆژی ژوەک گێژ بوو بێ و سەرەخولەی پێکەوت بوو. جیهان بەهۆی گەرمای ئەم چەکەوە ئەدود لەرزی لێ هاتووە. ئەو فیلانەی گڕیان تێبەربوو بوو بە دەنجێکی ترسناک ئەیان نەڕاند و ڕایانە کرد. لەوە پاش کتێبەکاڵێ دیمەنی ئەم چەکە لە تیرێکی ئاسنی گەورە ڕابەری مردن ئەچوو. لەوە پاش کە پاڵەوانەکە ئەنجامی ئەم شەڕەی بینی ویستی یەکێک لە چەکەکان نەتەقێنێتەوە بەتاڵی بکاتەوە. بۆ ئەمە وردیان کرد و هاڕیان، بەڵام ئەمەش دادی نەدان و ناچار خۆڵەکەیان کردە زەریاوە. بێگومان ئەمە تەقینەوەی دروستکراوی باروتی ئاسایی نییە. هەروەها ناشتوانێ ئەوەی ڕوودانی پاش تەقینەوەکە ڕوون بکەینەوە کە ئاڵێ هێشتا شەڕ تەواو نەبوو و شەڕکەرەکان خۆیان گەیاندۆتە ڕووبارەکە بۆ ئەوەی خۆیان و جلوچەکەکانیان بشۆن. ئەم چەکە لە هیندستان ناوی چەکی براهمایە کە گەڕی هیندستان بووە. لە خواروی ئەمریکا پێیانەوت ماشماک و لە ئەفسانەیەکیدا بە هونەری بروسکە ناسراوە. هەروەها وەک چۆن هێزێکی چەکی کوشندەی ئێستا بە ژمار ئەوترێ، ئەم چەکەش بە ژمارە باسکراوە 100 500 هەزار و هیتر. ئەمەش ئەوەی ئەگەیان کە هەر تەقینەوەی چەکێکی وە ئەوەندە کەس ئەکوژێ. لە هەمان کتێب با دەربارەی چەکێکی تریش ئەدوێ کە لەبەر ئاڵۆزی بە 4 کەس ئەتوانرا بتەقێنرێتەوە. ماخ بەخارەتە بەم جۆرە باسی ئەو چەکەکە.
کۆکرا بروسکەی ناردە سەر شارەکە، بەڵام کە ئەمەش کاری تەواوی خۆی نەکرد چەکێکی وەی تەقاندەوە، ئەوەندەی هەموو گردون بەهێز بوو وە شارەکەی سووتان. ڕووناکی تەقینەوەکە لە ڕووناکی 100,000 ڕۆژ زیاتر بوو. ئەوانەی تەقینەوەی بۆمبای ئەتۆمیان دیوە بە هەمان شێوە بە تەقینەوەی ڕۆژ ئەیشوێنن. کتێبی یۆنگ ئەم چەکە هەروەها ناو ئەبا لە 1000 ڕۆژ ڕووناکتر. لە هەندێک جێگای تردا ئەم چەکە بە بروسکە ناوەبرێ، لەو بڕواییدان کە ئەم چەکە تەنها خەیاڵ باسی کرابێ. گۆڤاری دۆزینەوەی ئینگلیزی نووسیوێتی کە زانایان لە دەمێکەوە خەریکی دروستکردنی چەکی بروسکەن کە ئەتوانێت یەکسەر نیشانە بپێکێ و بە ئاسمانەوە چەکی دوژمن لە ناوبەرێ. دۆزینەوەی ئارکۆلۆژی ئەم ساڵانەی دوایی بەڵگەن بۆ بوونی چەکیوە لەسەر دیواری قەڵای دوانلوگ و ئێکۆس لە ئیرلەندا نیشانەی لێدانی گەرمایەکی وا بەهێز هەیە کە بەردە گرانتیەکان دەتوێنێتەوە. ئاشکرایە کە گرانتید لە پلەی هەزارەها ئەتوێتەوە. دوورنیە لێرەدا ئەو چەکە بەکارهێنرابێ کە باسمان کرد. نیشانەی ئەم چەکە لە دواییدا لە ئاسیای بچووکیش لە کاتی گەڕان بە دوای پاشماوەی شاری کاتوسی پایتەختی خیتیەکاندا دۆزراوەتەوە. کاتی خۆی ئەم شارە بەهۆی گەرمایەکی بەرزەوە نەزانراوە و لە ناوچووە. بەڕای بیتڵ هەرچەندە کەرەستەی تەقینەوە لەو شارەدا بەکارهێنرابێ، ئەو گەرمایە بەرزە دروست نەکراوە. ئەو گەرمایە ئەوەندە بەهێز بووە چینی دیوارە خشتەکانی تواندوتەوە و کردوونی بە یەک پارچەی داڕێژا و بەردەکان برژاون. لە هەموو شارەکەدا دیوارێک نییە ئەم حاڵەتە ترسناکەی بەسەر نهاتبێ. وەک کافگێرام ئەڵێ ئەم شارە ئەبێت چەند ڕۆژێک بگرێت چەند هەفتەیەک لەسەر یەک سوتابێ ئەو ساوای لێهاتبێ. لە ناوچەی بابل منارەیەکەیە کە پاشماوەکەی 46 مەتر بەرزە و بە منارەی نەمرود ئەناسرێ. ئەو نەمرودەی یوسف فڵافی بە دروستکەری بورجی بابل دایەنێ. زۆر لە زانایان ئەو پاشماوەیە بە بناغی دروستکراوی مەزنەکەی بابلی ئینجیلی ئەزانن. ئەوەمان لەبیرە کە ئەفسانەکە ئەڵێ خوا هاتە خوارێ و دروستکەرەکانی بورجەکەی لەناو برد و خەڵکەکەی تەفروت و ناکرد. زانایان تەنها بابوونی پەیوەندی لەگەڵ نووسراوەکانی ئینجیلدا وازیان نهێنا و پاش تاقیکردنەوە و گەڕانێکی زۆر لێرەشدا شوێنەواری بەکارهێنانی گەرمایەکی بەرزیان دۆزیەوە لە شوێنی شوێنەوارە قەڵاکانی دۆنلاگ و کاتۆز. یەکێک لە زاناکان لەو بارەیەوە دەنووسێ تێناگەین چۆنە و گەرمایە دروست دەکرێت و توانیوێتی ئەو هەموو خشت و بناغە پتەوە و دیوارە گڵەکان بتوێنێتەوە. لەبەرەوەی زانایان بەڵگەی تەواویان بەدەستەوە نییە، تەنها ڕووگەشیەکی ئەو ڕووداوانە ئەنووسن کە دۆزراونەتەوە. شوێنەواری بەکارهێنانی ئەم چەکە لە نووسراوێکی سترامبۆنیشدا بەدیەکرێ. ئەو زانایە دەربارەی شاخێکی نزیکی زەریای مردو نووسیوێتی کە بە ئاگرێکی نەزانرا و بەردەکانی تواندۆتەوە. هەواڵی تری لەم چەشنە زۆرەکە زیاتر زانایان سەریان دەسوڕ. لە هیندستان پەیکەری ئەسقانی مرۆڤێک دۆزراوەتەوە کە ڕادەی تیشکی هاویشتنی لە 50 ئەوەندەی ڕادەی تیشک هاویشتنی ئاسایی زیاتر بووە. ئەمە ئاواگەینێ کە ئەو مرۆڤەی پێش 4000 ساڵ ژیاوە ئەبێ سەدەها جار پتر لە مرۆڤێکی ئاسایی بەر تیشک لێدان کەوتبێ و لە ئەسقانەکانی کۆبوو بێتەوە. ئایا مرۆڤ توانیوێتی بفڕێ؟ نابێ زۆر خۆش بڕوابین، ئەروەها ناشبێ زۆر بێ بڕوابین و یەکسەر ئەو نەریت و ڕەوشت و هەواڵانە ڕەت بکەینەوە کە لەگەڵ زانینمان ناگونجێت و لە منداڵیەوە فێریان نەبووین و لە کۆمەڵدا نەماندیوین. پێویستە مرۆڤ ئازانەیە چی بە بیریا دێت ئاشکرای بکات و هەوڵی سەلماندنی بدا، چونکە بێ ئەمە دۆزینەوە تازە نابێتەوە. دەربارەی ئەو زانیاریانەی لاپەڕ پەیدابوون و لە ناو گەلاندا هەن کە ناشێ خۆیان لە ئەنجامی تاقیکردنەوەی ڕۆژانەیاندا پێیان گەشتە بن، بەڵکو هەیە کە سنووری ئەو زانیاریانە لەوە فراوانتر بوون کە ئێمەیان زانین. ئەفسانەی زۆربەی گەلان باسی ئەوە کاکە چۆن خوا و هەندێک لە پاڵەوانان توانیویانە بەوەی هەندێک عەرەبانەی باڵدارەوە بە ئاسماندا بفڕن. بێگومان نابێ ئەوەمان بیرچێتەوە کە فڕین بە ئاسماندا ئاواتی زۆربەی گەلان و بیرتیژانی کۆن بووە. لەم بارەیەوە ئەفسانەی هیندی و مەکسیک و نووسراوەکانی ئینجیل سەرنجیان ڕاکێشاوین و بەوردی نەکەر باسی ڕووکەشی دەرەوەی ئامڕازی فڕینەکەن، بەڵکو شێوە و جۆری دروستکردنەکەشی ڕوونەکەنەوە. لە داستانێکی کۆنی هیندیدا کە ناوی ڕۆمیانە ئەما خوێنیتەوە کە ڕۆژ بووەوە ڕاماچەوە و عەرەبانە ئاسمانیەوە کە پۆشۆکە لە فیشانداوە بۆی ناردەبوو وە خۆی ئامادەکرد بۆ فرینە. عەرەبانەیە لە خۆیەوە بەرز بووە و زۆر گەورە بوو، بە ڕەنگێکی جوان بۆ یەکرا بوو، لە دوو نوەم و چەند ژوورێکی پەنجەدار پێگاتە بوو. کام عەرەبانەیە بە ئاسماندا ڕۆژت دەنجێکی نەگۆڕاوی چوونیەکی لێهات، بەڵام وەک باسیەکە لە کاتی هەستاندا ئەم عەرەبانە دەنگەکەی جیاواز بوو کە ڕاما فەرمانیدا ئەم عەرەبانەیە بڕازێنراوە بە ناڵە و گرمەگرمێکی گەورەوە بەرز دەبووەوە و لەلایەکی ترەوە ئەم داستانە
ئەمەی لێ دەخوێنیتەوە کە عارەبانەکە بەرزە بووەوە بە هەر چوار لادا گرمەگرمی بڵاوە کردەوە. لە نووسراوێکی کۆنی سانسکریتیدا خوێنیتەوە کە کاتی عارەبانەکە هەڵ ئەسا وەک شێرەی ڕەناند. لە ئینجیلیشدا باسیەوە ئامڕازاکە کە بە ئاسماندا ئەفڕێ و لە کاتی نیشتنەوەیدا ناڵەیەکی گوێکەرکەری لێ بەرزە بووە. لە ئەفسانەی ئیندیەکاندا ئەڵێ کە ئەم عارەبانە ئاسمانیە لە کاتی فڕیندا ڕووناچی ئەدا و وەک ئاگەر لە شەوی تاریکدا درەوشایەوە. کتێبی ڕۆمایان ئەڵێ وەک مەشخەڵی ئاگەر ڕووناچی لێ بەرزە بووە. مخاباراتاش بەم جۆرە باسیەکە بروسکێکی باڵدار ئەیخستی تەگەڕ. وەک ئەزانی ئینجیلیش دەربارەی ئامڕازی فرینەڵی لە کاتی فریندا ئاگری فڕادا. لەمەش سەرسوڕێنەتر باسی دروستکردنی مامڕازە لە ئەفسانە هیندی و کلیتەکاندا هاتووە. کتێبی سامارانگا سوتراد خارای سانسکریتی بە 230 دێڕباسی چۆنێتی بەکارهێنانی ئامڕازی فرینەکە. بەڵام پێش هەموو شتێک ئەمان وسێ باسی دروستکردنی ئامڕازە ناکەین، نەک لەبەرەوەی نایزانین بەڵکو لەبەرەوەی ئەمانەوێ بەنهێنی ببینێتەوە، چونکە ئەگەر نهێنی دروستکردنی هەموو پارچەکان بڵاو بێتەوە لەوانەیە بۆ کاری خراپ بەکاربهێنرێ. لەوە پاش بەم جۆرە باسی شێوەی تێکرایەوە ئامڕازەکە ئەبێ لە شەکەی پتە و بەهێز بێ و لە کەرەستەی تانک و سوک دروست بکرێ و شێوەی باڵندەیەکی گەورە بنوێنێ. لەناوە ئەبێ 4 ئامڕازی ئاسنین هەبێ کە 4 مەنجەڵی پڕ لە جیوەیان لەسەر گەرم بکرێ بەهۆی ئەو هێزەوە کە لە ئەنجامی کوڵانی جیوەکەدا پەیدا بێ. ئامڕازەکە هێزێکی وەک بروسکە پەیداکە و بەرزە بێتەوە و ئەبێتە گەوهرێک لە ئاسماندا. نووسراوەکانی تبدەکانیش باسی فرینی گەوهری ئاسمانەکەن. کتێبی تری سانسکریتی بە ناوی گخالتۆ جابادما بەم جۆرە باسی ئامڕازێکی فرینەکە. ئەمە عارەبانێکی زۆر گەورەی ئاسمانی بوو کە لە ئاسنی ڕەش دروستکرا بوو. کەرەستەی زلزلی تێدا بوو کە بەهۆیانەوە ئەجوڵا و بەرزە بوو و هیچ پێویستی بە فیل و وڵەخێک نەبوو ڕایکێشێ. کتێبی سامارگانگای سوودخارا ئەڵێ گوایە بۆ دروستکردنی ئامڕازە قوڕقوشم و مز بەکارهێنراوە. نووسراوە کلیتیەکان دەربارەی ئامڕازەکان ئەدوێن کە بەهۆی جۆرە ئەسپێکی جادوگەریەوە بەرز ئەبوونەوە کە لە ئەسب ناچوون و بە ئاسندا پۆشرابوون و خواردنیان ناخوارد و گۆشت و ئێسقانیان نەبوو. لە نووسراوێکی کلیدی کۆندا باسی شەڕێکی ئاسمانی نێوان کۆچەڵانی و پیاڵەوانی دوژمن ئەکا. لە کاتی شەڕەکەدا کۆچەڵانی توانی دووشتی سپی گەورەی ئامڕازی فرینی دوژمنەکەی بشکێنێ و یەکسەر عارەبانە ئاسمانیەکەی باگرمەیەکی گەورە بخاتە خوارەوە و لە ناوی بدا. یۆنانیە کۆنەکان باسی گەلی کیپەربۆری نەناسراوەکان کە لە بەشی ژووروی سەرزەمیندا ژیان و ساڵی جارێک ڕۆژیان لێڵەهات ئەوانیش توانیویانە بفرن. بەم بۆنەیەوەشەوە ئەوە ئەخینەیەت کە ئاریە کۆنەکان باسی ئامڕازی فرینیان هێنایە هیندستان و ئەوانیش توانیویانە بفرن. چەند ساڵێک لەمەوبەر لەسەر شاخەکانی ئان ڕێگای ئینگەکان دۆزرایەوە. ئەو وێنە لە فڕۆکەوە گیراون دەریان خست کە ئەمە ڕێگەنیە بەڵکو کۆمەڵک هێڵ و نیشانەیەکە کە بەرامبەریەکەن تەنها لە بەرزایەکی زانراوە بینێن. ئەو نیشانانە بریتین لە هێڵی سێگۆشە و هێڵی موازی بە شێوەیەکی ئەجگار ڕێک و پێک بۆ ماوەیدا بۆ 15 کیلۆمەتر درێژ بوونەتەوە و هەندێک لەو نیشانانە بەناو بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک دووبارە ئەبنەوە. زانەکان ئەڵێن ئەمانە هێڵی ئەسترۆنۆمین کە جوڵانەوەی ئەستێرەکانیان نیشانداوە. بەڵام ئێمە ئەوێرین بڵین کە ئەم نیشانانە تەنها لە بەرزیەوە بینیرێن و دوور نییە پەیوەندیان هەبێ بە ئامڕازی فرینەوە. لە ئەمریکا شتی وایە کە دووبارە هانمانەدا بۆ ئەوەی ئەو بیرە بکەینەوە. کتێبی پۆڵفۆخی هیندە سوورەکان باسی 4 پیرەمێردی ڕابردووی ئەم گەلایەکە لە ئاسماندا شتێکیان دیوە ماڵ ئاواییان لە ژن و منداڵ و کەس و کار کردووە و بەپەلە خۆیان گەیاندوتە سەر شاخەکان. ئەفسانەکەڵێ گوایە پاش ئەمە ئەو چوارە لەسەر شاخی کە خافتزون بوون و کەس ناخۆیانی بینیوەتەوە و نەلاشەکانیان. ئەفسانەکانی ئەمریکای ناوەڕاست دەربارەی ئافرەتێکی بەهێزە دوێن کە خەڵکی فێریزانی نەکرد پاش ماوەیەک داوای کرد ببێنە سەر شاخەکە و لە ناو هەورە بروسکەدا ون ببن. لە هەندێک شوێنی تاریکی ئینجیلیشدا دەربارەی چەند ئامڕازێک نووسراوە کە لەسەر لووتکەی شاخەکان نیشتۆتەوە. لە بەرەبەیانی ڕۆژی سێمدا بروسکە هەورێکی ڕەش لووتکەی شاخی سینەی داپۆشی و ناڵەیەکی گەورە هات. شاخی سینە چونکە خوا لە شێوەی ئاگردا لەسەری دابەزی هەمووی بوو بە دووکەڵ. ناڵە و گرما هەتا ئاهات زیاترە بوو. تەنها پاژەوەی خوا گەشتە سەر شاخەکە و دووکەڵ و هەورەکە تەرینەوە. موسا و هاوڕەکانی چوونە سەر شاخەکە. دوورنیە پیاوانی ئاینی خۆشیان هەوڵی دروستکردنی ئامڕازی فرینیان دابێ. بەڵگەشمان ئەمەی خوارەوەیە. لە نووسراوێکی سەربەڕەداری میسردا کە ئاگەڕێتەوە بۆ 15 سەدە پێش زاین هەواڵی ڕسمی پادشایەتی تۆتمۆسی سیام بازەکە ئەڵێ هەموو لەوە تۆقین کە لە سەعات 6 مانگی 4 زستانی ساڵی 22هەمی پادشایەتی
تۆتۆمۆس شتێکی زلی ڕێک و پێیشاندی لەسەر خۆ بە ئاسماندا بەرەو باشوور ئەفری. هەر لەو کاتەشدا نووسراوێکی ئێرانیەکان باسی ئەو پیاواکەن کە بەهۆی ئامڕازێکەوە بە ئاسماندا فڕیوە. ئەمەی خوارەوە نمونەیەکی ترە. دەستنووسێکی لاتینی کڵێسەیەکی ئینگلیزی لە ساڵی 1290دا نووسیوێتی لە کاتی وەرگەڕاندنی ئاژەڵی کەنیسەدا شوانایەنیەکان شتێکی سەیریان دی بە ئاسماندا لە شێوەی دەوریەکی زیویندا ئەفری. تۆ بڵێی ڕۆجەر بیگۆنی زانا و فەیلسوف 1204 بۆ 1294 کە بە تاوانی پشتگیریکردنی زانیاری نهێنی خرابووە بەندیخانەوە بە مەبەستی هەمان ئامڕاز نەبێ کە نووسیوێتی بەهۆی زانستەوە توانین ئامڕازی وا دروست بکەین توانای خێراییکی خەیاڵی هەبێ و تەنها یەک کەس بتوانێت لێ بخڕێ ئەژڵێک ئەم جۆرە ئامڕازانە بێ یارمەتی حەیوانەکەونە جوڵە ئەشتوانرێ ئامڕازی وا دروست بکرێ مرۆڤ بەرەو ئاسمان بەرز بکاتەوە. لە دەستنووسێکی هیندی کۆندا دەربارەی فڕین بە بەرزیەوە نووسراوە پاڵەوانەکە لە ناو عارەبانە ئاسمانیەکەدا لە وڵاتی با نزیک بۆتەوە. ئایا پاش ئەمە ئەوێرین بڵین کە ڕەنگە شارستانیەتێکی کۆن پێش ئێمە هەوڵیان دابێ بگەنە ئەستێرەکانی تر بێگومان بڕواکردن بەمە زۆر گرانە، بەڵام با لە نمونەی خوارەوەرد ببینەوە لە دەستنووسێکی سانسکریتی ئەما خوێنینەوە. بەهۆی ئەمام ڕازەوە مرۆڤی سەرزەوی ئەتوانێت بچێ بۆ ئاسمان و دانیشتوانی ئاسمان بێنە سەرزەوی. لە جێگایەکی تری ئەمان سەرچاواڵی ئەم ئامڕازە ئەتوانێت لە سنووری خۆر لە مەشدورتر لە سنووری ئەستێرەکانی تریش بفڕێ. بە پێی ئەفسانەکانی کلیتیەکانیش عەرەبانە ئاسمانیەکە کە ئەتوانێت ئەوەندە بەرز بێتەوە بگاتەوە بەرزایی کۆشکی خواکانی لێیە. زۆر هەواڵ دەربارەی ئەو گەشتە ماونەتەوە کە گوایە خەڵکی چوون بۆ گۆشتی خواکان لە سنووری ئاتمۆسفری زەویدا نیە. تاوبسیەکان باسی چینی جان بلیمەت ئەکەن کە گەشتۆتە ئەستێرەی تر و شتیان لێوە فێربووە لە کتێبی نهێنیەکانی ئینۆخدا کە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای پەیدابوونی ئاینی عیسایی ئەڵێ بۆ ماوەیەک ئینۆخیان برد بۆ وڵاتی ئاسمان و لەوێ فێری بنمیچای زانیاری ئاستێرە ناسیان کرد و جۆڵاندنی خۆر و هۆی کوردبوونەوەی ڕۆژ و درێژبوونەوەی شەو و سۆڕاندنی مانجیان تێگەیان. ئینۆخ لەوە پاش ئەنووسێ فرتێڵ 30 شەو و 30 ڕۆژ بێ وێستان قسەی بۆ کردم و شتی فێر کردم و منیش نووسیمەوە بۆیە ئەم زانیاریانەی فێری ئینۆخ کرد کاویش خەڵکی سەرزەوی فێر بکە. نووسراوێکی کۆنی فەڕەنسیش کە بە ناوێکەوە هەیە دەربارەی دەرکەوتنی هەندێک پاپۆری ئاسمانی نووسیوێتی جارێک لە شاری لیۆن سێ پیا و ژنێک لە پاپۆڕێکی ئاسمانی دابەزین. هەموو دانیشتوانی شار لێیان کۆبوونەوە و بەوە تاوانباریان کردن کە جادوگەرن و لەلایەن کریمالدینی فەرمانڕەوای بینڤانتۆوە نێران بۆ لە ناوبردننی کشت و کاڵی فەڕەنسا. ئەو چوارە هەوڵیاندا کە تیان بگەێنن کە خەڵکی فەڕەنسان و لەلایەن چەند کەسێکەوە ڕفێنراون بۆ ئاسمان و شتێکی سەیر و ئەنتیکەیان پیشانداون بۆ ئەوەی بۆ ئەمانی بجێڕنەوە و پاش ئەمە دایان بەزاندون، بەڵام خەڵکەکە بڕوایان پێ نەکردن و ئاگریان بۆ کردنەوە بیان سووتێنن. لە دو هەناسەدا قەشەی شار فریایان کەوت و ڕزگاری کردن. پاشەوە لەو قسانەی کرد بوویان پاشگەز بوونەوە. لە سەردەمی تازەترین نیگارکێشی ناوداری ڕووسی نینڕێخدا لە کتێبی دڵی ئاسیادا کە دەربارەی کەشتی هیمالایە نووسیوێتی ئاوا لەم جۆرە ئامڕازانە دوێ یەکێک لە لامەکان دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان، وتی ئەوە چیاڵەی تۆپی سپی فوتێکراوە فڕۆکەیە. لە بەرزایەکی زۆرۆشتێکی بریسکە دارماندی لە باکوورەوە بەرەو باشوور زۆر بە خێرایی یەکشە سێ دووربینی بەهێزمان بۆ هێنان کە ورد بووینەوە لەشێکی سیفرۆیدی زەبەلەحمان بینی لە ژێر تیشکی ڕۆژدا درەوشایەوە و بە باشیە بینرا. لەوە پاش ڕێگاکەی گۆڕی بەرەو خواری ڕۆژئاوا و لەودی و لووتکەسپیەکانی هیمالایەون بوو. هیردۆت دەربارەی ئەم بەلەمە سەیرە دووە کە بە خێراییشی نەبینراوە لە جەبەل تاریقەوە خۆی کرد بە زەریای سپی ناوەڕاستدا. ئەوانەی دۆتیان دیوە ئەڵێن گوایە بە دڵنیاییەوە وتێتی ئەو بەلەمە نەسەڵی پێوەیە و نەپەردەی بەسەرەوە بووە. با لە بڕیارداندا پەلە نەکەین. دا سەدەیەم چیرۆکەی هیردۆت بە خەیاڵێکی دروستکراوە دانرا. خەڵک بە پێ زانیاری ئەو سەردەمە بڕوایان ناکرد کە بێجگە لە هێزی باو ماسوولکەی مرۆڤ شتێکی ترا بێ بتوانێ بەلەم و پاپۆر بجوڵێنێ. بلیمەترین مێشکی ئەو سەردەمە نەی ئەوێرا بڵێ کە وزەیەکەیە بتوانێ ئەو کارە بەجێبێنێ کاتی خۆی باوەڕ بە کەوتنە خوارەوەی بەرد لە ئاسمانەوە واتە میتۆر ناکرا. ئەکادیمیای فەڕەنسی بڕیاری دەرکرد کە هەموو هەواڵێکی لەم چەشنە درۆیە و دروستکراوە. لاڤۆزی هەتا لاڤۆزیی مەزنیش ئەم جۆرە هەواڵانەی بە دژی زانیاری ناوەوە برد. ئەمان ڕێکەوت نییە
لە هەموو سەردەمێکی مرۆڤایەتیدا هەندێک نەریت و زانین هەن بەڕاستی ئەزاندێن و هەوڵ ئەدرێر بەڕاستی بمێنێتەوە. کاتی خۆیان بیرڕایە لە ئایندا زۆر بەهێز بووە و هەرچی لە سنووری دەسەڵاتی ئایندا بۆیە ڕاست بوو ئەوەی لەو سنوورە دەرەچوو بە درۆدانرا. ساڵ هات و ساڵ ڕۆیشت بیرڕای زانیاری تەنجیان بە بیرڕای ئاینی هەڵچنی. ئێستاوە بەڕاستی ئەزاندێ کە لەگەڵ سنوور زانیاری و ئەو سەردەمەدا ئەگونجێ و هەر شتێک لەو سنوورە دەربچێ بە هەمان شێوەی کۆن بە درۆ ئەزاندێ. هەر لەبەر ئەمەشا لاڤۆزێ بوونی میتۆری ڕەت کردەوە بڕوای پێنەکرد. با سەیرێکی بیرڕای ئێستا و کۆنی گیان بکەین. زۆربەی ئەو شتانەی کە ئەوسا باوەڕیان پێنەدەکرا و بە درۆ ئەزانران ئێستا ئاساین و جێی بڕوان. کاتی خۆی نیوتن بە شێوەیەکی ماتماتیکی سەلماندی کە لە هیچ کاتێکدا ناتوانێ ئامڕازێکی وا دروست بکرێ لە هەوا قورستر بێ و بەرز بێتەوە و بفڕێ کەچی ئێستا فڕۆکە بە هەر چوار لای جیهاندا فڕکەی دێ. زانایانی زۆر وڵات سەلماندویانە کە ناتوانرێ فڕۆکەیەکی وا دروست بکرێ یەکسەر لە جگەی خۆیەوە بەرز ببێتەوە، بەڵام پەیدابوونی فڕۆکەی هەلیکۆپتەر ئەمەی بە درۆ خستەوە. زانای بەناوبانگ هێرتز وتی کە دروستکردنی ڕادیۆ شتێکی خەیاڵیە چونکە بۆ ئەمە پێویستمان بە ئەنتێن ئاڕەری وا هەیە ئەوەندەی شوێرێک پان بێ کەچی ئێستا بەهۆی ڕادیۆی بێنتێنەوە لەو پڕی جیهانەوە بەرنامە وەرەگرین. ئێستا هێزی ترسناکی بۆمبای ئەتۆم لای هەمووان ئاشکرایە. ئەو سازانایان و شارەزایانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بڵاویان کردەوە کە ئەمە شتێکی نەشیاوە. ئێستا هێزگەی کارەبایی ئەتۆمی لە کاردایە لە کاتێکدا کە زۆربەی زانایانی وەگنی پۆڕ ناودار بڕۆیان بەمە نەدەکرد. ئێستا تەرکیبی کیمیاوی ئەستێرەکان ئەزاندێ. کاتی خۆی فەیلسوفی ناودار واو کۆنتۆ زۆر بە دڵنیاویەوە ئەیوت کە هەرگیز مرۆڤایەتی دۆزینەوەی ئەم کارەی پێناکرێ. ئێستا سەلمێنراوە کە لە سەدا 99 مادەی هەموو گردون لە دۆخی پلازمادایە کەچی هەتا ماوەی 30 ساڵ پاش دۆزینەوەی ئەم تیۆرەیە زانایان ڕەتیانە کردەوە. کاتی خۆی ئەکادیمیای پزیشکی فەڕەنسی دۆزینەوەی لویس پاستۆری ڕەت کردەوە. دۆزینەوەی تیشکی ئێکس با گاڵتە پێکردنەوە بازەکرا کە مێسمێسەر باسی نواندنی موگناتیزی کرد. مەزنترین زانای ئەو سەردەما پێی پێکەنی. ئاکادیمیای فەڕەنسی ماوەیەکی زۆر دژی باسکردنی دۆزینەوەی شوێنەواری مرۆڤی کۆن وەستایەوە و کەلوپەلی بەردینی بەڕێکەوتنی یاری سروشتی دانا. ئەتوانین زۆر لە ئەمە بڕۆین و لیستی ئەو داهێنرا و دۆزینەوانە درێژ بکەینەوە کە لە کاتی خۆیدا بە ناوی زانیاریە و قەدەغەکران هەرچۆن لە ڕابردوودا بە ناوی ئاینە و قەدەغەکران. ئەمەش بێگومان نیشانەی لاوازی چالاکی بیرکردنەوەیە. یان وەک ئەلف شوپانهاوەر وتی هەموو کەسێک سنووری زانینی خۆی بە کۆتایی گیان ئەزانێ. ئێستا مرۆڤایەتی پەرزانینی هەڵەی خۆی بە پەیکەر بەوە زانە پێشەوانە دروست دەکا کە لە کاتی خۆیدا دژیانە وەستان. ئێستا ئەمانەوێوانە زیندوو بکەینەوە کە سزا درانوە سووتێنران و لە ناوەبران. جابۆرتۆ کە یەکێکە لەو سزادراوانەی لە مرۆوە لە پەڕاوی بێسنووری گردووندا نووسیوێتی ئەگەر گاستنم بەدەستەوە بواە و جووتم بکردایان ئاژەڵم بڵەوە ڕاندایە یان باخەوانم بگرتایە یان جلوبەرگم پینە بکردایە کەس گوێی نەدامێەوە بەسەر و جۆلایکیاندا نەئەماڵیم و ڕەخنیان لێ نەگرتم و بەکاری هەمووان هاتم. بەڵام ئێستا من سروش دەپێوم مێشک شیەکەمەوە و بڕیاری هەڵە ڕاستەکەمەوە کەچی هەر کەسێک ئەم بینێ لێم مۆڕ ئەبێتەوە و ئەوەی سەیرەمەکە هەڕەشەم لێەکە و ئەوەی ڕاوم ئەنێ گازم لێەگرێ و ئەوێ بمگرێ بمخوا. ئەمە ژوە نەبێ یەکێک گیان چەند کەسێک وابن دەربارەم هەر هەمووان. باشە بۆچی ناپلیۆنی بلیمەت و مێشک فراوان و ئازایی ود ناشێ پاپۆر دروست بکرێ بە هەڵم بڕوە. ئەمەندە لەمە دڵنیا بوو کە کاتێک ڕۆڤۆڵتۆنین هەواڵی ئاسانی دروستکردنی پاپۆری وای بۆ هێنا دەری کرد و گوێی لێ نەگرت و قسەکانی بە خەیاڵزانی. ئاشکرایە بەپێی ئاستی زانیاری ئێستا زۆر ئاسانە هەڵەی ڕابردوو دەربخرێت، لەبەر ئەوە بێدەنجی باشترە.